فرۆشگای چوارەم لاپەڕە 307 خاوەنی عین ڕا حا تەمەن 46 ساڵ دانیشتووی شاری سلێمانی تەمەنی لەشفرۆشی 13 ساڵ وەک سەرۆک باند کاری کردووە 6 ساڵ ئاستی خوێنەواری 6 ئامادەیی ڕێگای فێربوون مێردەکەی وازی لێهێناوە و خۆی دەستی داوەتە کارەکە چاو پێکەوتنی یەکەم پرسیار لەسەر چی گیراوی لەسەر مادەی 3 و 4 تێبینی مادەی 3 و 4 بەپێی یاسای عێراقی مادەیەکی تایبەتە بۆ ئەوانەی سێکسی ناشەرعیەکەن بەرامبەر بە پارەیەکی دیاریکرا و دەبنە هۆکار بۆ فرۆشتنیشی واتە بازرگانی سێکسی پرسیار دەمێکە و ئیشاکەی من خۆم نایکەم بەس جێگەی خەڵگەکەمەوە پرسیار بۆ ئەو کاراکەی با حکوومەت بماژێنێ تاوانەکەم پرسیار ئەتوانی باسیکەی بۆم چۆن کەوتیتە سەرم کارە من مێردەکەم و 2 مناڵم هەبوو تەلاقی دام لە ناچاریەوە دەستم کرد بەم کارە پرسیار چەند شوت کردووە دوان ناڵێم مێردەکەم تەلاقی دام دوایی دڵم بە کوڕێکەوە بوو زۆر باش بوو دوایی چوو بۆ خارج پرسیار ئەو فێری کارەکەی کردی نەوەڵڵا ئەو زۆر باش بوو بەس دایکە بێ ئەخلاقەکەی نەیهێش بهێنێت پرسیار بۆ وتی نابێ بێوەژن بێنێت ئیتر منیش بە 2 مناڵەوە نەمزانی چی بکەم احتیاج بووم بێکەس بووم و شوم کردەوە بە جنێوێکی زۆر ناشرین دەدا زۆر خراپ بوو لەویش مناڵێکم بوو ئیتر تەلاقی خۆمم لێوەرگرت پرسیار چەند ساڵە لەگەڵم کارە ئالیت دەبووی لەو کاتەوە ئەو کوڕە جێهێشتم ساڵی 1996 بوو پرسیار دوایە و کوڕە شوت کرد بە پیاوی دووەم نا یەکەم تەلاقی دام لە هی دووهەم خۆم تەلاقم وەرگرت زۆر لەگەڵ دووەم نەمامەوە پرسیار هەر خۆت خەریکی ئەمیشە یان خەڵکی ترە لەگەڵا جا هەموو خەڵک خەریکن بەس ئەوان بۆ ناگیرێن پرسیار چۆن هەموو خەڵک خەریکن تەزەناسی من لەگەڵ دالگیرام چونکە ئەو جوان بوو یەکسەر کەفیلی هەبوو بەرەڵایان کرد پرسیار جگە لە خۆت ئەم چەند ساڵە کێ لەگەڵت بووە من ماوەیەک لە کۆمپانیای بۆشایی بووم لەوێ ئافرەتێکی لێ بوو ئەوە ئافرەتی بۆ خەڵک پەیدا دەکرد ناوی بۆشایی باس لە ئافرەتێکی زۆر بەناوبانگەکە لە بواری لەشفرۆشیدا پرسیار کەس هەیە لە ماڵی تۆدا بژی ئەو کارە بکە بەڵێ لە ڕای خوا هەندێک کەس دەهێنمە لای خۆم شوێنیان نییە پرسیار یعنی جێی ئەوانە دەکەیتەوە کە بێ شوێنن من حەقم نییە خەڵک جێ دەکەمەوە ژن و پیاو بێت ڕۆژی 10 تا 20 کەزیەت من پارەی خۆم وەردەگرم پرسیار خۆت لەشفرۆشی ناکەی نە وازم هێناوە هیلاک بووم یعنی پێشتر ئەو ئیشە دەکرد خۆم سەرەتا دەستم پێکرد پرسیار کێ فێری کردی من دەستکورد بووم احتیاج بووم ئەچوومە میستەعین ببم بۆ ئەوەی مەعاشم هەبێت بە دوای خانوودا دەگەڕام ڕوم دەکردە هەر شوێنێ بێ مقابل هیچیان بۆ نەدەکردم ئاوا توش بووم پرسیار سەرەتا کەسە نەئەناسی فێرێ بکە بە نمونە ژنێک با لەو کۆمپانیایە پێش ئەویش فەڕاشی دائیرەیەک بردنی بۆ لای پیاوێک گوتی ئیشە بۆکە پرسیار فەڕاشی کوێ بوو پێویست ناکا ناوی بڵێم زۆر زوو بوو 5-6 ساڵێک پێش ئێستا بوو پرسیار لە ساڵەکانی 96 تا 1999 لەگەڵ ئێستاکە جیاوازی چییە بەڵێ ئەوسا سەرەتا پارەیان زۆر نەئەدا بەس وعدی شتیانەدا بەتانی زۆپا ئاشیای منەظەمەیانەدا یان خواردن زەخیرەیان دەدا بەس ئێستا پارە دەدەن یان ئەگەر کچێکی 14 ساڵیان بۆ بەرین و بچووک بێت بەخوا سیارەت ئەدەنێن ئەرزا یان تەلەفۆن من ئێستا 20 هاندم هەیە هەر بەوە دەستم کەوتووە ئەگەر ئەوان پێیان ناخۆشە ڕاستی بڵێن گەر ئەوان ئەم شتانە نەدەن بە ئێمە گەر ئەوان کڕیار نەبن ئەی ئێمە هار بووین ئەیبین بۆ کێ تۆ بچۆ بۆ ساڵۆن داوای نیگرۆ و مێژ نەکەی بۆتە کات پرسیار باشە ئەوانەی کڕیارن فەقیرن یان دەوڵەمەند وەڵا پیاو ئەوە نازانن بینیومە لە دەمی مناڵەکانی ئەگرێتەوە بۆ کڕینی سێکس ژن وەکو پیاو نییە دڵی نایە غەدر لە مناڵەکانی بکە من ئێستا بۆ مناڵەکانم نەبێت بۆ وا خۆم تووشی ئەم کارە دەکرد خۆم لەم دنیاش بووم و لەو دنیاش بووم پرسیار ڕەنگە نیوەشی دیعایە بێ
باشە ئەگەر دیعایەیە ئێمە بۆ دەگیرێن ئەی باشە ئێمە گوناحمان نییە ئەو ئیشەمان نەکردووە من بۆ کێم بردووە لە خۆت پرسە بۆ کێ ئێستا لە بەردەمدا تەلەفۆن بکەم بۆ بۆشایی بزانە هیچ چۆنی دەوێ یان کاک بۆشایی پرسیار بەسە ناوم ناوێ کێشەم نییە بەس پێم بڵێ بزانم گەنجەکان چیان دەوێ و پیرەکان چیان دەوێ گەنج حەز ناکا لە کچی مناڵ کە دێن بۆ ماڵمان خۆیان خەڵک دێنن بەخوا پڕە لەسەر سوڕمان ئەو کوڕە گەنجە جوانانە پیرەژنی وایان لەگەڵا هەر بڕوا ناکەی پرسیار پیرەژن ئیتر لە تەمەنی من و سەروتر زۆرە بۆ کوڕێکی گەنج من ئێستا تەمەنم 46 ساڵە لەگەڵ کوڕێکی تەمەن 20 ساڵ زۆرە پرسیار ئەی پیرەکان ئەوان تا گەنج بێت و کچوک بێ بەلایەنەوە چاکە و پارەی چاکی پێدەدەن پرسیار کاسبکار زۆر خەریکی ئەمن من ئەڵێم هەموو خەڵک لە هەموو نەوەیە لەوە چێ بڕوا نەکەی یان تێناگەی چاوپێکەوتنی دووەم پرسیار قەت بووە کڕیاری زۆر سوکایەتیتان پێ بکات جاران چونکە ئێمە مەجبوری ئەوان بووین بەڵام ئێستا ناتوانن ئەوان مەجبوری ئێمەن و ئەوان سڕی هەمویان لەژێر دەستمانایە و ناتوانن پرسیار بەڕای تۆ ئافرەتەکان ڕازیە بن لەسەر سێکسی نادروست هەر ئافرەتێ دەستی دایە ئەو ئیشە ناچارە ڕازی ببێ خۆ کابرا $50 ئەدا بۆ یەکجار سێکس ئەوێ بەدڵی خۆی بێ پرسیار بەڕاستە $50 نرخێکی زۆر گران نییە تێبینی لە ڕاستیدا لە چاوپێکەوتنەکانی ترەوە بۆمان دەرکەوتبوو کە نرخەکانی لەشفرۆشی لە چ ئاستێکدایە بەڵام ئەم پرسیارە بۆ یەکراوە تا عین بوروژێنین بۆ قسەی زیاتر چونکە لە هەندێ باردا لێ توێژراوە هەست دەکا باوەڕی تەواوی پێکراوە ئەگەر پرسیاری سەرسوڕهێنەری لێ بکەین هەروەها ئەمەش دەبێتە هاندەر بۆ گفتوگۆی زیاتر و بەخشینی زانیاری زیاتر وەڵا ئەگەر عارسنا $2600 هەیە پرسیار ئەی پیاوان پەشیمان نابنەوە قەت نەمبیستوەتەوە پەشیمان ببنەوە پرسیار بۆ ئەی ئەڵێن خۆشە و خۆشی ژیان لەوەدایە پیاوێک مەناسی ژنەکەی زۆر نەخۆش بوو خزم و کەسوکاری پارەیان بۆ کۆ کردەوە بیبا بۆ بەغا هەموو پارەکەی دایە سێکس و دوایی وتی لە بازار پارەکەیان لێ دزیوم بڕوام بە پیاو نەماوە لەبەرچاوم کەوتون چاکیان نییە پرسیار شەر نییە چونکە من پیاوی زۆر بە شەخسیەت و خاوەن مەبدە ئەناسم و دڵنیام بەو جۆرە نین بەڵام دڵنیام تۆ تەجروبەی زۆر ناخۆشت بینیوە بۆیە واڵی وانە وەڵا بە قوربان زۆر غەڵەتی پیاو نێنەیکە ئیتر من دەڵێم پیاو نێنەیکە ئێمە سەرماستی کرد لە میشە تۆ کەیفی خۆتە پرسیار باوەڕت هەیە براکەی خۆت کڕیار بێت ئەرە وەڵڵا پرسیار بەدزی تۆ یا سوتفەی کردو لە ماڵی تۆدا نەوەڵڵا بەحسابی خۆی بزانێ من شتی واکەم سەر مەبڕێ ئەو نازانێ من خەڵک ئەبەمە ماڵی خۆم بەڵام من زۆر باشەزانم ئەو چۆتە لای ئافرەت پرسیار لەو ئافرەتانە کێ زۆر ئالوودە دەبێ کچی گەنج یان پیر نەخوێنەواریان ڕۆشنبی وەڵڵاهی تایەتی ئەویش هەموونەوەیە جاران بەزە و کچانی وەکو من احتیاج بوون یان ئەوانەی لە ماڵ دەریان کردبوون یان لە سەرتەرەکان وەریان نەئەگرتن بەڵام ئێستاکەوا نییە باس لە ئافرەتێک دەکا بە ناوی تەواو و هەموو ناونیشانێکیەوە حەزەکەی بەس سەیریکەی بەخوا دەوڵەمەندیشە هەر مەپرسە تاقەتم چوو پرسیار لە ماڵی ئێوە سەتەلایت هەیە بەڵێ پرسیار بەکاری دەهێنن بەڵێ مناڵەکان سەیری دەکەن بەس بۆ شتی خراب نا پرسیار کچەکانە ئەزانن تۆ ئەو کارە دەکەی ناڵێم من لەوەتەی مناڵەکان گەورە بوون بەس جێگای خەڵگەکەمەوە و پارەکەی خۆم وەردەگرم پرسیار چەند وەردەگری حەسەب کەسەکانە با بڵێن 30,000 بۆ نیو سەعات 40 دقە ئاوها پرسیار ئەی شەو بمێنێتەوە 100,000
پرسیار سەرۆکبانگێک وەکو تۆ کچێکە باتە لای خۆی مەرجتان چییە؟ ئەبێ جوان بێ. ئێستا من بینیم تۆ کەفالەتت بۆ 2 کەس کردووە لە سجن بەزەیت پێیانە دەهاتەوە یا لەبەر چی بوو؟ جا خۆ پیاو حەقی بەسەر جوان و ناشرینەوە نییە. من جارێکیان 2 ئافرەتم لابوو، یەکێکیان کەرکووکی بوو، سکی هەبوو، بڕوابکە زۆر ڕەش و بۆر و ناشرین بوو، قژی وەک پوشیم و بەڕی دەبوو. بڕوابکە 3 کەس هاتن بۆلام، خۆیان ئافرەتیان پێبوو، یەکێکیان گەنجیش بوو، تەمەنی 40 ساڵ بوو، وتی ئەتوانم لەگەڵ ئەو ئافرەتە بخەوم. من حەپەسام، ئیتر ورکی گرت، وتی هەر چەندێگەڵەی دەیدەم. وەڵا ئیتر لەگەڵی خەوت. ئەوانش کە من کەفالەتم بۆ کردن بەزەیم پێیانە هاتەوە. پرسیار کاتێک ئافرەتێک گەچێتە ماڵی سەرۆکبانگێک هیچ گۆڕانکاریکی تێدا دەکەن وەک بڕووکەش؟ ئەی وا هەیە زۆر لادەییە. لێرە باس لە هەندێک ناوچە دەکا وەک سوکایەتی پێکردن ناویانە با، بۆیە ئێمە باسییان ناکەین. قابیلە پێی نەڵەی بچۆ خۆت چاکە؟ پرسیار چیتر؟ وەڵا دەبێ خۆی جوان بکە، مەسەلەن قژی زەرد بکە، یان زۆر ڕەشی بکە، یان تاتۆ بکە. ئیتر ئەو شتانەی پیاوان زیاتر داوایەکەن و حەزیان لێتی. پرسیار قژی زەرد مەرجە؟ هەموو زەردێنە، ئەویشە ناسرێتەوە. حەزەکە ئیستا چینە بازاڕ، بەستەی دەکەم ئەزانم کام ئافرەت خەریکی ئەویشەیە. ئیتر خوایە کرد کراسی قورئانی لەبەرابێ. پرسیار ئەوەندە تۆ بزانیت ئافرەتەکان خەڵکی کوێن؟ وەڵا هەموو شارێکی تایە. پرسیار کچانیان ژنان لەبەر چی ئالوودابن؟ وەڵا بەس بۆ مۆدێلە و ئاڵتونە و سیارەیە. پرسیار ئێوە قەت بێتاقەت نابن لەسەر ژیانی خۆتان؟ ئەی چۆن مەرگی خۆم بە ئاوا دەخوازم. پرسیار بۆ واز ناهێنی؟ ئەی بەچی بژی؟ پرسیار بەس تۆ فەقیر نیت، نامەوێت فەقیری ببینمەوە، زۆرم چەشت. پرسیار ڕۆژێکی خۆشم پێ دەڵێ لە ژیان تا؟ وەڵا ڕۆژی خۆش هەر نییە. کوا ئەترسم خەڵک بڵێن لەش ڕۆژ خۆشەژی. گوێگری ئازیز، لە میانەی فرۆشگای چوارهەمدا وەکو فرۆشگەکانی تر تێبینی هاتووە. هەوڵ دەدەین بە پێشمارە لێرەدا ئەو تێبینیانە بۆ تۆی ئازیز خوێنینەوە. تێبینی ژمارەیەک پەیوەندی نێوان ژن و پیاو لەم کۆمەلگایەدا یان پەیوەندێکی شەریفە یان پێی دەوترێ بێ ئەخلاقی. بەشێکی زۆری ئەخلاق لە سێکسدا تەواو بێ. لە کاتێکدا ڕێخستن لە بواری ئەخلاقدا لە هەموو کۆمەلگاکانە بەشێکی کەمی بریتیە لە ڕێخستنی پەیوەندی نێوان ژن و پیاو. اینجا لە کۆمەلگای ئیستای کوردستانە تەنیا 2 پەیوەندی شەریفانە هەیە، بە ئەخلاقانە هەیە لە نێوان هەردوو ڕەگەزدا. یا دەبێ بە هیچ شێوەیەک سێکس نەبێ وەک حرامکراوەکان، دایک و کوڕ و خوشک و برا تا دوایی مامەڵەیان لەگەڵدا بکرێ، یانەوە تا دەبێت هاوسەرگیریەک هەبێت کە لە بنەڕەتەوە تا مردن ئەو 2 هاوسەرە پێکەوە بن. بەمەرجێ نابێ پەردەی کچێنی لە یاد بکەین. ئەمەش کەلتوری خێڵ و کەلتوری کۆمەلگای کشت و کاڵیە کە ژن وەک ناموس و پەردەش وەک بەڵگە و کە ژن وەک کێڵگە و پیا وەک جوتیار و دواتر خاک لەبەر ئەوەی سەرچاوەی گڕوتینی ئابوووریەکەیەتی دەبێتە کەرامەتی ئەو کەسە و نابێ کەسێکی تر هەبێ بەلا چوو بێ. بێوەژنیش سەرەتا پەردەی لە دەستدا و دوجاری ژێکێکی تر چێژی لێبینیوە. ژنیش کاڵایە و کە بێوەژنکە و نرخەکەی دادەبەزێ دەستی دووە. ئەمەیە فەلسەفەی هاوسەرگیری و ئەمەیە هۆکاری سەرەکی کە یەکێکی وەکو عین دەکاتە یەکێک لە تاوانبارە ترسناک و بێ ئاگاکان کە چەندین کچیان تووشی لەشفرۆشی کردووە. تێبینی ژمارە 2 ئەم ژنە بە پێوەرە گشتیەکان زۆر جوان بوو، بێ ئەندازە مواجهەی دەکرا لە ناو گرتوخانەدا. پارەیەکی زۆری سرف دەکرد کە دیار بوو توانای مادی باشە. بەردەوام لە گرتوخانەدا مۆبایلی پێبوو، بەمەرجێ قەدەغەش بوو. خەڵکێکی زۆر هەوڵی دەدا بەری بدەن. ئەم سەرۆکباندا ئەو کەسەیە کە لە ڕێگەی کەفالەتکردنەوە ڕائی ئیستیغلال کرد و تووشی لەشفرۆشی کرد. شایانی باسە گفتوگۆ و زانیاریەکانی کە لەسەر عین هەمانە زۆر زیاتر لەوەی لێرەدا بڵاومان کردوونەتەوە، بەڵام لەبەر ئەوەی زۆربەیان دووبارەن و هاوشێوەی چاوپێکەوتنەکانی ترە و زانیاریەکی نوێی تیادا نییە بە پێویستمان نەزانی کە چەند بارەیان بکەینەوە.
ئەو زانیاریانەی دووبارە کراونەتەوە تەنها بۆ دەرخستنی قەبارەی گرفتەکە و هاوشێوەیی کێشەکەیە لە هەموو شوێنەکانە. هەروەها لە گفتوگۆکانیدا بەبێ ترس ناوی سەدان کەسی دەوت کە بەرپرسیارەتێکی گەورەیە و ئێمە لێرەدا ئەرکەکەمان تەحقیقکردن و دادگاییکردنی ئەو کەسانە نییە، بەڵکە ئامانجمانە قەبارەی گرفتەکە بخەینە ڕۆ. کۆتایی فرۆژگای چوارەم. فرۆژگای پێنجەم. لاپەڕە 327. خاوەنی سین ئەلیف عەین، تەمەن 50 ساڵ، دانیشتووی شاری کەرکووک، تەمەنی لەشفرۆشی 15 ساڵ، وەک سەرۆکباند کاری کردووە 6 ساڵ، ئاستی خوێنەواری، پەیمانگای تەکنیکی، ڕێگای فێربوون، کەس پاڵپشتی نەبووە و خۆشەویستی لەگەڵ ئەفسەرێکی ئیستیخباراتدا کردووە و کە سوکاری حاشایان لێ کردووە. پاش کوژرانی مێردەکەی هەڵدێت بۆ ڕانێ و دەست دەکا بەم کارە. چاوپێکەوتنی یەکەم. پرسیار تەمەنت چەند ساڵە؟ تەمەنم 50 ساڵە. پرسیار سەرەتا چۆن کەوتیتە سەرم کارکردنا؟ من هیچم نازانی، گەنج بووم. 15 ساڵ لەمەوبەر لە ساڵی 1991 لە کەرکووکەوە ڕام کرد. مێردەکەم کوژرا، ڕەفیق حزبی بوو، ژنی تری هەبوو، هەژ مناڵی هەبوو، حەز لێکردووی خۆم بوو، بەڵام کە سوکارم ڕازی نەبوون شووی پێ بکەم. لە کاتی ئینتیفاضەکەدا سکم هەبوو، وەڵا خەڵک هاتنە سەر مێردەکەم و کوشتیان، چونکە دیار بوو خەڵک داغ لە دڵ بوون لەسەری. من کەر بووم، پێ لە غەڵەتی خۆم دەنێم، ئیتر عەقڵی گەنجی. ئێمە خێزانێکی ناودار بووین، ئەشراف بووین لە کەرکووک، بەڵام ئیتر زروف وای لە من کرد. هەموو خوشکەکانم خەریج کولیەن، من خۆشم خەریج مەعهەدم، مۆزەف بووم لە کەرکووک. ئێکە ئەو کوژرا، من ترسام بچمەوە ماڵی باوکم، چونکە بەبێ دڵی ئەوان شوم پێ کردبوو. پرسیار چەندێک عیلاقەت هەبوو لەگەڵی؟ 2 ساڵ، بەڵامی تر کردمی بەژن. دوایی وازیشم لێ هێنا بوو، تەدیدی دەکرم و دەیوت من ڕەسمت ئەدەم بە براکانت. زۆر هەڕەشەی لێ دەکردم، هەر بۆیە ناچار حاشام کرد لە برا و دایک بۆ ئەو. لە دواییدا خۆشم نەدەویست، بەس ئیتر لە ترساشم پێکرد. هەر خۆم چوومە لای و ئەویش بە زەبری مەکانەکەی کە ئیستیخبارات بوو ئیستیغلالی ماڵی باوکمی کرد. ئیتر هەر ئەو کوژراسکم 3 مانگ بوو، نەوەستان بۆ تازێ و شتیوا، بڕواکە زۆری لێدام، زۆر ئەزێتی دام. لەگەڵ ژن و هەژ مناڵەکەی منی دانا بوو. ژنەکەی عەرەب بوو، شیعە بوو، زوخاوی دنیایان ئەدامێ. منیش پێش عەسر بوو، وتم خوایە حەقی منە لێ سەنێ، لە خوێنی خۆتا بگەوزەی، بڕوا بکە نیو سەعادی نەبرچوە دەرێ. لەبەر قاپی خۆمان یەک دەست ڕێژ کرا، هەوێکەم یەکسەر زریکانی و زانی، وتی کوژرا. ڕام کردە دەرەوە، دەهەنگا و لە قاپی لە خوێنی خۆیا کەوتبوو. ئیتر فیزاحیان کرد و مناڵەکانی شاڵاویان بۆ هێنام. ترسام، وتم ڕەنگە بیخەنە پاڵم کە من پلانی کوشتنیم دانابێ. هەی بۆ کوێ بڕۆم؟ نە ماڵی باوک، نە ئەملا، نە ئەولا. ناچار ڕام کرد، بەبێ ئەوەی دینارێکم پێبێت و بزانم بۆ کوێچم. یەکسەر چوومە گەراج بۆ چەمچەماڵ، سەرکەوتم. خەڵکەکە هەنێ بە لێشا و دەڕۆشتن، وردە وردە کەرکووک بە تەواوی نەگیرا بوو، هێشتا شەڕی تیا بوو. وەڵا ڕام کرد و سواری سیارە بووم، هاتمە چەمچەماڵ، لەوێشەوە خەڵکەکە ڕایانە کرد. منیش ڕام کرد لەگەڵیان بەبێ ئەوەی بزانم بۆ کوێچم. سوار سیارەیەک بووم، ئەچوو بۆ بازیان، لەوێ هەموو دابەزین پارەیاندا. من پارەم پێ نەبوو. سایقەکە وتی خوشکم تۆ چیت دەوێ؟ بۆ پارە نادەی؟ اینجا من گریام، وتم هیچم پێ نییە، ڕام کردووە لە کەرکووک و کە سوکارم نازانم. نەموت حاڵ و مەسەلە لەوا بووە. ئیتر ئەویش وتی جا مەگری دادەگیان، من خۆم خەڵکی ڕانیم، دەتبەم بۆ ئەوێ وەکو خوشکی خۆم، هیچ خەمە نەبێ. ئیتر بردنی، وەڵا شەو گەشتین. لەوێ وتی ناتوانم بتبەم بۆ ماڵی خۆمان، چونکە من ژن و ماڵم هەیە، لێم قبول ناکەن، ئەتبەم بۆ ماڵی برادەرێ. ئیتر وەلحاصڵ فیلمی زۆرم بینی، دەستی دنیام کرد، چوون بۆ ئێران. ئەو ماڵە کە ڕایان کرد منیشیان برد لەگەڵ خۆیان تا هاتینەوە سلێمانی. ئیتر ناچار گەڕاینەوە. دوای کۆڕەوەکە سرم لێ شێوا بوو، نەمەوێرا بچمەوە کەرکووک. ناچار ئەو کوڕی کە یەکەم جار بردنی بۆ ڕانیا، هێنامی بۆ سلێمانی، بردم یە ماڵی ماوەیەک لەوێ بوو. ئیتر بەشەر بەسەر ماڵانەوە بێ ئەبێت چۆن بێ. ئافرەتێکی مناڵ
گەنجتم هەبوو ئیتر زابتێکی ئاساییش ناوی بۆشایی بوو ئەویش یەکەم کەس بوو فێری کردم تا ئێستا ڕەنگە لەگەڵ 1000 پیاودا خەوت بم هیچیان بەقەدەر ئەو ناشرین و قێزەون نەبوون لەبەرچاوم زۆر ڕقم لێیەتی فێڵی لێکردم وتم بم بە بۆ ماڵێک کە پیاوی لێ نەبێ بەس ژن بێ چی ئیشیان بێ بۆیانەکەم چوزانم منیان بر بۆ ماڵی میم ماڵیان لە بۆشایی بوو مەشهور بوو مێرد و کوڕی سجن بوون 4 کوڕی تری هەبوو هەمویان خەریکی ئەو کاری لەشفرۆشیە بوون پرسیار تا ئەو کاتە هیچ نەکرد بوو واتە لەشفرۆشی یا سێکسی حرام 3-4 ماڵی ترم کردبوو جگە لەوەی ئێران بەڵام هەر خۆم دەپاراست نوێژ مەکرد ڕۆژوو مەگرت لە ڕانیە پیاوی ساحەب ماڵەکە زۆر تالیقی ئەدا زۆر قسەی پێوتم چەند حرەکاتێکی کرد ئەیوە بەلەزەتی لەباری سەیری جەستەیە کردم ئیتر خەریک بوو ئەمردم فێر نەبووم ئیتر منیش بەو کوڕەم دەوت نەجاتم بە ئەو ماڵە بە کەڵک نایەن خۆی زوو سەری ئەدام اینجا ماڵەکە ژنومێردەکە خەریک بوو لەسەر من ئەبوو بە شەڕیان منیش خۆم بە ناخی عەرزا ئەچوومە خوار ئیتر وەلحاصڵ ئەو بێ ئەخلاقا زابتی ئاسایشەکە بردنی میمی بێ ئەخلاق و خوا لەوە خراپتریان بکە شکر خوا ئینتیقامی منی لێکردنەوە دوای 3-4 ڕۆژ ئەمبینی خەڵک دێت و خەڵک گەڕوا ژنی لابوو یان دەهاتن ئەمە ساڵی 1990 ئیتر وردە دەستی پێکرد تا قەناعەتیان بە من کرد ئەیانوت قەیچێکە خۆ عیب نییە و خۆ حرام نییە و باشتر لە سواڵ و خوا خۆی دایناوە و ئەم شتانە پرسیار چەند لە ماڵی ئەوان مایتەوە تقریبا هەتاکو ساڵی 1994 پرسیار هەرەوی شەشی پێدەکردی ئەی ناچار بووم کچەکەشم لەوێ بوو چوومایە بۆ کوێ من پێشتر هەر خۆم بووم جێم نەدەبووەوە جاوەرە بە کچێکەوە ئیتر هەر ڕۆژە و 3-4 کەسیان دەهێنا بۆم وەکو حەیوان ئەبوو چی دەڵێن بیکەم پرسیار بۆ زوو نەڕۆشتی بۆ کوێ بچوومایە هیچ شوێنێ لەوە باشتر نەبوو پرسیار ئەوسا کریار زۆر بوون یان ئێستا ئەوسا گرانی بوو بێوەژن و ژن زیاتر فێرە بوون بە زۆریش لە نەبوونیە پیاوەکانیش زۆر 200 دیناریان دەدا بەڵام ئێستاوان نییە ئێستا هەر لە باسکردن نایە ڕۆژانە 1000 کچ بە پولێ پیاویش لە سانەوە تونۆی خەریکن ئێستا کڕیار پارە زۆر دەدەن زۆر بۆ شەوێک $500 دەدەن پرسیار بڕوا ناکەم چۆنە و پارە زۆرە بۆ بڕوا ناکەی پارەی بەلاشیان دەست دەکەوێ بۆ نایدەن خۆ بە ئارەقشتن پەیدای ناکەن پرسیار ئەی فرۆشیاری ئێستا و ئەوسا فەرقیان چییە ئەوسا ناڵێم لەبەر نەبوونی بوو ئێستا هەر بۆ مۆدێل و ئاڵتون و ماڵی جوان بە تایبەت خەڵکی سلێمانی شێتی ئەساس و شتی جوانن پرسیار چ فەرقێکی تر دەبینی لە بینی ساڵی 90ەکان و ئێستا ئەوسا تەنانەت جنسوانە بوو پیاوەکە هات جارێ ئەو پەڕی 2 جار سێکسیە کرد و بە پەلا ڕۆشت بەڵام ئێستا مەتاڵیب و زۆر شتی سەیستێت داوا دەکەن اینجا ئێستا لە سەتەلایت و CD چی دەردەچێ ئەیانەوێ بەڵام جاران قەتوانە بوو پرسیار چی زۆر سەیرە لەلات یان زۆر گۆڕاوە لە کڕیارەکان مەسەڵەن هەموو جۆرەکان سێکسی نادروست ئیتر شتی وا دەڵێن سەر دەسوڕمێت پرسیار خۆت چەند شوو کردووە لە ڕاستیدا زۆر لە بژاردن نایە چونکە من هەر ویستم دامەزرێم بەڵام هەر نەبوو هەر هەوڵم دا بۆ پیاوێک سەترم کە هەر نەبوو پرسیار چەند زیاد لە 13 دانەجار شوم کردووە پرسیار چۆن بڕوا ناکەم باسی لەشفرۆشیەکان ناکەم شووی ڕسمیەڵێم تێبینی لە کاتی گفتوگۆدا ئەم بڕگەی پرسیارە بڕوا ناکەم بە شێوەی نیوە گاڵتە وتراوە بۆ ئەوەی کلاینتەکە زیاتر بێتە قسەکردن کە بە هەمان شێوە جۆرێکە لە جۆرەکانی و ڕوژاندن و وەرگرتنی زانیاری و لەم توێژینەوەیدا بەکارهێنراوە ئێشووی ڕسمی بە مەلایان مەحکەمە قەزدت کامیانە پرسیار باوەڕ ناکەم بە هەر کامێکیان بوو بێ حەقتە شانسی خۆم وا بوو پرسیار باشە چۆن یەکێگەی هێنام و دوای 3 مانگ نەدەگونجاین یەکێک ساڵێک یەکێک 9 مانگ یەکێک 2 ساڵ یەکێک 6 مانگ ئیتر ئاوە تا 13 پیاوەم ناسی بگرە زیاتریش پرسیار ئەی ئەو پیاوانەی لەشفرۆشی ڕەنگە 500 تا 1000 بینی بێ ئاخر من کە شومە کرد حەزم ناکرد خیانەت لە مێردەکانم بکەم بەسەر ئەو پیاوەوە نەئەچوومە لای کەسی تر دەنا لەوەش زیاتر مەبینی تۆ هەر بزانە 15 ساڵ کەمە پرسیار ئەو شوانت خەڵکی کوێ بوون چەمچەماڵ کەرکووک کسیان لە بازیان دوان ڕانیا ئێران تورکیا ساڵێکیش لە تورکیا بوو ویستم دەرچم ئەویش فێڵی لێکردم پیاوێک ئەویش بەس بۆ ئەو ئیشا بردمی و درۆی لەگەڵ کردم ئیتر لە زاخۆ 2 جار شوم کرد کوڕە چوزانم لێرە ئاخر مێردم سلێمانی بوو
تێبینی لە ڕاستیدا ناوی هەموو مێردەکانی دەبا بەڵام ئێمە شارەکان بەکاردەهێنین بۆ دەربڕینی ناوەکانیان. آخر مێردم سلێمانی بوو کە 3 جار شوم پێ کردووە و تەلاقی داوم و مارەی کردومەتەوە. پرسیار چەند شویانت بە مەحکەمە بوو؟ 5یان. پرسیار باقیەکانی تر هەمووی لای مەلا. پرسیار چەند مناڵە لە هەمویان هەیە؟ 2 کچێک و کوڕێ تقریباً 4شم لە ناو بردووە. پرسیار کام مێردت زۆر خۆشی دەویستی؟ دان 2 ساڵ ژنی بووم لای مەلا مارەی کردم و دوکانی هەبوو لای مزگەوتی گەورە. پرسیار ئەی بۆ لە مەحکەمە ماری نەکردی؟ نەیدەوێرا لەبەر دایک و کەسوکاری و ئینجا خۆی ژنێک و مناڵێکی هەیە و من نزیکەی 20 ساڵ گەورەتر بووم. پرسیار سکلەی نەبوو با 3 مانگ بوو فەوتانم. پرسیار من هەر بڕوا ناکەم کە دەڵێی 13 شوم کردووە. لە 15 ساڵە هەروەها بێ من سەر لە شێوا بووم گەرژیانی خۆم باس بکەم بە وردی دەحەفەسەی بەخوا 6 کتێب بەشم ناکە دەستی نووسینم هەیە خۆم زۆر شتی ژیانی خۆمم نووسیوە. پرسیار باشە باواز لە مێردەکانێ بێنی تۆ خۆت حەزێکی تایبەتیت هەیە بۆ پیاو یان پیاوێکی دیاریکراو هەیە لە خەیاڵی خۆتدا؟ حەزم لە پیاوی وەسەتە. من زۆر جنسیم درۆ ناکەم ڕقیشم لەو ژنانەیە کە دەڵێ وەڵا هەستی پێ ناکەم. من وانیم خۆم بە مێردەکەم و تۆ با سێکس بکەین. حەزم لێتی مەسەڵەن شەوان خۆم تەکلیف مەکرد لە مێردەکەم کە ئەمە زۆر کەمە بۆیە شوشم زۆر کرد. هەر نەمدەویست پەنابەرمە بەرشتی ناشەرعی ئەموت خوا با ڕەحمم پێ بکات. مێرد هەرچۆنێ بێ لەگەڵ مابێ حرام نییە و خۆشم نەفسی خۆمم ئەناسی ئەموت با تووشی غەڵت نەبم. پرسیار شتی ناشرینت لێداوا کراوە لە کاتی سێکسدا؟ هەر زۆر بەس نەمهێشتووە. پرسیار وەکو چی؟ بە تایبەتی سێکسی نادروست. پرسیار بۆ ئەوەندە حەزیان لە سێکسی نادروستە؟ لە خۆیان پرسە شێتی ئەو جۆرن لە سێکس نازانم. کۆمەڵە قسەیەکی نابەجێی کرد. بەخوا بینیومە قژی ئافرەتەکەیان تۆن گرتووە وەک لە فلیمەکانە چۆن سوار ئەسپ و شتی وا دەبن یان بینیومە بە زنجیر لە ژنیانداوە لە کاتی سێکسدا تەنیا بە تەنگ حەز و ئارەزوەکانی خۆیانەوەن. پرسیار کێ زۆر ئالوودە بووە؟ کڕیاری موسەقف یان عەشایر؟ وەڵا هەموو ڕۆشنبیرن بە دەگمەن عەشایر هەیەوە بکە. عەشایر حەزی لە یەکێکی تر بێ ئەشێ ئەیهێنێ دەربەز نایە. پرسیار ئەی ئەوسا بەخوا ئەوساش بەپێی ئەو وەختە هەر موسەقف بوون. پرسیار چۆن ئالوودەیانەکەن؟ بە نمونە سەرۆکباندێک چۆن ئافرەتێکی بێ ئاگا ئالوودە دەکا. لە ڕێگەی ساڵۆن حەمام ئێستا ژنێک هەبوو هاتوچۆی ماڵی چی دەکرد ئەو بەس ڕۆژانە هەموو ڕۆژ ئەچوو بۆ حەمام خۆیەشت یا ساڵۆن یا مەسبەح یا حەفلە بەس بۆ ئەوەی دەستنیشانی کچ و ژن بکات و هەندێک جار بە مۆبایل ڕسمیشی ئەگرتن. پرسیار زۆرە ئەوانەی قەرزەکەن و ئالوودەی ئەم کارە بوون؟ وەڵاهی هەر زۆرە. کچ زۆر ئالوودا بووە ئێستا مۆدەیەتی. پرسیار کڕیارەکان زیاتر چیانەوێ؟ جاران پیاوان نەیە پرسی کە من لە ماڵی نیم بووم زۆر نەیانە پرسی گەنجەیاننا ئێستا عەکسە و کچی گەنج مەرغوبە چونکە متعەی زۆری لێ دەبینن ئەوەش بەهۆی ئەوەیە کە دەزانن چۆن پیاو ئیغرا ئەکەن. پرسیار کڕیارەکان شەو یان ڕۆژ زیاتر سەردانی ماڵەکانەکەن؟ ڕۆژ زیاتر. پرسیار بۆ؟ بە شەو دەگەڕێنەوە ناو ماڵ و مناڵی خۆیان و دەبنەوە بە پیاو بە ڕۆژیش دێنە گیانی ئێمە و دەپاڕێنەوە. پرسیار لە ماڵی نیم غەدریان زۆر لێ دەکردی؟ نەک هەر لە من هەر کەس بچێ غەدی لێ دەکەن بۆمان نەبوو حۆڕ بین یان بیان زانیا پیاوەگەیوە قسەمان لەگەڵ کا حەیانە بردین. پرسیار بەڕای تۆ پیاوان بۆچی ئەوەندە کڕیاری ئەو شتن؟ جنس وەکو هەیەجان وایە زۆریش خۆشە تەحەموڵ ناکەن وەکو ژنیش نین. پرسیار پیاوت بیستووە پەشیمان بێ؟ زۆر کەم بینیومە تۆزێ دوای تەواوبوون و توێتی بەخوا پیاویش کەرە. پرسیار بە تەسەووری تۆ زۆرن ئەو ماڵانە بە هەزاران ماڵ هەیە لەم سلێمانیە جگە لە ئەترافەکان کە ئایا کچی خۆی بێ یا ژنی خۆی بێ ئەو ئیشیان پێەکەن اینجا هەمویان شەبەکەن. پرسیار چۆن ئاوا ئەو ژمارە زۆرە ئالوودە دەبن؟ تێناگەم بۆ. ئاسانە لیانە چنە پێش ئیغرایانەکەن بە قەزەی جنسی ماددە و شتی تر. پرسیار قەت نەتبیستەوە وعدی شتی گەورە بدەن بەرامبەر ئەوەی کچێک بکەنە ژن؟ زۆر بەخوا ئەرزا خان و هەموو شتێ بەس کچێکی گەنج بەری بۆیان لەم ڕۆژانەدا یەکێک تەلەفۆنی کرد ئەیوە لە کەرکووک ئەرزە ئەدەن یەکێک بەرە بۆ فڵانە کەس وعدی داوە بۆ دەکات گەرگەسی ژنەبەی خۆت یان لە عەیادەکان فەڕاشی عەیادەکان ژنێک هەیە فەڕاشی مەکتەبی بۆشاییە پیاو بۆ خەڵگە بە لە دەرگای ئەو دیوەوە خەڵکی شارە زورە زۆر قایمە ناوی کافە. پرسیار ئەو ئافرەتانە لە جنوب ئەجرێن دەست سەرۆکبان ناکەون؟ بەڵێ 10 ساڵ تا 11 ساڵە بن ئەمانە شەبەکەن لا بۆشایی و
بۆشایی ناوی چەند شوێنێکە با لە هەر یەک لە شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک بەڵامەڵێ کەرکووکە و شارەیە کە لێوەی تەوزیعیانەکەن چونکە لە بەغا و مووسڵ و خواروش دەیانهێنن پرسیار تۆ خەڵکی بردۆ بۆ کەس نا خۆم چووم نەمێراوە بیبەم ئافرەتیش هەبووە بیبەم بەڵام نەمێراوە پرسیار لە کاتی ئادا سووری مانگانەدا ئەو ئیشیان پێیەکەن با پیانەوتی جوان خۆتان پسڕن یان ئیسفەنج هەڵگرن پرسیار کڕیار هەن داوای سێکسی جەماعی بکەن زۆر ناڵێم لە دوای پرۆسەی ئازادی دنیا زۆر خراپ بووە پرسیار کات و ناکاتی هەیە لە ماڵی سەرۆکباندەکان نا دەبێ خێرا خەڵک بەڕێ بکەین ئیتر ئەگەر دەسمان لە نانابێ ئەبێ بڕۆین پرسیار بەڕای تۆ زیاتر فرۆشیارەکان دەکام چینن ناوی کۆمەڵە کەسێکی ناسراو دەدا کە بەرپرسیارەتیان هەیە و لەم بوارەدا کارەکەن ناوی کەسێکم لێپرسی چونکە ئەو ناوە زۆر دووبارە دەبووە لەنێو ئەو کەسانەدا کە چاوپێکەوتنم لەگەڵەکردن ئەویش بەم شێوەیە وەڵامی دامەوە پێو دەڵێم بەست خوا چی تۆیە بڕوا بکە هیچی من نییە بەس ئەو ناوە زۆر دووبارە دەبێتەوە ئەرێ وەڵڵا زۆر بەڵام ئەویش خەڵکی خۆی دەوێت ئێستا ڕا هی ئەوە و کار بۆ ئەو دەکا بەتایبەت تێبینی لە بنەڕەتدا کەسێکە خەڵکی ناوچەی بادینانە و لە هەموو ناوچەکانی کوردستانە ئەم کارە ئەکات و زۆر پسپۆرە تیایدا بە ئەندازەیەک لەسەر هەموو ئاستێک لەشفرۆش بۆ پیاوان پەیدا دەکات پرسیار کچەکە دەزانێ ئەم کارەکەیت بەخوا هەستی کردبوو پرسیار سەرۆکبان دەست دەخاتە ڕێی لەشفرۆشەکانەگە شووبکەن هەر زۆر حەز ناکەین شووبکەن نایاڵین ئیش بدۆزێتەوە کاتی خۆی من ئیشم دۆزیوەتەوە لە لای خەڵکی محتەرەم بۆ ئەوەی واز بێنم ماڵی میم هاتوون مەلەفیان هەڵداومەتەوە یان کە شوم کرد هاتن بە کەسوکاری مێردەکەمیان و تۆ کە من چی بووم پرسیار یەکێک دوورکەوێتەوە سەرۆکباندەکان محاولەی دەکەن زۆر تەلەفۆنی بۆکەن ئیزعاجێکن بە دوای عنوانی گەڕێن پیایی بۆ نێرن پرسیار بۆ ئەوەی بەس خۆیان نەبن و شتیان لەسەر نەڵێ من ناڵێم شەبەکەن پرسیار هیچ ڕۆژێ ڕوبەڕووی کەسێ بوویتەوە لە بازاریان لە حەفلەیە لە شوێنی زۆر ئیحراج بیت زۆر چونکە پیاو بێشەرەفە شانازی پێوەکات و کاتێ بەلامانە ئەڕوا ئەڵێ 100 جار سێکسم لەگەڵ ئەوەدا کردووە بەلامانە ئەڕۆن و ئەڵێن کەی بێمەوە ئیتر شتی ناشرینەوەن و لە ڕوم نایە لێرەوە گفتوگۆکانمان دەمانباتە قۆناغێکی تر لە ژیانی کە ئەویش بریتێ لە قۆناغی دوورکەوتنەوە لە لەشفرۆشی و دەچێتە ماڵێکی ناودار لە ناوچەی بۆشایی پرسیار کە چوویتە ئەوێ هیچ ئەو ئیشە دەکرد ماوەیەکی زۆر وەک ئیشکەل لەوێ مامەوە ڕۆژی 100 کەس نانی لێ دەخوارد پەناگایەکی زۆر باش بوو چەندەها ژنی لێ قەوماوی وەک من ڕوویان تێدەکرد تەنیا ناخۆشی لە ماڵەدا زۆری کارکردن بوو ئەمەش سەرەڕای ئەوەی وەک سژنێک دەژیاین ئەرکی ئێمە میوان بەڕێکردن و ڕاپەڕاندنی ئەرکی ماڵەکە بوو بڕوا بکە سەعات 2 شەو هێشتا لە قاپشتن نەدەبووینەوە بەڵام تاخوا حەسکا محتەرەم بوون بەس لەگەڵێکێک لە کار بەدەستەکانی ئەوێ ڕێکەوتم شووی پێ بکەم حەزمان لێ کرد ئیتر ڕۆشتین پرسیار لەگەڵەوە هیچ کرد ناڵێم حەزمان لێ کرد ئیتر ماوەیەک لە ژێرەوە پێکەوە بووین دوایی ڕۆشتین بەس درۆی لەگەڵ کردم وتی دەبەم بۆ خاریج کەچی لە تورکیا منی بەجێ هێشت و خۆی ڕۆشت پرسیار چەندمانەوە چیشتانە کرد 3-4 مانگ ماینەوە ئیتر شوقەیەکمان کرد ئافرەت و شتیوە دەهاتنە ئەوێ پرسیار بۆچی دەهاتن کابرا خۆی دەڵاڵ بوو ئیتر بۆ ئەوە منی بردبوو هەرچەنە لە پێش شاوای نەوە وتی ئەتێنم پرسیار پاشان چیتان کرد ئەو جێ هێشتم هەرچی پارەش بوو بردی منیش بەبێ یەک پول ئیتر ماوەی ئاوا مانگێ مامەوە بەتەنیا تۆزە پارەم پەیدا کرد و گەڕامەوە لە زاخۆ دانیشتم ژوورم گرت و دانیشتم ئیتر یەکێکم ناسی لەوێ خەڵکی سلێمانی بوو زۆر یارمەتیدام ئیش و شتی بۆ دۆزیمەوە تا ماوەیەک وڵات داوای کردم شوم پێکرد پرسیار ئەی کشەکەت ئەویشم هەر پێ بوو پرسیار چەند مایتەوە لەگەڵی 8 مانگ ئیتر وتی ناتوانم بەڕسمی مارە بکەم بەس هەر یارمەتی دەدەم دوان بوون هاوڕێ بوون ئیتر من شوم بە یەکێکیان کرد دوایی وتی هاوڕێکەم ئەگەڕێتەوە بۆ هەولێر ئیشەکەمان ئەڕوا بۆ ئەوێ ئیتر ئەویش جێهێشتم پرسیار کەواتە شوکردنەکانی تۆ ماوەکانیان کورت بووە تەنانەت یەکێک هاتایە بۆ 2 شەویش حەزمەکرد مارەم بکە ئەوە لە ئێران و مەسر و بەغدا ئەم شوێنانە زۆرە باشترە تووشی هیچ نابی تەنانەت قانونیش ڕێگەت پێ ئەدا ناژبێت بە زینە پرسیار ڕۆژێکی خۆشی خۆتم بۆ باسەکەی ئەیام زەمان ڕاستیەکەی ڕۆژی خۆشی هەناسەیەکی قوڵی هەڵکێشا ئەو ڕۆژانە بوون کە لەگەڵ ئەو سەگ بابا خەوتم دال ئەوە خۆشترین ڕۆژانی منن بەس ئەوە ئەیزانی چۆن سێکسم لەگەڵ بکە هەناسەیەکی هەڵکێشا وتی قەت قوبلەکانیم بیر ناچێ بۆ من لە سێکسدا خۆشترین شت قوبلەیە دوایی شتەکانی تری
پرسیار ڕۆژی ناخۆش هەمووی ناخۆش بوو ژیانێکی ئاوا خۆشی کووە پرسیار حەزە لە چ ڕەنگە سوور پرتەقاڵی زەرد ڕەنگە فاتحەکان زۆرم ڕق لە ڕەنگی تەشاؤمە پرسیار حەزە لە پیاوی چۆنە پیاوی زۆر قۆز زۆر گەرموگوڵ لە سێکسدا ڕقم لە پیاوێکە بێتوک بێ یع پیاو ببین و خۆڵ و شانی بێتوک بێ دڵمێتە دەر ئیتر بەرز نەبێ کورتیش نەبێ کە سێکسیشی کرد یەکسەر بخەوێت زۆر ناخۆشە گوێگری ئازیز لە میانەی فرۆشگای پێنجەمیشدا چەند تێبینیەک هاتووە وەکو فرۆشگاکانی تر لێرەدا هەوڵ دەدەین بە پێی ژمارەی ئەم تێبینیانە بۆ تۆی ئازیز و بەڕێزی بخوێنینەوە تێبینی ژمارەیەک لە ڕەوشی ئەم ژنەشدا جارێکی تر دەبینین مناڵاکەی کچەکەی دەبێتەوە بە کۆسب لە بەردەم چارەسەردا وەک هەموو ئەوەکانی تر کە مناڵەکانیان ناچاریانەکە پەنابەر نەبەر لەشفرۆشی پاش چەند بارە بوونەوەی کێسی مناڵ دەردەکەوێت کە مناڵ لە خۆیدا پەراوێز کەوتووە و دایکیش پەراوێز کەوتووە دوو کەسی پەراوێز کەوتوو لە بەردەم کۆمەڵگایەکدا کە دامەزراوەکانی گونجاو نەبن ئاسانتر دەبنە قوربانی بۆ دیاردەیەکی وەک لەشفرۆشی و بەردەوام جێکەوتی پەراوێزی یەکتر ئاستانتر دەکەنەوە تێبینی ژمارە دووهەم ڕاستە دەڵێن کۆمەلگایەکی پیاوسالاریە لە کۆمەلگای پیاوسالاریدا کاتێ سونەت و کەلتورەکانی لەناو کۆمەلگادا ڕاکدا کوتێ ئازادی تاکە کەس دەبێ بەژێر پێوە سیستەمی سیاسی تۆتالیتاری عێراقیش لەم کەلتورەدا بەشدارێکی گەورەی کردووە دەبینین مێردی ئەم ژنە سین کە مێردێکی ناڕەسمی ڕەسمیە ئەم قسێ لە خۆیدا درۆکردنە لەگەڵ خۆدا درۆکردنە لەگەڵ ئاین و شەریعەتدا ئەمەش سەرنجامی هەبوونی چەند شێوازێکە بۆ هاوسەرگیری لە هەموو شیان مەترسیدارتر پەیماننامەی هاوسەرێتیە لەلایەن مەلاکانەوە تێبینی ژمارە سێ کەلتوری فرەژنی لە ناخی ئەم کۆمەلگایەدا ڕیشەی داکوتاوە ئەمەش لە ڕووی زانستەوە بنەماکانی دەگەڕێتەوە بۆ هەمەجۆری لە سێکسدا و لەبەرەوەی کەلتور و ئاین بە شێوەیەکی گشتیش کۆمەلگای پیاوسالاری فرەژنی حرام نەکردووە ئەوە هەر لە کۆنەوە ئەگەرچی ژنان ناڕازی بوو بێتن و بە شەڕیش بوو بێ بەڵام هەر ژنی دووەم و سێمی هێناوە بەڵام وەک یەکێک لە دەرەنجامەکانی پێشکەوتنی ڕۆشنبیری لە کوردستاندا داکۆکی و داواکاری لە مافەکانی ژنانیش چۆتە پێشەوە هەر بۆیە خەڵکانی ڕۆشنبیر ڕوبەڕووی شەرمێک ڕوبەڕووی قسەی خۆیان دەبنەوە و ناچن ژنی دووهەم و سێم بێنن پەنا دەبەنە بەرسێکسی نامەشروع کە لە خۆیدا هەرزانترە کەم کێشەترە مەسئولیەتیشیان ناکەوێتە سەر تەنانەت وەک ڕوویەکی پێشکەوتنیش بە ئازادی سێکسی لە قەڵەمی دەدا کاتێک کە دەگیرێت تووشی تەموچەڵەم ئەبن بەڵام وەک لەش فرۆشەکان ئەڵێن خەڵکی عەشایر تا ئێستاش پابەندن بە بنەما کەلتوری و ئاینەکانەوە داکۆکی دەکەن لەسەر فەراهەمکردنی فرژنی بۆیە تێبینی ژمارە چوارەم بەم جۆرە بینین کە لەشفرۆشیە بێتە بەردەبازێک بۆ گەیشتن بە بازرگانی مرۆڤ چونکە بەهۆی ئاڵوگۆڕی لەشفرۆشەکان لە نێوان شارەکانە ئەکرێ ئەمەش لەبەر ئەوەی کللتوری سێکشواڵەتی و کەلتوری سێکسکردنیان جیاوازە تێبینی ژمارە 5 میوان بەڕێکردنیش بەڵگەیەکی ترە لەسەر سیستمی پیاوسالاری کە تیایدا بە جۆرێکی تر ڕەگەزی مێ دەچەوستێنێتەوە لە ڕووی چەوسانەوە جیاوازێکی ئەوتۆی نییە لەگەڵ لەشفرۆشیدا چونکە لە لەشفرۆشیدا جەستەی ژنێ بەکار دەهێنرێ بۆ ئەوەی پیاوێک غەریزەکانی خۆی تێرکات و کۆمەڵە پاشهاتێکی دیاریکراوی هەیە وەک ئەوەی لە بەشی یەکەمدا باسمان کرد بەڵام لەم بارەدا توانا و وزەی ژنێک کە هەر دەکاتە جەستەی بەکار دەهێنرێت لە پێناو ئامانجێکی تردا کە ئەویش بەرزڕاگرتنی سومعەی جێکەوتی کۆمەڵایەتی پیاوێکی ناودارە لەم دوو جۆرەی چەوسانەوەیەکی قێزەونە بە پێوەرە ئاینی و کەلتوریەکان ئەم کۆمەلگایە و زۆربەی کۆمەلگاکانی تریش بەڵام چەوسانەوەی جەستەی لەم کۆمەلگایەدا هێندەی یەکەم قێزەون نییە ئەگەرچی لە ڕۆمرۆیەکەوە هەردوو جۆرەکە قێزەونن لە لای ئەوانەی ویژدانێکی مرۆیی زیندویان هەیە بەبێ جیاوازی سەیریانەکە تێبینی ژمارە 6 ئەم ئافرەتە زۆر لەوە زیاتر شتی پێبوو بەڵام زۆر وریا بوو ئەمیش جلەکانی محتەشەم بوو وەکو زۆربەی سەرۆکباندەکانی تر لەچکیشی ئەدا بەسەریا اینجا زۆر مەکرباز بوو دڵی زۆر تەڕ بوو و زۆری معلومات هەبوو ئەمە سجن نەکراوە وە سوتفە هاتە لامان کێشەی هەبوو دەرکە و سەرۆکباندا
ئەمە تەنها سەرۆکبان بوو کە پلانی تەواوی بۆ داهاتوو هەبوو وەک خۆی دەیوە ڕەنگە تا ئەوەی لەبار بم بۆ پیا و خۆشم تااقەتی سێکسم بمێنێ حەزەکەم پیاوم لەگەڵ بێ لەبەرەوەی ئەزانم ئاسان نییە شو بکەم وەک عادات و تەقالید یەک بە حکمی تەمەنەکەم دوو ڕابردووم لەبەرەوە ناچارم هەر بەو شێوەیەی خۆم شو بکەم ئیتر ڕەنگە زەواج بکەم وەک بە سیغا 2 ساڵ ئاوا 3 ساڵ تا دوایی دواتر بە تەمام خوابیکا بە نسیب حەجەکەم و تۆباکەم ئەگەر نەشبوو لە سە حەجی ئەمراکەم دەیوە پلانێکی ترم هەیە نازانم سەردەگرێیانە لە خانووی کرێدام داوای بڕێکی زۆرم کردووە ئەگەر وەرم گرت ئەچم بۆ ئەمریکا خوشکێکم لەوەیە ئەگەر نەبوو ئەچمە سعودیا باقی عمرم بەسەر دەبم هەموو شتم حازرە کۆتایی فرۆژگای پێنجە فرۆژگای شەشەم لاپەڕە 341 خاوەنی فائە سوور فا جیم عین تەمەن 62 ساڵ دانیشتووی شاری سلێمانی تەمەنی لەشفرۆشی لە منداڵیدا لەشفرۆشی کردووە وەک سەرۆکبان کاری کردووە 18 ساڵ ئاستی خوێنەواری نەخوێندەوارە ڕێگای فێربوون لە مناڵیەوە خولیای ئەم کارە بووە و بە ئارەزووی خۆی چاو پێکەوتنی یەکەم پرسیار کەی گیراوی نزیکەی ساڵێکە پرسیار لەسەر چی خۆیان نەزانن لەسەر مناڵێکی بێ ئەخلاق و باوکە خوێڕەکەی دوول لە ڕووی تۆ پرسیار لەسەر مەسەلەکەی نون بەڵێ پرسیار من لە ڕاستیدا زۆر قسە لەسەر و کێشەیە ناکەم بەڵکو مەبەستمە تۆزە گوێ لە خۆت بگرم دەکرێت بەسەر چاو پرسیار تۆ لەکەیەوە خەریکی ئەم کارەی بەنیسبەت ئافرەتوشتیوە بەڕاستیەکەی لە ساڵی 2000ەوە ئیتر بە یەکجاری ئاوە نەک لابەلا حەزم لە ڕابواردن کردووە لەگەڵ ئافرەتدا چونکە خێزانەکەم نەخۆشە و ناتوانێت سەرجێیم بکە پرسیار چەند مناڵە هەیە 5 پرسیار ئەزانم تۆ واکەی نا کوڕ و کچەکانم گەورەن پرسیار ئەی خێزانەکەت نازانێ و نەشیزانیوە پرسیار ئەی چۆن نون لە ماڵتان بوو خەڵکی بۆ ئەهێنا من خەڵکم بۆ نەهێناوە باوکی داینابوو لە ماڵمان خێزانەکەم بردی بۆ نەخۆشخانە پرسیار باشە واز لە نون بێنە بەڵام کاتی تر ئێوە ئافرەتی ترتان هەبوو یا چۆن پەیاتان دەکرد بەڵێ یان برادەرمان هەیە بۆ نمونە بە بۆنەی برادەرێکی خۆمەوە ناوی سات ئەو کچەکەی خۆی بۆ هێنام ئەم نونە ئێستا سژنە ئەوە باوکی بۆی هێنام پرسیار کە هێنای هەست نەکرد زۆر مناڵە و تەحەمولی ئەو کارە ناکا تەحەمولیەکە بۆ نایکا خۆ من یەکەم کەس نەبووم لەگەڵی کاتێ بۆ منی هێنا زیاتر لە 2 ساڵ بوو ئەوە ئیشی بوو اینجا کە شتێ بە زۆریش نەبێ من حەقم چییە پرسیار لەگەڵ نون زۆر خەوتویت بەڵێ پرسیار چەند یەکەم جار 4 شەو 4 ڕۆژ دواییش ناو بەناو پرسیار لەکوێ لە ماڵەوە پرسیار ئەی کەواتە ماڵ و مناڵەکە لەکوێ بوون وایە نەیانەزانی لە سەفەر بوون پرسیار هەمویان بەڵێ پرسیار خۆی رازی بوو زۆر نا باوکی پێی دەکرد پرسیار ئەی چۆن کەسێک زۆر رازی نەبێ پیاوێک دەتوانێ لەگەڵی بخەوێ رازی نەبوونەکەی چۆن بۆ خۆوان نەبوو بڵێ مەخاوە و لەگەڵم بەس کە لێمە پرسی بۆ واکەی ئەی و باوکم پێمەکە پرسیار ئەی تۆ جگە لە خۆت کەسێ بۆ نەهێنا نەخێر بەس کابرایە گەناسم ناوی خا لە هەولێر ئەو خەڵکی بۆ هێنا پرسیار کێ ئەناسی جگە لە خا خەریکی ئەو ئیشە بێ وەڵا خەڵک زۆرن جا ئەتوانم بڵێم شارەکە کەم و زۆری خەریکی ڕابواردنە هەر لە مەسئولەوە تا دەگاتە حەماڵێ پرسیار وەکو خڕا باێک هەیە ژنەکەی ناوی جیمە ماڵێکی تر هەن ڕا ئیتر چی بڵێم سلێمانی عامەتەن بەرەڵایی دەستداوەتێ کوڕێکی کەرکووکی تر هەیە لە فلیمەکەی بۆشایی تەمسیل ئەکات ناوی عینە ئەمانە هەمویان ڕا هەولێری ژنەکەی ئەویش ناوی جیمە ماڵی ڕا و ماڵی کاف و ئەلف و گ و س و یەک هەیە من نەمبینیوە ئەوە بەس بۆ پیاوە گەورەکان ئافرەدەبا ناڵێم زۆرن سلێمانی عامەتەن خەریکن
پرسیار جگە لە ئێوە خەڵکی کاسبکار زۆرن کە خەریکی ئەم ئیشە بن ئەوەی معاشی هەبێت و مۆزەف بێت و لە حکوومەتا بێ ئەیکا بە خەیاڵیان نایە اینجا لە دایرەیەکە هەرەوەنگە شەرتە دوو کەس کردی ئیتر باسیەکەن ئەو بە ئەو بە یەکێکی تر تاوای لێدێ هەموو فێرە بن لەناو کاسبکارانیشە هەمان شتە دوکانارێکردی ئیتر گوزەرەکە ئەیکا مەگەر چۆنەها کەسێنێکا ئیتر دەڵاڵەکە بە یەکتر ئەناسێنن پرسیار باشە کڕیار و دەڵاڵ چۆن یەکترە دۆزنەوە زیاتر لەبەر سەرا ئەو گوزەرەی لای سینەما و چاخانەکان کۆ دەبنەوە چونکە تا شەو درەنگ دوکان هەیە و زۆریش قەڵەباڵغا پرسیار ئەو ناوە پڕە لە خەڵک چۆن یەکترە ناسنەوە خۆی دیارە و ئەوانش کە خەڵکی بۆ دۆزنەوە یعنی دەڵاڵەکان بێشەرمن و ناسراویشن هیچیان پێعیب نییە هیچیان بە خەیاڵە نایە لێت دێنە پێش بە تایبەت ئەگەر غەریبی ئەوە یەکسەر دیارە دەموچاوی هاوارەکە ئێرانی بێ عەرەب ئیتر دیارە ئەوەی حەز لەو شتە بکا دەموچاوی دیارە لە ژنیش و لە پیاویشە حەزەکەم بزانی هەر لە دوورەوە هاوارەکە ئیتر پێی دەڵێن ئەویژیا ئەڵێ ئایا نا پرسیار چۆن یەکەم جارەزانن تۆ بە دوای شتیوە ئەگەڕێی تا بێرن لێت بێنە پێش لەو چاخانەدا ئەنیشین کە یەکێدا ئەنیشێ ئیتر لێ ئەچنە پێشەوە و مجامەلە و دعوەتی بۆکەن و لە نادی و خواردنەوە و سوعبەت و ئیتر پێی ئەڵێن شتی وا هەیە ناتەوێ زۆر بەشیان یەکەم جار تا دوو سێ جار ژنی خۆیان یان کچی خۆیان دەهێنن بۆ ئەو ئیشە دوایی هیتریش ئەهێنن مشتری چی بوێ ئەو ئەهێنن هەموو نەوعێ پرسیار ئێوە کە ئافرەتان بۆ هێنن خۆتان داوای چیەکەن تەڵەبی ئێوە چییە وەڵڵاهی پێیەڵێن چۆنە ئیتر ئەو پێمانەڵێ ئاوایە و ئاوایە و مەسەلەن قەیرەیە و مناڵە و یا قەڵەوە ئیتر بەو نەوعە پرسیار ئەوانەی مشتریتان بۆ هێنن ئێوە چیان لێداوە ئەکەن پێیان ئەڵێن گەنج یان مناڵ وەڵڵاهی بەتەمەنەکان داوای مناڵەکەن و گەنجیش داوای بەتەمەنەکەن پرسیار بۆ بەتەمەن مناڵ خۆشترە چونکە خۆی ژنی بەتەمەنی هەیە و حەزی لە مناڵە بەس گەنجە ترسێ لە کچی مناڵ پرسیار ئەوەنگەی تۆ خەریکی ئەم ئیشەی دیارە زۆرە بینیوە هەر لە مناڵ و گەنج و قەیرە و پیر کامیان باشترە بۆتان بەعام من مناڵ بەس ئەم کچەم بینیوە بەس ئەگەر ڕاستە دەوێ نە زۆر مناڵ بێ نە زۆر بەتەمەن ئاوا لە 20 ساڵ بەرەوژوور باشە خواردتر نا پرسیار بۆ وەڵڵاهی مناڵەکە حەز بە ئینسانی بەتەمەن ناکا زوو بێزارە بێ حەزەکە لەگەڵ کوڕێکی گەنجابیکە پیرەکەش هەر ڕاییمان کرد بۆ پارەکەیەتی پرسیار گەنج و بەتەمەنەکان کامیان زیاتر بۆ پارە ئەو کاراکەن گەنج بۆ پارە بەتەمەن بۆ ڕەغبەت هەیە هەر لە زۆکە کردوێتی فێر بووە لە پێشا بۆ پارە بووە ئیتر دوای 12 ساڵ پەکێکەوێ وەک پیاو نییە ئیتر کەس نایەوێ لەگەڵی بخەوێت چونکە ئیتر جنسی خۆش نییە بەس تازا ئەو فێر بۆ حەزیشی لێکا ناچار خۆی بە زۆر پارەش ئەدا بەس کەسێ هەبێ جنسی لەگەڵ بکە پرسیار باشە دەڵاڵەکان خەڵکی موسەقەفن یان عامن وەڵا هەردووکی پرسیار ناترسن وەڵا جاری وا هەیە تووشی ئینسانی خراپە بین طبعاً ئەترسین جاری واش هەیە تووشی خەڵکی باشە بین پرسیار ماڵ زۆرە خەریکی ئەم کارە بن وەک ماڵ ئەرە وەڵڵا ڕەنگە 1000 ماڵ زیاتر بن جا برا باشەکەم ڕووی دەمم لە تۆ نەبێ گەڕەک هەیە 3-4 ماڵی وایتیانە بێ پرسیار زیاتر لە چ گەڕەکێکن لە چ شارێکن لە هەموو شارێ مەسەلەن قەڵاتزێ سلێمانی کەرکووک ڕانیا عەربەت بازیان هەولێر بە زۆری ئەچنە گەڕەکە فەقیر و عەشایەرەکان پرسیار بۆ لەوێ زۆر کەشف نابن ئەگەر کەشفیش بن ناترسن شکاتیان لێ بکرێت پرسیار بۆ خەڵکە فەقیرەکە دانیشتۆ بە دەردی خۆیەوە خانوێکی هەیە بێ پاپۆیە یا مخالەفەیە خواخوایەتی پۆلیس بە سوتفەش بۆ شوێنە نەڕوا هیتر چیاوە لە خەڵک ناچێشکات لەم بکە پرسیار کڕینی ئەم جۆرە سێکسە گرانە ئەرە وەڵڵا بەڵام ئەویش نەوعی هەیە لە 15000 دینارەوە هەیە تا 600 دۆلار پرسیار سەبەب ئاوا گرانن فەرقیان هەیە ئارایش دەکەن و خۆیان نەڕازێنەوە ئیتر بە دڵی پیاو هەڵسوکەوتەکەن و جلیتە نگ لە بەرەکان تۆ ژۆک برامی پرسیار هەبووە کە بۆ دوێنن ئەو نەیەوێ لەگەڵ تابێ هەیە طبعاً بە تایبەت مناڵ کە دێ سەیرەکە تۆ لە تەمەنی ئەوانیت یان بەدڵی ئەو نابی زۆر حەز ناکە پرسیار گەر بە بیستی کچەکە شتیواکە ئەی کوژم نابێ شتیوا چۆنە بێ پرسیار ئەی ژنەکە نا ئەوان شتیوا ناکەن پرسیار بەس ئەو کچە ناوی خێزانەکەی تۆی هەمووی داوە درۆکەن ماڵ و مناڵی من شتیوا ناکەن ژنەکەم نوێشکەرە پرسیار کڕیاری گەنجی زۆر تایە
جا کام گەنجم پێڵێ خەریک نەبێ. پرسیار تۆ ئافرەت بۆ کەس نادۆزیتەوە؟ دۆزینەوەی چی؟ من کە لەگەڵ نون خەوتم ئیتر برادەرێ تەکلیفەکە ڕقەمی سا دەدەم یا ژن هەیە ڕقەمەکەی دەدا ئەڵێ ئەگەر کەسێکی ڕێک و پێکەشت ببینێرە بۆ لام. پرسیار یعنی یەک بۆ یەک؟ طبعاً. جایە خوا کەسێکی ژناوی نەزڕێ عالەمەکە هەمووی ئەیناسێ. پرسیار مناڵەکانی یەن بۆ مواجهە؟ بەڵێ. پرسیار شەرمەکەی جاخۆ من شتێکی زۆر ناشرینم نەکردووە هەیە پیاوە کوژێ ئێستا وەرە بچۆ سەیری ئەو قاعەیە بکە منی تیام. 20 پیاوی تایە هەر لەسەر زەلام کوشتن یان هەتیوبازی گیراون. پرسیار جا هەتیوباز لەگەڵەوەی تۆ چ جیاوازە؟ تۆ مێبازی ڕاستە بەس من شەرع و قانون ڕێگەی یاوم بۆ ئەو نا. پرسیار باشە تۆ حەزت لە چ ڕەنگە؟ وەک چی؟ پرسیار ڕەنگ وەڵڵاهی سوور و مۆر. پرسیار ڕۆژێکی ناخۆش لە ژیانە کە گیرام. پرسیار ڕۆژی خۆش؟ وەڵا هەزار ڕۆژی خۆشم بینیوە. پرسیار بە تەجروبەی تۆ ئەم ئیشە لەناو ئافرەتی شارەکان جیاوازی هەیە؟ طبعاً. ئافرەتی لای خۆمان سلێمانی باڵەی ساردن هەورامی گەرمن بەس شت نازانن. ئافرەتی کەرکووکی مەکرباز و شەیتانن. هەولێری هیچ دوول لە ڕووی تۆ حاشا وەک چی عینەن بۆشاییوان. عەرەبیش باشن زۆر بە حەماس و ئەوەن. پرسیار پاشان سەردانی گەڕەکەکەیمان کرد بۆ ئەوەی زیاتر لە نزیکەوە لەم پیاوە تێبگەین لەلایەن پیاوێکەوە. وتی من حەز ناکەم ناوم بێنن بەڵام زیاتر لە 20 ساڵە من ئەم پیاوە ناسم هەر لە گوزەری مەیانی کرێکارەکان و وەستاکان ئەوەستێ. ئیشوکاری بەس ئەوە بووە مەبەستی لەش فرۆشیە مەشهورە هەتیوباز بووە کە گەنج بووە مناڵ و مەزنی بردووە. اینجا کە ژنی هێنا هەروازی نەهێنا ماڵ و مناڵیشی فێر کرد. ئەمە وەختی خۆی زۆر احتیاج بوو. ئێستا بەهۆی ئەو ئیشەوە 6 خامی بەکرەی هەیە. اینجا کچی ژنی کوڕی هەموو توش بوون. پرسیار چۆن مناڵ لەسەر شتی وا ڕازیە بێ؟ ئەیجا براکەم تۆ سەیری باوکو دایکی خۆ دەکەی؟ من کە سەتەلایت و ڤیدیۆم نەبوو ئەوانیش سەیری ناکەن وایە یان نا؟ اینجا من کە کچەکەم چووە دەر بە بەردەم من و دایکیا ئەچێ بۆ مەکتەب خۆ ئەبێ بزانم کەی ئەڕوا و کەی یێتەوە. ناڵێم سژنی بکەیە دوور مەڕۆ. من کە بە بەرچاوی ئەوان ژنم هێنایە ماڵ ئەویش پیاوێک دێنێ. پرسیار یعنی ژنەکەی وا نەبوو لە سەرەتادا؟ وەڵڵا خۆ من چۆن دایان ناسم لە گوزەرەکە و مەڵتیقەکەیە. من زیاتر لە 45 ساڵە لەم گەڕەکەم ماڵی باوکم بووە ئیتر ژنم هێناوە هەر لەم ماڵا بووم وا کوڕم ژنی هێناوە ئیتر ئەم پیاوە کوڕی گەڕک بوو ئەویش ماڵی هەر لێرە بوو لە پێشا کرێچی بوو. زمانی حکومەت زۆر خەڵک کامشۆی نەئەکردن و زیاتر مناڵ و مەزنیە بر بۆ سەر حەمام و سەربانی مزگەوتەکە و ئاوا هەموو خەڵگەزانێ. بەڵام چییە من حەقی ماڵی خۆمم هەیە. وەجاران گەڕەکەکە باشتر بوو ماڵی زۆر تیا بوو. ئێستا تۆ ئەبینی هەمووی بۆتە دوکان و بازار. بۆیە زۆر ناترسێت کەس نییە مەزبەتەی لێ بکە. دوو ژووریاوە بەکرێ وەک مەغزەن بە درۆ بۆ ئەوەی کەس نەڵێ بۆ ئەوەنگە خەڵک هەموو شۆ دەکا. بڕوا بکە شەو و ڕۆژ دڵم لە مستمدایە. من مناڵم هەیە گەنجن دایی مەڵێم خوایە نانی شەوم ناوێ مناڵەکانم دوور بن. ئەگەر ئەم زروفە نەبێ خانوم شک ببردایە دەمێ بۆ ڕۆشت بووم. قسەی خێزانەکەی زۆر بە بێڕێز مامەڵەی لەگەڵ کردین و بە تووڕەیی وەڵامی داینەوە. پێم خۆش نییە پرسیارم لێ بکەن مێردی من پاکە و بەریژە بێ. ئەوە بوختانە و ئەو کەربابە سوالکەرە کەرکووکیە لاخۆی شوێنمان کردەوە کچیم بر بۆ خەستەخانە بەزەیم پیا هاتەوە کەچی خەریکە کچەکەیمان بەسەرا ساغەکاتەوە. اینجا دوو شەو لە ماڵی من بووە. تێبینی خۆساخکردنەوە لە کەلتوری کوردستانە بۆ بە زۆر شوکردن بەکارەهێنرێ. لە ڕاستیدا ڕەگەزی مێوەک ڕەگەزی نێر نییە. بە ئاسانی بتوانێت یەکێ ناچار بکات و هاوسەرگیری لەگەڵا بکات. بۆیە بە ڕێگای کار ئاسانیە کلتوریەکان کە لە بنەڕەتەوە دش بە ئازادیەکانی خۆشی بن. بەڵام دەتوانێت پیاە بخاتە ژێر گوشارێکی ئەخلاقیە و ناچاری بکا بچێتە داوای. هەروەها ئەم ڕێگایە کاتێک دەگیرێتە بەر ئەگەر کچەکە ئارەزوو بکا بۆ شوکردنا یان ناچار بێ پەنای بۆ بەرێ. پرسیار ئەی ئەو کچانە کچی خۆتن لێرە؟ ئەیجا خۆ نەمدزیون زۆڵیش نین بۆ پرسی. لە ڕاستیا سێ ئافرەتی لێ بوو لە ژوورێ هەر سەیری منیانە کرد. تا ڕادەیە گۆک دەرکردن پێی وتین ئێوە نە پۆلیس و نە حاکم جوابی خۆم لای ئەوانەڵێم. من زۆر بڕوام بە سەنتەر و مەنتەر نییە هەمووی فشەیە. ئەگەر ئیشێکە نییە ئەمەوێ بڕۆم بۆ ماڵی خزمێکمان تەعزیەمانە.
گوێگری ئازیز لە میانەی فرۆشگای شەشەمیشا چەند تێبینیەک هاتووە هەوڵ دەدەین لێرە بە پێی ژمارەی تێبینیەکان بۆ تۆی ئازیز و بەڕێزی بخوێنینەوە. تێبینی ژمارەیەک پاشەوەی کە لە کۆتایی ئەم چاوپێکەوتنەدا بۆمان نەرەکەوێت کچەکەی و ژنەکەشی ئەم کارە ئەکەن، بەڵام هێشتا دەبینین کوشتن ئەگەر بە درۆشی بێ لە ناو بیر و بۆچوون و دەماخی ئەم پیاوەدا بەبەرد بووە بە هەموو جۆرێن و کوڵیرەوە ئەکا ئەوانەی هەڵگری شەرەف و کەرامەت و ناموسی ئەون کاری لەشفرۆشی ناکەن و ئەگەر بیکەن ئەیان کوژێت و ئەم خاڵە زۆر باش بۆی سەلماندوین پیاو چەند بێ ئابڕوش بێ لە ڕووی پەیوەندیە سێکسیەکانەوە، بەڵام هێشتا کەرامەتی خۆی لە سێکسی ژن و کچەکەی خۆیدا دەبینێتەوە. ئەمەش کڕۆکی ناموسپەرستیە. تێبینی ژمارە 2 کاتێ فائەسوور ئەڵێ جاخۆ من شتێکی زۆر ناشرینم نەکردووە هەیە پیاوە کوژێ بە پێی وەڵامی ئەم پرسیارە ڕێخستنی پەیوەندی سێکسی نێوان نێر و مێیە کارێکی ئاساییە ئەگەر بەراورد بکەین بە پیاوکوشتن کە لە ڕاستیدا لە ڕووی مرۆییەوە ئەمەش ڕاستە، بەڵام ئەوەی نامرۆییە لەم ڕێخستنەدا بە بازاڕکردنی پرۆسەکەیە، چونکە لە پرۆسەی بە بازاڕکردندا لە ڕێگای پارەوە ناڕازیبوون دەکەی نەڕازیبوونێکی ناچاری، ئەمەش بێشک ئێختیسابە. تێبینی ژمارە 3 لە وەڵامی ئەو پرسیارەوە کە دەڵێین ڕۆژێکی خۆش یەکەم جارە گوێمان لە وەڵامێکی ئیجابی بێ، هەزار ڕۆژی خۆشم بینیوە، ئەمەش لە زاری پیاوێکەوە دەرەچێت کە سەرۆکباندا. ئەمە سەلماندنێکی ڕوونە کە ناخۆشی و ئازارەکانی لەشفرۆشی لەلای ڕەگەزی مێکۆ دەبێتەوە و بەشی هەرە زۆری چەوسانەوە بۆ ئەوانەیە لە پرۆسەی لەشفرۆشیدا لەشفرۆشن یان لەشفرۆشیەکەن. ئەم سەرۆکباندا شارەزایەکی بەرفراوان و گەورەی لەو کارەدا هەیە کە کردوێتی، چونکە دەتوانێت وەسفی هەموو ناوچەکان کاکە ژنیان چۆنە، بازاری سێکس، کە لە ڕاستیدا ئەمەش تەواو پەیوەندی بە وەشیاری سێکسیەوە هەیە نەک بە سروشتی ژنەکانەوە. بۆیە ئەزمون و شارەزایی سەرۆکباندێکی ئاوا لە ڕووی عەمەلیەوە لە پێناو پەیداکردنی پارەدا لەسەر بنەمای لەشفرۆشی جیاوازی تەکنیکی و ناوچەگەری قوڵکرد دەکەنەوە و زیادی دەکەن. کۆتایی فرۆشگای شەشەم. بەشی سێیەم لاپەڕە 351. سێیەم ڕاستی وەک خۆی لاشفرۆشی لە زاری کڕیارەکانەوە. مشتری یەکەم ناو ئا ح ئەلیف تەمەن 38 ساڵ خوێنەواری دەرچووی پەیمانگایە. پرسیار لە کەیەوە ئەم ڕێگایە بەکاردەهێنیت بۆ تێرکردنی ئارەزوەکانە؟ دەمێکە من هەر کاتێ تاقەتم هەبوو تەلەفۆنەکەم بۆ ژنێک کە ئەیناسم و وەختێک دادەنین. پرسیار یەکەم جارم ژنت چۆن ناسی؟ لە ڕێگای برادەرێکەوە. پرسیار پیاوان چۆنە و ژنانە دەدۆزنەوە؟ هەنێ کات لە ڕێگەی سوتفەوە لەسەر جادا یان لە دوکانێ لەسەر ئیش یان هەنێ ئافرەت هەیە دەموچاویان هاوارەکە یان وەکو وتم برادەرێ ئەڵێ من لەگەڵ ئەو ئافرەتە خەوتووم منیش داوای لێ یەکەم ئەوەندە حسابە جارێک رازی بوو ئیتر دووبارە و سێبارە دەبێتەوە و هەنێ کات ئەگەر لەو بێتاقەت بووم پێڵم کەسێکی ترم بۆ بێنێ ئیتر ئەو کەستا خزمی خۆی بێ یان کچێ بێ یان ڕەفیقی بێ لە ئیش یان دراوسێ بێ تا دوایی. پرسیار باشە هەموو جار پارەی دەدەیتێ و چەندیش دەدەیت؟ شەر نییە چونکە ئەو ژنەی کە دەیناسم هەندێک کات دەڵێم دوایی پارەت دەدەمێ یاخود هەندێک کات لە دائیرەکان ئیشێکی بۆ جێبەجێ ئەکەم و بەس. ئەگەر ژنێکی ترم بۆ بێنێ ئەوە پارە دەدەم بە هەردووکیان. پرسیار باشە ئەو کەسە ئەو ژنانە لەکوێ دەدۆزێتەوە؟ دیارە هەموو کەسێ پەیوەندی خۆی هەیە لەگەڵ کۆمەڵێک کەس و کەسەکانیش باشە ناسێ. ڕەنگە هەندێ لەوانە خۆیان ئامادەی ئەو کارن ئەمیش پێیان ئەڵێت و خۆشیان حەزەکەن و پارەش وەردەگرن و ڕازیە بن. پرسیار باشە هیچ جارێک بووە بەو ژنەی کە دەیناسی پێی بڵێ بۆ ئافرەتێ خۆ بیناسی بە ژنەکە و ئافرەتە نەناسێ؟ بەڵێ زۆر کات بووە من ژنێکم بینیوە زۆرم حەز لێ بووە پێم وتوە حەزم لەو کەسەیە ئەتوانی بۆم بێنی؟ ئەویش وتێتی پێڵێ مەگەر ڕازی بوو بەسەر چاو ئەگەر ڕازی بوو خۆی دێ ئەگەر ناهەڵ دەدا لە ڕێگەیەکی ترەوە. هەنێجا ڕووی داوە ژنەکە دێنێ بەڵام ژنەکە نازانێ بۆ سێکسکردنە
دوایی کە دێ بۆ ماڵەوە یانە و شوێنە خۆم لەگەڵ ژنەکە قساکەم و ڕازیەکەم کە لەگەڵم سێکس بکە هەرەوە نەحسابە یەک جار کردی ئیتر ناچارە بێ کە تەلەفۆنم بۆ کرد هەموو کات بێتەوە. پرسیار ئەگەر نەهاتەوە پێڵم لای خەڵک باس دەکەم ناوت دەخەمە ناو ناوانەوە. پرسیار باشە تۆ خۆ ژنە نییە؟ جا باشە ئەوەی کە دەیکەن کامیان ژنی نییە؟ بەڕای من پیاو هەتا ژنی نەبێ کەمتر فکر لەو مەسەلەی ئەکاتەوە بەس کە ژنی هێنا زیاتر حەزەکا وەک خواردنێک هەموو جارێبی خۆی لێ بێزارە بیت و سێکس زۆر موشکیلەیە. شتێک هەیە دەڵێن هەموو ژنی دنیاهی پیاوێ بێ دانەیە مابێ حەزەکا لەگەڵ ئەو دانەیە سێکس بکات. پیاو زۆر چڵێسە بۆ سێکس. کاکە ژنی وا هەیە زۆر بەتامە قەت تێری لێ ناخوات. ژنی وا هەیە سێکسکردن لەگەڵ یا زۆر خۆشە ئەوەنی تر پیاو هارەکە. من باوەڕم وایە ژنیش خۆیان حەزیان زۆر لە سێکسە چونکە جاری وا هەیە جلی وا لەبەرەکەن پیاو شێ دەکەن یعنی خۆیان نازانن ئەوە باش نییە پیاو شێ دەکا ناچار پیاو شتێ بڵێ ئەگەر خۆیان حەز ناکەن بۆ ئەو جلانە لەبەرەکەن یان هەنێ تەسەڕوفا دەکەن خۆیان نەزانن ئەوە جوان نییە ئەی بۆیکەن. پرسیار ئەگەر ژنەکە زانی ئەگەر ژنەکەم زانی یان زۆر تووڕابێت توی کاتە شەڕ ئەڕوا بۆ ماڵی باوکی یا جیابێتەوە. پرسیار ئەو ژنانەی کە لەگەڵ یان خەڵکی تەمەنیان جیاواز بوو بەڵێ هەموو تەمەنێکیان تیا بوو لە مناڵەوە تا 50 ساڵی بەڵام هەتا مناڵ بێت چێژی زیاترە بۆ من. پرسیار بۆچی گەنج لەگەڵ ژنی بە تەمەن حەزەکات و پیر حەزی لە گەنجە؟ من پێم وابێ لەبەر هەنێ ئەسبابە. یەک گەنجی وا هەیە قەت سێکسی نەکردووە تەجروبەی نییە باشترە لەگەڵ ژنێکی بە تەمەن بیکات تا فێرە بێ. دوو گەنج یەکەم جار زۆرە ترسێ هەمووکو گوناح و هەمووکو عەمەلیەتەکەش و هەموومانە و مەرحەلەیەمان بینیوە. سێیە لەوە ترسێ کچەکە مناڵی ببێ چونکە ئەگەر هەردووکیان گەنج بن ڕەنگە خۆیان کۆنتڕۆڵ مەکەن بەڵام ژنەکە خاوەن تەجروبە بێ بە گەنجەکەڵێ وا بیکە یا ناهێڵێ بێتە مناڵ. بەڵام پیریش حەزی لە گەنجە چونکە پیاو هەتا پیر بێ زیاتر حەزی لە سێکسە بەڵام وەکو توانای سێکسکردنی کەم دەبێتەوە و بە ئاسانی ناگاتە چێژی تەواو. بەڵام گەنجەکان بەهێز و بەگوڕن لەم بوارەدا و بە ئاسانی دەیانگەێن ئەم ئاستا. پرسیار بۆ تۆش گرنگە ژنەکەش چێژ ببینێ لە کارە سێکسێکەدا؟ ئەگەر چێژ ببینێ باشترە ئەگەر نەشبوو زۆر موشکیلەم نییە. پرسیار لەگەڵ هەموو ژنێ و کاراکەی؟ ئەمە جیاوازە چونکە ئەگەر زۆر محتاج بێ ئەرێ وەڵڵا پیاو نێنێکا چونکە بەڕاستی ئەڵێم پیاو کە محتاجی سێکس بوو لەگەڵ ئاژەڵی کات و ئەگەر زۆر محتاج نەبێ ئەوە حەزەکە ژنێ بەدڵی خۆی بێ. پرسیار ئەگەر ژنەکە بەدڵێ نەبوو سێکە پیاو ئەگەر بۆ مەبەستی سێکس خۆی ئامادە کرد چوو بۆ موعید لەگەڵ یەخەوێ هەر چۆنە بێ ڕەنگە بۆ جارێکی تر لەگەڵی ناخەوێ. پرسیار حەزەکەن کۆندۆم بەکاربێنن؟ من خۆم نە چێژی سێکسەکە ئەفوژێ. پرسیار ئەگەر ژنەکەسکی بوو؟ نازانم ئەوە موشکیلەی من نییە چونکە ژن خۆی ئەزانێ ئەو ئیشا بێتە هۆی سک بوون خۆی شتەکان تەرتیبەکە. پرسیار بەڕای تۆ گوناح نییە تۆ ژنە هەیە یانە و پارێز سەربەکەی بۆ ئەو کارە؟ ناگوناح نییە چونکە پێداویستی ئینسانە چۆن پێویستی دەبێت بە زۆر شت ئەویش یەکێکە لە شتە هەرە گرنگەکان و شتێکی ڕۆحی ئینسانە ناتوانێت بە ئاسانی فەرامۆشی بکە. پرسیار زیاتر لەکوێ ئەم کاراکەی لە ماڵ یا لە شوێنێکی ترا؟ وەڵا لە ماڵان هەیە و لە دەشت و دەریش هەیە یا لە سیارەدا. پرسیار ئەی ناترسی بگرن؟ با هەنێک کات بیرەکەمەوە گەربم گرن حەیامە چێ بەڵام هەنێک کات دەڵێم هەرچی مەسئولەیکە هەرچی کارمەند و عەشایەرێکە ئەی من بۆ نەیکەم ئەی بۆ ئەوانە ناگرن. یا لە هەنێ شوێن لەم شارە بە ئاشکرا خەڵکێ بە ئاشکرا لە شوێنە گشتیەکان وەستاون بۆ هەموو کەسێکی پێیاکەن ئەی ئەوانە بۆ ناگرن. من لە شوێنی خۆمەیکەم و بە زۆر لەگەڵ کەس نایکەم بۆ منەگرن. پرسیار تۆ ئیشت چییە؟ من دوکانم هەیە. پرسیار قەت ڕێکەوتۆ لە ڕێگەی ئیشەکەەوە ئافرەتە دەستکەوێ یاخود کارەکەت بەکارکەی بۆ ئەو مەبەستە؟ ڕەنگە خەڵک هەبێ شوێنی ئیش بەکار بکەن بۆ ئەو مەبەستە بەڵام باوەڕ کە من خۆموانین زۆر کات ئافرەتی بەڕێز دێن شتی خۆیانەکردن و پارە دەدەن و ئەگەر من بەڕاستی یارمەتیان دەم خاتریان بگرم هیچ قبوڵ ناکەن و بە ئەخلاقن. بەڵام ئافرەتی وا هەیە داوای شتێکە ئەو پارەیەی پێ نییە و شتەکەژە با دوایی دەستەکا بە مجامەلە بەخوا گرانە و نابێ و خاترمان نییە و تۆ بە هەرزان بیدە پێمان دوایی حەقە بۆکەینەوە ئێمە بینە مەعمیری تۆ هەموو کاتێ ئیتر دێم بۆ ئێرە و تۆ خزمی خۆمانی ئەمەوە لێ کا بکرێتەوە لەگەڵ ئەو ئافرەتە دوایی ئەتوانی بە ئاسانی مجامەلەی لەگەڵ بکەین و دوایی استیغلالی بکەین. حەزەکەم پێ بڵێم ئافرەت خۆی حەز نەکا ئیمکانات نییە بتوانێت لەگەڵی سێکس بکەیت. پرسیار تۆ ڕاتچیە بۆ ئەم دیاردەیە؟ لە زیاد بوونایە یا لەکەم بوونە؟ وەڵڵاهی نازانم جاران خەڵکی لەبەر برسێتی ئەیکرد بە بۆنەی شەڕی ناوخۆ و نەبوونی نان و کەمی مەعاش و خەڵک نەیەتوانی بژی خەڵکی وا هەبوو هیچی نەبوو بیخوا تەنانەت ماڵی وا هەبوو نێک ژەمنان خواردنیانە خواریا خود دایکی وا هەبوو مناڵەکانی برسی بوون تەحملی ناکرد بە ناچاری پەنایە بەردەبەرم کارە
گوناح بوون بەڵام ئێستاکە نازانم بۆنان نییە بۆ فەنتازیایە بۆ نمونە مۆبایل سیارە پارچەیە عەرزا ماڵی جوان ئیتر تموحاتی ئینسان کۆتایی پێنایە پرسیار لە کاتی سێکسدا لە شتێکی ژن بێزاری نازانم مەگەر ژنێ زۆر پیس بێ یا بۆنی بێ ئەویش دوایی کە تەواو ئەبم لە عەمەلیەتە سێکسێکە هەستی پێیەکەم گوێگری ئازیز لە میانەی چاوپێکەوتن لەگەڵ موشتەری یەکەمدا چەند تێبینیەک هاتووە لێرەدا بە پێی ژمارە بۆتی دەخوێنینەوە تێبینی ژمارەیەک واتە لە ناو ڕێگە زینێردا زۆر هاوکاری یەکتر دەکەن بۆ ناسینەوە و دۆزینەوەی ئەو کەناڵانەی کە دەیانەوێت دەستیان بگاتە لەش فرۆشەکان هەروەها ئەو خاڵش ڕاستە کە دەڵێن لەش فرۆش خۆی دیارە بە پێی بنەما تیۆریەکانیش تێدەگەین کە هەموو جۆرەکانی لەشفرۆشی دەکرێت بەکاربێ لەلایەن پیاوانەوە بەنمونە لەشفرۆشی سەرشەقام و لە ڕێگەی دەڵاڵیەوە و تا دوایی بەپێی ئەم زانیاریانە گەر پیاوێ لە یەکێ لە لەشفرۆشەکان بێتاقەت ئەبێ هەوڵ دەدا یەکێکی تری بۆ پەیدا بکە کەواتە دوو سەرچاوەی سەرەکی هەیە بۆ پەیاکردنی لەشفرۆش لەلایەک لە ڕێگەی هاوشێوەکانی خۆی لە کڕیان لە لای دووەمەوە لە ڕێگەی فرۆشیارەکان خۆیانەوە بەم پێش بازاڕی سێکس بازارێکی دیاریکراوە بۆ خواست و خستنەڕوو واتە نرخی ئەم بازارە لە گۆڕانایە و تا بەرز بێتەوە ئاماژەیە بۆ کەمبوونەوەی لەشفرۆشی تێبینی ژمارە دوو کاتێک کاروباری دائیرەکان لە پێناو سێکسدا جێبەجێکرێ ئەواجگە لە گەندەڵی کارگێری کە دواتر دەبێتە هۆکار بۆ نایەکسانی نێوان ئەو خەڵکانی ڕوو دەکەنە فەرمانگاکان یەکێکیشە لەو هۆکارانەی کە دەبێتە مای استیغلالکردن و چەوسانەوەی ڕەگەزیمەیینە تێبینی ژمارە سێ کاتێڵێ ئەو نەحسابەیە جار کردی تر ناچارە بێ ئەمە ئاماژەیە کە پیاوان بۆەوە ناوەستن کە باری ناچاری ئافرەت دەقۆزنەوە و بۆ هۆکارە و ناچاریانەکەن بە سێکس فرۆشتن بەڵکو ئەبنە هەڕەشەیەکی بەردەوام لەسەر و ژنانەش لە ترسی ئەوەی نەبادا سێکسی بە پارە بەکاربێنن بۆ ناوزڕاندنیان چونکە وەک باسمان کرد لە چیرۆکی سەرۆکبانەکانە هەندێکیان بە دزی کە سوکاریانەوە هەڵەسن بەم کارە لەلایەکی تر ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە پیاوان هەموو ڕێگایەکە گرنەبەر بۆ یەکەم جار ناچاریان بکەن بەڵامی تر دواتر هەموو سوکایەتێکیان پێیەکەن پیاوان ئالەم یەکەم جارە هەموو قسەیەکی خۆش و هەموو دڵنەوایەکی ژنەکانەکەن و هەموو تەنازولێگەکەن بەڵام دواتر کە تێربوونەی گۆڕن و بگرە ئافرەتەکانیش ناچارەکەن تێبینی ژمارە چوار پیاو بەر لە ژنهێنان نازانێت چێژی سێکس لەکوێدایە بە شێوەیەکی کردداری بەڵکو تەنیا ئارەزوێکی غەریزیە و بە چەندین بیان و سەرکوت کراوەوە تا تاقیکردنەوە ناکالەم بواری ژیانە ئەمە ژێکێکی ترە لە هۆکارەکان کە ناهێڵێ پیاو تێبگا لە سێکس بەبێ هاوسەرگیری لە ڕاستیدا بۆ ژنیش بە هەمان شێوەیە بەڵام بۆ پیاو سێکس دەبێتە گەورەترین چڵێسی چونکە ئەوێ هەموو جۆرە ئافرەتێ تاقیب کاتەوە ئەمەش بە تەواوەتی لەوتەکانی ئەم کڕیارەتە دیارە بێگومان ئەڵێ هەموو ژنێ سێکسێکی جیاوازی هەیە ئەوەش بە دوو دەلالەت یەکەمیان ئەڵێ هەندێکیان چێژیان زۆرە لە ڕووی سێکسەوە دووەمیان ئەڵێ هەموو ژنی دنیای پیاوە بێت دانەیە مابێ حەزەکە لەگەڵ ئەو دانێش سێکس بکە تێبینی ژمارە پێنج بێگومان کاتێ ئەڵێ جلوبەرگ دەلالەتە بۆ ئەوەی خۆیان حەزەکەن ئەوە ئێمە ژەڵێین کەواتە ئەو شیکردنەوانەی پێشوو لەسەر بەکاڵاکردنی جلوبەرگ و سێکس و گەرمکردنی بازاری لەشفرۆشی و بازاری کۆمپانیاکانی مێکیاج مەسەلەیەکی زیندوو لە سایکۆلۆژیای کڕیارێکدا بۆمان دەردەکەوێت تێبینی ژمارە شەش کەواتە هیچ بەلایەگرنگ نییە گەژنەکەی ڕاتە ماڵی باوکی یان جیابێتەوە چونکە لە بنەڕەتدا ئەو هیچ گرنگیەکی نییە بۆ ژنەکەی و گرنگ ئەوەیە کە ئەوە توانێت بیانژێنێ و هیچی تر تێبینی ژمارە حەوت لە دوو پرسیاری پێشەوە دەرەکەوێت کە هێشتا غەریزەی سێکسی لە لای مرۆڤ بە تەواوی ماڵی نەکراوە چونکە ناتوانرێت حسابی بە هامرۆیەکانی تیا بکرێت ئەمە ژێکێکی ترە لەو هۆکارانەی کە بە ئاسانی ناتوانرێت چارەسەری لەشفرۆشی تیا بکرێت و بە شێوەیە لە شێوەکان قەڵاچۆ بکرێت تێبینیەکەی نون بە هەموو قەناعەتەوەڵێ گەر ژنەکە چێژش نەبینێ ئەوە گرنگ نییە هەروەها ئەگەر پیاو محتاجی سێکس بوو لەگەڵ ئاژەڵێکە هەروەها ئەوەشمان بۆ ڕوو نەبێتەوە ئەوانەی دەبنە کڕیار بە شێوەیەک لە شێوەکان ئالوودە دەبن بە سێکسەوە تێبینی ژمارە هەشت لەم بەشەدا دەردەکەوێت کە پێڕەوکردنی ئەم کارە لەلایەن مەسئولەکانەوە ڕەنگەداتەوە لەلای هەموو خەڵک چونکە ئەگەرچی نونە ترسێ لە حەیاچوون ئەمەش واتای ئەوەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خودی کارەکە قبوڵ نییە بەڵام چونکە مەسئولێکە
کەواتە ئەمیش بۆ خۆی بەڕەوا ئەبینێ لەلایەکی ترەوە دەردەکەوێت کە ئەم جۆرە لە خەڵک ئیرادەی ئازادانەی خۆیان نییە بۆ ئەوەی بڵێ ڕاستە مەسئولینەی کەن بەڵام منم کارە ناکەم چونکە پێشێلکاری تیا بۆ مافی یەکێکی تر تێبینی ژمارەنەوە کاتێن و نەڵێ ئافرەت خۆی حەزنەکە ئیمکانات نییە بتوانێت لەگەڵی سێکس بکەی ئەموو تێ لە هەندێک ڕۆ ڕاستە بەڵام لە ڕۆیەکی ترەوە بە پێی توێژینەوەکەمان ڕاست نییە دەبینین لە لای فرۆشیارەکان هەمویان بە جۆرێ لە جۆرەکان ناچار کراون و ئەم کاریان پێکرێ واتە یا سەرۆکباندەکان هەڵیانە خەڵەتێنن یان بارودۆخی کۆمەڵایەتی ناچاریانەکە بەڵام هەندێکی شەیەکە خۆی ئەم ڕێگایە بگرێتە بەر بۆ دابینکردنی پێداویستیەکان لێرەدا پێداویستیەکان دوو جۆرن بژێوی و پێداویستی کەمالی ڕاستە ڕێگەزی مێش خۆی ئارەزوی سێکسی تیادایە وەک هەر مرۆڤێکی مێ بەڵام کۆمەڵە یاسا و دابوونەریتێکی ڕەوشتی هەیە کە پەیوەندی ژن و پیا و ڕێگەخا کاتێکی ژەو سنوورە ڕەوشتێشکا جارێکی تر ناتوانرێت دابنرێتەوە بۆیە گەر ژنەیەکەم جارم کاری کرد زۆر قورسە بەڵام دواتر ئەویش ئالوودە دەبێت کۆتایی چاوپێکەوتنی موشتەری یەکەم مشتری دووەم لاپەڕە 359 ناو عین ڕا پ تەمەن 46 ساڵ پیشە شۆفێر خوێنەواری خوێندەوار پرسیار کارت چییە؟ شوفێرم و خەڵکی کوردستانی ئێرانم پرسیار دیاردەی لەشفرۆشی لە ئێرانە هەیە ئەرەوەڵڵا کاکە زۆر زۆرە ڕاستە لای ئێمە جمهوری ئیسلامین بەڵام باوەڕ کە زۆربەی ماڵان بۆتە شوێنی لەشفرۆشی پرسیار باشە تۆ خۆ چۆنەوە ژنانە دەست دەکەوێ من جارێکیان لە سنەژنێکی دراوسێمان هەبوو زۆر جوان بوو ماڵێکی دەستکورد بوون پیاوەکەی هەم پیر بوو هەم کاری نەبوو منیش کارێکم بۆ دۆزیەوە پاسەوانی بوو بە شەو لە ڕێگەی ئەو کارەوە یەک دوو جار ڕۆشتم بۆ ماڵیان ئیتر لەگەڵ ژنەکە ڕێکەوتم ئیتر هەر کات پیاوەکەی لە ماڵ نەبووایە دەچووم بۆ لای لەگەڵی دەخەوتم پوڵم پێدەدا ژنەکە پێی ناخۆش نەبوو چونکە هەنێک کات خۆی دەیوت کەی دەی بۆلام ویان جارێکیان ڕۆشتم بۆ تاران مسافرم هەبوو ئێوارە لای دۆستێکم مامەوە ئێوارە پێیوتم کاگ عین حەزەکەی ئەم شەو خۆش ڕابێری منیش وتم بۆنا ئیتر شەو زەنگی بۆ کەسێکدا وتی با بڕۆین ڕۆشتین بۆ ماڵێ تەنیا ژنێکی پیر و دوو کچی لێبوو ئیتر دوای تۆزێ خواردمانەوە و هەرێکەمان لەگەڵ کچێکا ڕۆشتینە ئوتاقێکەوە بە کەیفی خۆمان ڕامان بوار دوایی کە هاتینە دەرویستمان بڕۆین ژنە پیرەکە وتی ئەگەر حەزەکەن کشتان بۆ ئەهێنم خۆتان بیکەنە ژن بەڵام ئەمەیان پولەکەی گرانە وتی بە دوو گەڵایە پرسیار ئایا لەلای ئێوەش لەبەر برسێتیە کە ئەو کارە ئەکەن نازانم بڵێم لەبەر چییە وایە هەندێکی لەبەر برسێتیە زۆریش هەیە بۆ نان نییە چونکە ئەو دۆستەم لە تاران مخازا کەمالیاتی هەیە هەنێکا دەچم بۆ لای دەستە چاندێن جلوبەرگیان لەبەر پولیان نەئەدا وتم بۆ پول نادان ئەی ژووتی زۆریان ئەناسم یان دوایی پول دێنن یان دوایی لە جیاتی پول لەگەڵیان دەخەوم و وتی هەندێک کات ڕەفیقەکانیشیان دێنن لەگەڵ خۆیان بۆ ئەوەی ئەوانیش فێر بن یاخود بۆ ئەوەی چاویان شۆڕ بێ ئەوانیش لای کەس قسە نەکەن پرسیار باشە تۆ ژنە هەیە بۆ واکەی کاکە سێکس شتێ نییە تۆ بڵێ ژنێکم هەیە تر بەسا سێکس شتێکی غەریزەیە هەموو دەقەیە سەر هەڵدەدا ئەتوانی خۆت بەتاڵ بکەی سێکس ماشێن نییە بڵێ دانەیەکم هەیە دوانم ناوێ ئەمە کارێکە چەند دەقەیەکی دەوێت و تەواو کاکە گیان خۆشە شتێکە بۆ ئینسان زەرورە و هەنێ لە پیاوان ژنەکانیان پیرە یاخود ژنەکانی خۆیان بەدڵنیە یان هەندێکیان بە گەنجی ژنیان هێناوە لە ژنەکانی خۆیان بێزارن حەزەکەنێکێکی تر تاقی بکەنەوە نابێتە ماڵ بەسەریانەوە مەسەلەکە بە پولەکرێ و پولیش هەر پەیدا دەبێت دوایی پیاو تا پیر بێ زیاتر حەز لە سێکسەکە ئەمە شتێکی زۆر سەیرە لە پیاودا و زیاتر حەزی لە کچی گەنجە ئەزانی چی سێکس وەکو تەمەن وایە ئینسان هەتا تەمەنی درێژ بێوە ئەزانێ نەژیاوە سێکسیش وایە پیاو لەگەڵ هەموو ژن بیکاوە ئەزانەیەک یەکماوە لەگەڵی نەیکردبێ من بۆ خۆم 100 ژنم هەبێ ئەگەر کشێکی ترم دەستکەوێ سێکسی لەگەڵەکەم بۆنا پرسیار باشە لەسەر سێکس وەکو حەز دەرچین ئەی وەکو ئینسان وەکو کەلتور یاخود بڵێن گوناح نییە بەرەوەڵا وەکو کەلتور بۆ عرف و عاداتی ئێمە زۆر ناخۆشە زۆر عیبە
وەکو دینەکەمان زۆر گوناحە بەڵام وەکو وتم بەڕاستی پیاو لەو کاتەدا خواشی لە فکر نامێنێ. پرسیار ئەگەر بگرن لە ئێران سزاکەی چییە؟ جەڵدەم لێ دەدەن، شەلاقم لێ دەدەن، بەڵام حکوومەت لە لای ئێمە پیاو بەس ئیشی سیاسی نەکا هەرچی تر دەکا بابیکە. مخدرا دەخوا لەگەڵ ژنە خەوێ، بەڵام ئەوەی لای ئێمە مەشاکلی عەشایری لێکەوێتەوە. بەڵام ئەمە لە تاران و شیمالی تاران دیاردەکە زۆرترە چونکە لەوێ قەرەباڵغە و کەس ناناسێ. شیعە بۆ خۆشیان زەواجی سیغایان هەیە و ئەمەش بۆ خۆی لەشفرۆشێکی شەرعیە. لەبەر ئەم هۆیانە لەوێ ژنان کەمتر دەکوژرێن و مەشاکلی عەشایری کەمتر لێ دەکەوێتەوە. پرسیار ئایا لە ئێران وەک تۆ بزانی ژنان هەر خۆیان وەکو گروپ ئیش ئەکەن لەو بوارەدا؟ بەڵێ کاکەگیان، ئەوە لە هەموو شوێن وایە. لە ئێران بە تایبەت لە شارە گەورەکان پیا و ژن هەیە بەس خەریکی ئەو ئیشن، بە کورتی لەسەرەواژین، ئافرەتی زۆرە ناسن، بەکاریان دەکەن بۆ سێکس. بۆ نمونە گەر من بچم بۆ تاران زەنگەکەم بۆ یەکێ لەوانە، ئەوانیش بە کەیفی دڵی من ئافرەتێکم بۆ ئەهێنن لەگەڵی دەخەوم و پوڵەکەی دەدەمێ. ئیتر من نازانم چەندی دەدەن بەو کچە خۆی و لە تاران کە من شارەزام ماڵی وای زۆر لێیە کە بۆتە شوێنی ڕابواردن، ئەنواع کشی لێیە. پرسیار تۆ ئەو ژنانە یاخود ئەو ماڵانە چۆنە ناسی؟ وەکو پێم وتی من لە ڕێگەی ئەو دۆستەمەوە شارەزا بووم، ئەگەر یەکێکی ژێکجار بیکە یاخۆ بڕوا ئیتر فێرە بێ یان ژمارەی تەلەفۆن وەرەگرێت و ئەو کچەی کە لەگەڵی دەخەوێ پێڵە جارێکی تر بۆ خۆم تەلەفۆن بکەرەوە لە شوێنێک یەکتر دەبینین. پرسیار باشە تۆ ژنە هەیە ئەگەر ژنەکەی خۆوا بکە ڕازێبی؟ نەوەڵڵا حەدی چیەوەکە ئەیکوژم. پرسیار بەس بۆ تۆ حەقی هەیە بەڵام ژنەکە بیکا دەیکوژی بۆ؟ بەس وایە تۆ خۆت لەم کۆمەلگایە دەژی، ئێمە عورف و عاداتمان وایە پیاو حەقی هەیە هەموو شت بکە بەس ژنان نە. هەزاران ساڵەوایە ئێستا ئەمەش بە من ناگۆڕێ. گوێگری ئازیز، لە میانەی چاوپێکەوتن لەگەڵ موشتەری دووهەمدا چەند تێبینیەک هاتووە هەوڵ دەدەین بە پێی ژمارە ئەوانیش بۆ تۆی ئازیز خوێنینەوە. تێبینی ژمارەیەک لێرەوە بە تەواوی دەرەکەوێت کە لە لای نێرینە بە تایبەت ئەگەر ئاستی توانە سێکسیەکانی بەهێز بن ئەوە بە ئاستەنگ خۆی پێ کۆنتڕۆڵەکرێ لە چوارچێوەی بەهاکانی ڕەوشتی کۆمەڵەکەیدا. بە تایبەت کە دێتە سەر مەسەلەی پارە بە ئاسانی عینەن باسەوە کاڵا دەبینێتەوە و دەڵێ لەبەرەوەی پارە پەیدا دەکرێت ئەوە سێکسیش پەیدا دەبێت. هەروەها بە هیچ کلۆجێبیل لەوە ناکاتەوە کە پارەدان لە بری سێکس تاوانە. ڕاستەوخۆ ئەڵێ ئێپیا و حەزەکات و غەریزەیە واتە وەک خواردن مامەڵە لەگەڵ سێکس دەکات و بیل لەوە ناکاتەوە سێکس لەگەڵ مرۆڤێکی تر دەکرێت و بۆ ئەویش پێویستە. ئەمەیە کۆمەلگای پیا و سالاری وەک لۆجیکی خۆی بەکاری دەهێنێ. هەرگیز بیر لە پاشهاتاکانی ناکاتەوە لەسەر ڕەگەزی بەرامبەر. تێبینی ژمارە دوو ئالێرەدا چیتر هەیە زیاتر لە وتەکانی عین بتوانێت گزارش لە ناخی پیا و سالاری و پیاوی سالارمەزە بکە لەم کۆمەلگایەدا. بەڵێ زۆر ڕاستە ئەوەی لەم کۆمەلگایەدا باوە و خۆیان واتەنی مەعمولیە ئەوەیە کە پیاو مافی هەموو شت بکات و بە تەواوەتی ئارەزوەکانی خۆی ئازاد و شاد بێت مافێتی. ژنیش هیچ مافێکی نییە. کۆتایی چاوپێکەوتن لەگەڵ موشتەری دووەم. موشتەری سێم لاپەڕا 363 ناو خەڕەنوون تەمەن 29 ساڵ پیشە شۆفێر خوێندەواری دەرچووی پیشەسازی. پرسیار ئیشت چییە؟ من سایق تەکسیم. پرسیار تۆ دەڵێی هەندێک کات من ممارەسەی سێکس دەکەم، ئەتوانی پێم بڵێی چۆن ئەم ڕێگایە دەست پێ کردووە؟ بەڕاستی سێکس وەکو هەموو شتێکی تر بۆ یەکەمین جار ئەترسی بیکەی و ئینسان لە مۆزوعی سێکسدا تا گەنج بێ باشترە، بەڵام کە ژنی هێنا خراپترە بێ. یەکەمین جار من لە ڕێگەی برادەرێکەوە بوو کە ڕۆشتین بۆ ماڵێ، لەوێ دیار بوو شوێنی ئەو شتانە بوو. ئیتر لە دوایە و جارە تر مەحاوەلەمە کرد خۆم بە تەنیا بچم چونکە بەڕاستی شەرمم دەکرد یاخۆ پێم عەیب بوو کەس پێم بزانێ.
و خۆم بە دوایدا دەگەڕام. هەنێ کاتیش بوو ئەو ژنە لەشفرۆش نەبووە، بەڵکو منی خۆشویستووە، یا دراوسێمان بووە، یا لە ڕێگای سوتفۆ ناسیومە، لەگەڵی خەوتوم بەرامبەر بەمە هەندێک پارەم داوەتێ. پرسیار زیاتر لەکوێ سێکسەکەن، لە ماڵان یا لە شوێنی تر؟ لە ماڵان، لە دەرەوە، لە ناو سارە، کورە لە دایرەکانیش. پرسیار ئەی بۆ ژن ناهێنی؟ ژنهێنان مەشاکلی زۆرە، ماڵی ئەوێ، پارەی ئەوێ، مەسئولیاتی زۆرە. پرسیار پەشیمان نیت لە دوای ئەو کارە؟ هەندێک کات کە تەواوە بم لە سێکس پەشیمانم، بەڵام لە دوای 1 سەعاتی تر حەزم لێیەتی. پرسیار لەگەڵ هەموو ژنێ دەیکەی؟ من لە سەرەتادا لەگەڵ هەموو ژنێ دەمکرد، چونکە تەجروبەم نەبوو، بەس قژی بەسەرەوە بووایە بۆ من بەس بوو، بەڵام کە پیاو تەجروبە پەیدا ئەکا ئەگۆڕێت. پرسیار کەس هەبوو لەو ژنانەی کە لەگەڵی خەوتووی بەدڵە بوو بێ؟ بەڵێ، هەندێک کات لەگەڵ ژنی وا خەوتوم ئەگەر خۆم سێکسم نەکردایە قەت باوەڕم نەدەکرد ئەو شتانە بکە، و بەخۆشی متووە ئەگەر ژنم بوویتایە وەکو خوا ئەمپەرستی، حەزیشم کردۆ ژنم بووایە. پرسیار خۆت حەز ئەکەی ئەویش چێژی تەواو وەربگرێ لە سێکسەکە؟ سەرەتا هەر خۆم دەگەشمە ترۆپکی چێژ، نەم ئەزانی و بەلاشمەوە گرنگ نەبوو ئەو چی. ئێستاکەش هەندێک کات ژنەکە خۆی دەڵێ بەس تۆ تەواو با حەقی منە نەبێ. پرسیار ئایا قەت وا بووە بە زۆر سێکست کردبێ لەگەڵ ژنێکدا؟ باوەڕ بکەنە، ئەوانەی کە من لەگەڵیان خەوتوم بە حەزی خۆیان بووە، بە کەیفی خۆیان هاتوونەتە ماڵەوە، چونکە من ژنێکی تر کچی بۆ نەهێناوم تا بیهێنەتە ماڵەوە و دوایی ئەو کچە منی بەدڵ نەبێ و من بە زۆر لەگەڵی سێکس بکەم. ڕەنگە لە لای کەسانی تر ئەمە بوو بێ. پرسیار ئەگەر ژنێکسکی بوو لە تۆ، ئەوەی مێردی هەبێ بە مێردەکەی ئەڵێ هی تۆیە، ئەوەی مێردی نەبێ دەری دەکا، یان لە ناوسکیدا لای کەسێکی شارەزا بە پارە دەیکوژێ. بەس ئەوانەی واکەن پێش هەموو شت خۆیان نەزانن چیەکەن. پرسیار کۆندۆم بەکاردەهێنن؟ نەوەڵڵا نییە، یان هەش بێ لە ڕووم نایە بچم بیکڕم. پرسیار لە شتێکی ژن لە کاتی سێکس بێزاری؟ هەنێ ژنوا زانێ ئیشی پێەکەی، پاڵەکەوێ هیچ ناڵێت، فزە لە خۆی ئەبڕێ. پرسیار ئایا بەڕای تۆ هۆی ئەم دیاردەیە چییە؟ بەڕاستی هۆکاری زۆرە، گەورەترین هۆکاریشی گەورەبوونمانە کە ئێمە لە کۆمەلگایە گەورابین، کەلتور و عرف و عادات کوشتێتی، چونکە هەرچی دەکەین عیبە. ئێمە زۆر بە سەقەتی گەورابین، هەموو شتێک قەدەغەیە و کەپتە و لە مناڵیە کەس باسی سێکسمان بۆ ناکا لە قوتابخانە، هیچ فێر نابین کە گەورابین، قەت ناتوانین تەعویزیە و ڕابردووە بدەینەوە. بۆیە پیاوی لای خۆمان بۆی بکرێ هەر سەعاتەی لەگەڵ ژنێکە ئەخەوێ و تێریش ناخوا. هەندێک کات خێزان خۆی واکە، باوکی ژنیە، یاخود برا یاخود دایک، ناچارە و کەسە ڕاکات و شیە بێتە خەڵکانی خراپە و توژە بێ. یاخود لە وڵاتی ئێمە چەندین جار بووە، ئێستاکەش هەیە کە کچی گەنج دەدەنە پیاوێکی پیر، بە ئەکیدی دوای چەند ساڵێک ئەو کچە پەیوەندیە بەستێ لەگەڵ کوڕێ، کوڕەکەش تەنیا بۆ دەستگەرمکردنەوەیەتی، خۆ ناچێ بیخوازێ. ئیترەوە ئافرەتە هێواش هێواش بەرەو خراپبوونە ڕوا، ئەگەر شانسیشی هەبێ نایکوژن. هۆکاری ئابووریش ڕۆڵی خۆی هەیە، جاران وەزع باش نەبوو، خەڵک لە پێناو ناوین پیاکردنا ئەیکرد، بەڵام خەڵکی واش هەیە مشکلەی پارەی نییە، بەڵکو حەزی لە گۆڕانکاریە، واتە حەزی لە تەنەوع و پارەیەکیشی دەست دەکەوێت. پرسیار باشە تۆ وەک پیاوێک چۆن ئافرەتە دەست دەکەوێت؟ من سایق تەکسیم، چەندین خەڵکی جیاواز سەر دەکەوێ و ئافرەتی جیاواز سەرەکەوێ. هەنێ ئافرەت خۆی دیارە بەبێ ئەوەی بیناسی دەست دەکاتە مجامەلەکردن، یاخود هەندێکیان سەر دەکەوێت پێی دەڵێم ئەچی بۆ کوێ، لە وەڵامدا دەڵێت بە کەیفی خۆت. ئیتر ئەمە دیارە چێوێت و ئێستا بەهۆی مۆبایلەوە دەستکەوتنی زۆر ئاسانە، وەکو جاران نییە بە نوکەیە دەتوانم خەڵکم دەستکەوێت. گوێگری ئازیز، لە میانەی چاوپێکەوتن لەگەڵ موشتەری سێیەمدا چەند تێبینیەک هاتووە، لێرەدا هەوڵ دەدەین بە پێی ژمارە ئەو تێبینیانەش بۆ تۆی ئازیز و بەڕێز بخوێنینەوە. تێبینی ژمارەیەک لێرەوە دەردەکەوێت کە تەنانەت لە پرۆسەی هاوسەرگیریشا پیا و سەیری ژنەکە وەک کاڵایەک بۆ تێرکردنی ئارەزوەکانی خۆی، خۆ ئەگەر توانی گرفتەکانی چارەسەر بکات ئەوە دەهێنێت
خۆی لەگەڵدا هیلا بکات و ئەو هەموو مەسرەف و هیلاکیە بچێژێ. بەڵام ئەگەر نا ئەوا بەم ڕێگایە گرفتە بایۆلۆجیەکانی تەواوەکات و ئیتر تەواو. تێبینی ژمارە 2 کاتێ پیاوێ لە ڕووی نایە بچێ کۆندۆم بکڕێ لەو ئاستە خوێنەواریە بێ ئەوە هەرگیز خەڵکانێکی تر کە ئاستیان نزمترا بەکاری ناهێنن. هەر بۆیە گەرێکی گەورە هەیە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیە سێکسی باوە و بڵاوەکان کە ئەمەش کاریگەرێکی خراپە خاتە سەر بڵاوبوونەوەی هەندێک نەخۆشی وەک ئەیدز کە ئەمانەش مەترسی گەورەی ئەمنی قەومی دروست دەکەن. تێبینی ژمارە 3 لەم گفتوگۆیە بۆمان بەدیار دەکەوێت کە ئەگەر بێت و هەردوو لە ئاخوازیاری ئەو کردەوەیە نەبن هەرگیز ئەو لەش فرۆشیە ڕوونادا. بەڵام لێرەدا و لەم توێژینەوەیەدا هەرگیز چارەسەرێکی دیاریکراومان پێ نابەخشرێتە ئەوانەی ئالوودە بوون بەم کارەوە. لەلایەکی ترەوە گەر بڕوانینە پاشە ڕۆژی ئەم کۆمەلگایە ئەوە سەیرەکەین کە تەکنەلۆژیایەکی وەک مۆبایل هاوکارێکی زیاترە بۆ بەرقەراربوونی چەوساننەوە لەسەر ڕەگەزی مێینە کە بە پێچەوانەوە بێ ئازادیەکی زیاتری پێ ببەخشێ. چونکە بەهۆی مۆبایلەوە کوڕێ بە ئاسانی ئەتوانێت کچێکی هەژار زیاتر هەڵخەڵەتێنێت و بەکاری بێنێ بۆ مەرامەکانی خۆی. کۆتایی چاوپێکەوتن لەگەڵ موشتەری سێیەمدا. موشتری چوارم لاپەڕا 367 ناو ئا میم ڕا تەمەن 26 ساڵ خوێنەواری زانکۆ. پرسیار تۆ بۆ بەم ڕێگایە ئارەزۆ سێکسەکانت تێرەکەی هۆکارەکەی چییە؟ منیش وەکو هەموو کەسێ حەزم لە جنسە لە ڕابواردنە. منیش بە دەرنیم لەو خەڵکە پێویستە هەموو کەس تاکێکی هەبێ یان ڕەفیقێکی هەبێ. پرسیار بەڵام ئەمە ڕەفیقایەتی نییە بەڵکو بە پارەیە واتە بۆ خۆ بەتاڵکردنەوەن وانە خۆی بەڕاستی دوو جۆرن هەندێک دەیکا بۆ خۆ بەتاڵکردنەوە جۆرەکەی تریش وەک ڕەفیقایەتی وایە چونکە زۆر کەس هەیە تەنیا لەگەڵ تاکەکەی خۆیان ئەیکا لەگەڵ یەک کەسی کە نایکا بەڵام ئەوەی وەکو ڕەفیقا پارە نادات بەس خۆ بەتاڵکردنەوەکە دەیکڕین پارەی پێدەدەین. پرسیار تۆ چۆن دەستت دەکەوێت؟ بەڕاستی زۆرە ئەوانە شوێنیان هەیە ماڵیان هەیە یاخود لەسەر جادەن بە تایبەت لە خواروی عێراق بە ئاشکرا ماڵیان هەیە دەڵاڵن هەر ئافرەتێکمان بوێ بۆمان دەهێنن. پرسیار بۆچی گەنج لەگەڵ ژنی بە تەمەن سێکس دەکات و پیریش لەگەڵ گەنج؟ بۆ گەنجێ تەجروبەی نییە پیرەکانیش حەزیان لە کچی مناڵە چونکە جەستەیان جیاوازە. پرسیار ئەگەر حەزت لە سێکسە بۆ ژن ناهێنی؟ والله نازانم پارەم نییە خانوم نییە ئەبێ بگەڕی تاکچێکی باش بدۆزیتەوە. پرسیار زیاتر لەکوێ ئەیکەی لە ماڵەوە یان لە دەرەوە؟ لە ماڵی خۆمان هەر نابێجاری وا هەیە لە ناو سیارەدا هەندێک کاتیش ئەگەر ماڵی برادەرێک هەبێت. پرسیار لەکەیەوە دەستت پێ کردووە؟ من بەڕاستی دەمێکە ئیتر 2-3 ساڵێکە بێ. پرسیار لەگەڵ هەموو کەس سێکس دەکەی؟ من نە چونکە ئەترسم ژنی وا هەیە مێردی هەیە تووشی مشکیلە بێ یان هی وا هەیە لەگەڵ هەموو کەسێکە ڕەنگە تووشی نەخۆشی ئەبیت. پرسیار هیچ ژنێ هەبۆ لەگەڵی بخەوی زۆر حەزت لێ کردبێ یان حەزت کردبێ ژنی تۆ بێ؟ بەڵێ ژنی وا جوانە بینی و کاراکە هەر حەزەکەی ژنێ بێ بەڵامی تراڵی چی؟ پرسیار بە چەند بۆ دەهێنن یاخود یەک جار بە چەندە؟ ئەگەر خۆت بچی بۆ ئەو ماڵانە بە 20,000 دینارە. پرسیار جیاوازەکە گەنج بێت یان پیر بێت؟ ماڵێک کابرا بۆ ئەوەی داناوە دایان 12 ئافرەتی لێیە دەچیتە ژوورەوە بە کەیفی خۆمان دانەیەک هەڵەبژێرین لە دوای تەوابوونی سێکسەکە پارەکە دەدەینە دەڵاڵەکە. پرسیار بۆ تۆ هیچ متعەیەکی تیادا هەیە کە ئاوا بە پارە بێ؟ نا باوەڕ بکە هیچ خۆشێکی تیانە دوایی پەشیمانە بمەوە. پرسیار زۆر کەس بەو ڕێگایە ئارەزوی خۆی تێرەکە کام توێژ زیاترە؟ ئەرەوەڵڵا مەجال هەبێت لەبەر عیب و عار نەبێ لە سڵانەوە ئەیکا چونکە ئەوە شتێکە هەموو کەس کەم تا زۆر حەزی لێتی بە نیسبەت توێژەکانەوە زەحمەتە بڵێم کامیان زیاترێکە چونکە سێکس شتێکە غەریزیە
لە هەموو کەسێکە هەیە بە جیاوازی نێوان دەوڵەمەند و فەقیر. فەقیرەکانە چن بۆ ئەو ماڵانە و ڕەنگە تووشی مشکلە ببن، بەڵام دەوڵەمەند بۆیان هێنن بۆ ماڵەوە، شەو لای خۆیان نەمێنێتەوە. دەوڵەمەندەکان ناچنە شوێنە عامەکان. پرسیار: کۆندۆم بەکاردەهێنیت؟ من خۆم هەر کاتێ پێم بێ یا ژنەکە هەیبێ بەڵێ. پرسیار: کەس ترسی ئەوەی نییە تووشی نەخۆشی ببێ؟ بەڕاستی نە، وە کەس ئاگادار نییە و هیچ پاراستنێک نییە و ئەوانەی کە لە ژەفرۆشن و ئەوانەی کە دەیکڕن هیچ زەمانێکی تەندروستیان نییە. پرسیار: تۆ ناترسی ڕۆژێ لە ڕۆژان تووشی مشکلە ببی؟ بۆ نمونە باوکێ پێ و بزانێ؟ بەڵێ توش بووم، بەس هەردەیکەم. پرسیار: ئێستا تۆ چەند جارێک ڕۆشتی بۆ ئەو شوێنانە و بە دڵنیاییەوە ژنێگە ناسیت و چەند جارێک لەگەڵی خەوتووی؟ قەت وا نەبووە کە لەو ژنە بێزار بیت و داوا بکەی کەسێکی ترت بۆ بهێنێ؟ بەڵێ هەندێک کات دەگەر بێزار ببم کەسێکی ترم بۆ پەیدا دەکات، ئیتر ئەو کەسا خزمی خۆیەتی یان خوشکێتی یان پورێتی یان ڕەفیقێتی هەر کەسێکی تر بێ. پرسیار: لە چی بێزارە بی؟ هەندێژن زۆر ساردن یان هیچ بۆ ناکا. پرسیار: ئەگەر تووشی مشکلە بووی لەگەڵ پۆلیس چیەکەیت؟ بەسەراحەت پۆلیس نابێ حەقی هەبێ. ئەگەر من بە زۆر تەعەدا بکەمە سەر ئافرەتێک یان بە زۆر لەگەڵ ئافرەتێک بخەوم ئەمە جیاوازە، پۆلیس حەقی هەیە هەموو ئیجراعاتێ بکەن. بەڵام ئەگەر ئافرەتێ بە حوسن و ڕەزای خۆی بێت و بیکات خۆی ڕازی بێ پۆلیس حەقیان چییە؟ بەڵام بۆ قەدەغەیە کوڕ و کچێک بچنە هۆتێل داوای عەقدی زەواجەکەن، حکومەت حەقیشیە. من لەگەڵ ژنێکا لە هۆتێل چیەکەم؟ پرسیار: لای پیاوان لەشکڕین حەزە، ئەی بەڕای تۆ لای ئافرەتان چییە؟ لای ئافرەت دووشتە، یەکەمیان بۆ مادەیە واتە پارەیان هەر مادەیەکی تر بێ کە ئیشی ئەو ئەنجام دەدا، دووەمیان خووە، خویان پێوە گرتووە. من ئافرەت دەناسم بایی $10,000 بەس ئاڵتوونی پێوەیە، بەڵام هەرێکە ئەمانە شێوەی پەروەردەیان وای فێر کردوون، ئەمانە مناڵەکانی خۆشیان وا فێرەکەن. من خۆم لەگەڵ ژندا بووم بە بەرچاوی مناڵەکەیەوە سێکسم لەگەڵ کردووە. پێم وت ئەو منداڵە گوناحی چییە؟ وتی نا، با فێر بێ، نەوەک بەیانی ڕەتفعلی بۆم هەبێ، با هەر لە ئێستاوە فێر ببێت و ئاسایی وەری بگرێ. ئەمانە دەوڵەمەندیش بوون، هەموو شتێکیان هەبوو، ئەمانە کچەکانیان هەر لە 15-16 ساڵیەوە دەدەنەشوو بەس بۆ ئەوەی ببنەژن، ئیترم کارەیان پێ بکەن. پرسیار: بۆ پیاوێک جیاوازە ئەگەر کچ بێت یان ژن؟ بەڵێ زۆر جیاوازە، چونکە لەگەڵ کچ تۆزێ زەحمەتە، ناتوانین بە ئیسراحەت ڕابێرین یان پارەیەکی زۆرتریانەوێ. پرسیار: بۆ نمونە شەرەفی کچێک بە چەند دەفرۆشرێت یاخود بە چەند کچێک دەکەن بەژن؟ هیوا هەیە بە $200 یان $300 و هیواش هەیە زۆر گرانە بە $500. کۆتایی چاوپێکەوتن لەگەڵ موشتەری 4. بەشی سێیەم لاپەڕە 371 تیۆر و واقعی لەشفرۆشی لە کۆمەڵگای توێژینەوەکەدا. باسی یەکەم دەواازەی لێکدانەوە و سەلماندنی گریمانەکان، ڕەوتی لێکدانەوەکان و بیرروبۆچوونی توێژینەوەکەمان، درا و گریمانەکان. باسی دووەم گۆڕانی کەلتوری و مامەڵەکردن لەگەڵ کێشەی لەشفرۆشیدا، باری نمونەیی سروشتی کەلتوری سێکس لە کۆمەڵگای توێژینەوەکەدا، خاڵەکانی لاوازی بۆ بەرزکردنەوەی ئاستی لەشفرۆشی، باری نمونەیی و دروستی کۆمەڵایەتی لە ڕووی سێکچواڵیتیەوە. باسی سێیەم کورتەی توێژینەوەکە، دەرەنجام و پێشبینیەکان، ڕاستپاردە و پێشنیارەکان.
سێیام تیور و واقعی لەشفرۆشی لە کۆمەڵگای توێژینەوەکەدا. لەم بەشەی توێژینەوەکەماندا هەوڵ دەدەین زۆربەی ئەو کارەی ئەنجاممانداوە کۆی بکەینەوە و تێکڕای بەرهەمەکە و پاشهاتەکانی بخەینە بەردەم خوێنەر و زانستدۆستانێ کە دەیانەوێت درێژا بە توێژینەوە لەم بوارەدا بدەن یان دەخوازن بەشداری بکەن لە چارەسەرکردنی ئەم گرفتە کۆمەڵایەتیەدا. بە شێوەیەکی گشتی سەرەتا دەتوانین بڵێین کە ئێمە لە چوارچێوەی ئەم توێژینەوەیەدا نهێنی گەورەمان بۆ دەرکەوتووە و زۆر ئازار و تاڵیمان چەشت، ئەگەرچی هەندێک لەو تاڵیانە هەر لە سەرەتای توێژینەوەکەوە لەسەر بنەما تێوریەکانی هەستمان پێدەکرد. بەڵام ئەوەی لە چوارچێوەی توێژینەوەکەدا بۆمان دەرکە و زۆر زیاتر بوو. بەڕاستی نەمانەزانی کارکردن لە کێشەیەکی وەک لەشفرۆشیدا هێندەش ترسناک و پڕزامە. تاکە ئومێد کە بتوانێت دڵخۆشمان بکە ئەو هەوڵە زانستیە کە بەو پەڕی خاکەڕاییەوە خستومانەتە بەردەمی خوێنەر و ئاواتەخوازین کە ئەویش بتوانێت هاوکاری ئەم کۆمەڵە بکات لە کێشەیەکی ئاوادا، گەر تەنانەت بە خوێندنەوە و هوشیاری تاکە کەسیش بێت. ئێمە هەر لە سەرەتاوە ئەمانزانی کۆمەڵگای ئێمە بێبەرینیە لە نەخۆشیەکی گەورەی وەک لەشفرۆشی یان بازرگانی بەدەستەی مرۆڤەوە. هەرچۆن دڵنیای نەم نەخۆشیە لە کۆمەڵدا تا سەر ئێسقان چارەسەر ناکرێت و ڕەگ و ڕیشەی هەردەمێنێ، چونکە وابەستەی کۆمەڵە گرێوگۆڵێکی دەرونیە و ناتوانین بە تەواوی ڕزگارمان ببێت لەم دەرددا کوشندەیە. هەرچەنە ئەکرێت تەواو کەم بکرێتەوە و بە ئەندازەیەکی دیاریکراوی ڕێژەیی بتوانین بڵێین نەمان هێشتووە. هەر بۆیە لە ڕوانگەی ئەزموونی خۆمانەوە هەستاوین بە خستنەڕووی بواری نمونەیی و شیکردنەوە و ئاماژەمان بۆ نیشانەکانی داوە کە باوەڕمان وایە چەند نزیک بینەوە لەو نیشانانە ئەوەندە زیاتر نزیکە بینەوە لە کۆتایی پێهێنانی گرفتی لەشفرۆشی. باسی یەکەم دەواازەی لێکدانەوە و سەلماندنی گریمانەکان لاپەڕا 373. لەم باسەدا بە پلەی یەک جەخت لەسەر درا و گریمانەکانەکەینەوە و هەوڵ دەدەین لە ڕێگای لێکدانەوەی کورتەوە و بە دەلالەتی ئەنجامە بەراییەکانی توێژینەوەکەمان و چیرۆکە واقعیەکان ئەم بابەتەیەک لای بکەینەوە و ئەوەندەی پێمان سەلمابێ درا و گریمانەکانی پیشان بدەین. ڕەوتی لێکدانەوەکان و بیرروبۆچوونی توێژینەوەکەمان پێویستەدان بە ڕاستیەکا بنین بۆ ئەوەی خوێنەر زۆر بە ئاگایانە مامەڵە لەگەڵ ئەنجامەکانە بکە. ڕاستە توێژینەوەکەمان و لێکدانەوەکانی لە ڕووی زانستی و کۆکردنەوەی داتاکانیەوە بە تەواوەتی بێلایەنە و هەوڵ دراوە تا ئەو پەڕی ئەندازە واقعیانە بێت و ڕاستی چیرۆکەکان وەک خۆی بگێڕێتەوە. بەڵام لەلایەکی ترەوە توێژینەوەکەمان توێژینەوەیەکی بێلایەن نییە لە ڕووی فکر و بیرروبۆچوونەوە، بەڵکو زیاتر گرنگی دەدەینە بیرروبۆچوونێکی دیاری کراو کە ئەوەش دژایەتیکردنی لەشفرۆشیە، نەک پشتیوانی لە لەشفرۆشی یان تەنانەت بێلایەن بوونیش بۆ دیاردەی لەشفرۆشی. ئەوەش لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە. یەک بە بیرروڕای ئێمە ئەوە یەکێکە لەو هۆکارانەی بەهۆیەوە دەتوانرێت زۆرترین تونوتیژی لە ڕەگەزی مێینە بکرێت. دوو ڕاستە بە پلەی یەک ڕەگەزی مێینە دەبێتە قوربانی ئەم بازاڕە، بەڵام لە هەمان کاتیشدا سەرجەم مرۆڤایەتی زەرمەندە لە کۆی پرۆسەکەدا. سێ ئەو بەهامرۆیی لە ئازادی بەکارهێنانی جەستەدا هەیە لەلایەن خاوەنەکەیەوە دەشێوێت. چوار لە بەهای ئازادیە سێکسیەکانی مرۆڤ کەم دەکاتەوە. پێنج کوانوویەکە بۆ هەموو ئەو زیانە ئابووری و دەرونی و کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنیانە لە سەرەتای توێژینەوەکەوە باسمان کردووە. واتە لە ڕووی فەلسەفەی کۆمەڵایەتی توێژینەوەکەوە بێلایەن نین و هەڵوێستی دیاریکراویشمان هەیە بەرامبەر گرفت و کێشەی لەشفرۆشی و هەموو ئەوانەی هەڵدەستن بە ئیستیغلالکردن لە پێناو گەرمی ئەم بازاڕەدا. ئەمەش ئەوە ناگەیەنێ کە ئێمە ڕێزمان نەبێ بۆ کەسێک کە لەشفرۆشە و وەک مرۆڤ سەیری نەکەین
یان بە هاو مافەمرۆیەکانی پێڕەوا نەبینین بەڵکو دەڵێن پێویستە کار بکەین بۆ ڕزگارکردنی ئەو مرۆڤە و هەموو داکۆکیەکانمان لە بەرژەوەندی ئەوانەدایە بە پلەی یەک و دڵنیا بووین کە ئەو لەش فرۆشانە ناتوانن خۆیان ڕزگار بکەن لەو گرفتە بە تایبەت پاشەوەی بۆمان دەرکەوت کە سەرجەمیان بێزارن و گلەیی لەو ڕۆژە دەکەن کە تیایدا لەدایک بوون ئەکرێ خوێنەر بپرسێت و بڵێ ئەمە بابەتی پێشەکیەکەیە و دەبوو زووتر و هەر لە سەرەتای نووسینەکەەوە باس بکرایە بەڵام لە ڕاستیدا ئەو بیر و بۆچوونەی ئێستا لێرەدا باسی دەکەین لەم بەشەوە دەست پێ دەکا نەک پێشتر چونکە ئەگەر باز لە بێلایەنی زانستی بکەین لە سەرەتاوە توێژینەوەکەمان بە تەواوی بێلایەنانە بووە و هەوڵمان داوە واقعەکە وەک خۆی بخەینە بەردەم خوێنەر و لێرە بەدواوە شیکردنەوە و ڕاو پێشنیارەکانی ئێمە بێلایەنانە نییە و دەمانەوێت کۆمەک بکەین بۆ چارەسەرکردنی گرفتەکان. دراو و گریمانەکان لاپەڕە 374 دراوی یەکەم هەموو ئەوانەی کاری لەشفرۆشی ئەکەن ڕۆژانە احتیساب بکرێن بە پێی پێناسەکانمان لە بەشی یەکەمدا احتیساب بریتیە لە سێکسکردن بە زۆر بە شێوەیەک ئەوەی زۆری لێ دەکرێت بۆ کاری سێکسی هیچ چێژ لە کردارەکان نابینێ بەواتایەکی تر ناچارەکرەیەکێکی تر تێر بکە ئەمەش ئەو ڕاستی واقعەیە کە باسمان کرد لە چوارچێوەی چیرۆکەکانە و بینیمان بە سەرهاتەکانی هەر لەشفرۆشێک چۆن ڕۆژانە لەبەر پڕەپارەیەک شوێنی حەوانایان کۆمەڵە فەنتازیایەک هەڵدەسێ بەم کارە و لە بەرامبەریدا بەم جۆرە دەژی ئەوەی کە لەشفرۆشێ پیشانی کڕیارێکی دەدا چێژێکی وەهمیە بۆ ئەوەی کڕیارەکە ڕازیتر بکات و پارەیەکی باشتر بداتە لەشفرۆشەکە گەرباسی خانەکانی لەشفرۆشیش بکەین بۆ ئەوەی سەرۆک باندەکان ڕازی ببن و لەشفرۆشە بێدەرەتانەکان دەرنەکەن ئەو شێوازانی کە لێرەدا بەدی دەکەین و دەتوانین بڵێن ڕۆژانە احتیساب دەکرێن بریتین لە یەک بەهۆی پارەوە هەروەک پێشتر ڕوونمان کردەوە لەشفرۆشی بریتیە لە پرۆسەی سێکسکردن لە نێوان یەک کەس یان زیاتردا بەڵام دابەش دەبن بۆ دوو گرۆ یەکێکیان چێژ وەرەگرێت و ئەوی تریان پارە واتە لەژێر گوژاری زیندگی و ژیاندا بە زۆر و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لەشفرۆش ناچارەکرێت سێکس بکات دوو بەهۆی شوێنی ژیانەوە ئاشکرا بوو بۆمان زۆربەی لەشفرۆشەکان کە لە خانەکانە دەمێننەوە و شوێنی ژیانیان نییە بۆیە ناچارن کە لەو خانانەدا بژین و تەنانەت پارەیەکی ئەوتۆشیان دەست ناکەوێت بەڵکو لە مەرگی لە بەرامبەر سێکسدا لەو خانانەدا دەژین و ڕۆژانە احتیساب بکرێن و ئەمانیش ناتوانن دەربازیان ببێ هەرچەند خۆیان واتەنی دەتۆ شوێنێکم بۆ پەیدا بکە وعد بێ ئیتر واز لەو ئیشە ئەهێنم ئەگەر یەک خانوم هەبێت هەرچی کچی قوربەسەرە دەی بەمە ناوی یان کاتێک سواری ماسیحەکە دەبێت و دەڵێ دەفرین ئێمە ئەو کچانە هەمومان دەفرین تا دوایی سێ بەهۆی فەنتازیاوە بەشێ لەو لەشفرۆشانەی کە تەنیا سەردانی ماڵەکانەکەن و یەکێگەبەن لەگەڵ خۆیان و کرێخانوەکانە دەن و خۆشیان پارە وەرەگرن ئەوە ئەمانەش ڕۆژانە ڕویان دەبێتەوە بەڕووی ئیختیسابەوە چونکە لەوانەیە بۆ کڕینی پارچە خشڵێک یان جلوبەرگێک کە مۆدەیەتی لەشفرۆشم کارە بکە گەربگەڕینەوە سەر بنەڕەتەکەشی دەبینین پلە و پایی ئەو ژنە لە کۆمەلگایەکی پیاوسالاری سەرمایەداردا بەو خشڵ و مۆدێلانەوەیە کە لە بەریانەکە بە تایبەت کە ئاستی ڕۆشنبیری لەو کۆمەڵەدا کەم بێت و وەک ئەوەی لە کوردستانە دەگوزارێت بۆیە ئەم جاریان لەلایەن کۆمەلگاوە ناچارەکرێت ئەو فەنتازیایی هەبێت کە ناتوانێت بەدەستی بێنێت ئەوە لە کۆمەلگایەکی دواکەوتوو کۆمەلگایە کە دەستکەوتنی پارە سیستەمێکی گرنگی ژیانە کۆمەلگایە کە پیاوسالاری یەکێکە لە بنەما و پایەکانی کەلتورەکەی بە ناچاری غەرێزە سێکسیەکەی خۆی کە تاکە ڕێگایە بۆ بەدەستهێنانی ئەو فەنتازیایە چوار ناچارکردن گەر تێبینی بکەینێکێک لە کڕیارەکان ئەڵێ هەرەوەی زەحمەتە یەک جار پەیوەندی سێکسی ببەستم ئەگەر نەهاتەوە بۆ جاری دووەم ئەوە لە لای خەڵک باسی دەکەم یان پێی دەڵێم گەر خۆشت نایەی دێکێکی ترم بۆ پەیدا بکە
ئەمەش جۆرێکی ترا لە احتیسابکردن. 5 تونوتیژی سێکسی. زۆربەی ئەوانی چاوپێکەوتنمان لەگەڵاکردن شوێنی ئازار و ئەشکەنجەدان لەسەر جەستەیان دیار بوو کە لە کاتی سێکسدا بریندار کرابوون، قەپاڵیان لێگیرا بوو. تا دوایی ئەمەش ئاماژەیەکی ترا کە ئەو ژنانە ناچارن سێکس فرۆشن، بۆیە بەلایەنەوە ئاساییە کە لە کاتی سێکسدا ئەو ئەشکەنجەدانە قبوڵ بکەن. ئەمانەی سەرەوە واقعی هەموو لەشفرۆشیەکە. لە ڕووی زانستیشەوە بایۆلۆجی هیچ مرۆڤێ ناتوانێت لە ماوەی 24 کاتژمێرە لە چەند جارێکی دیاریکراو زیاتر بگاتە پێویستی سێکسی و تێرکردنی ئەو پێویستیە. بۆیە دەتوانین بڵین هەموو ئەو جارانەی کە یەکێک لە لەشفرۆشەکان سێکسی تیادا دەکەن بە ئارەزووی خۆیان نییە و لەژێر گوشاری پێویستیەکدانە. دراوی دووەم، هەموو ئەوانەی ئیختیسابەکرێن چێژی سێکسی لەلایەن دەشێوێت و کاریگەری دەرونی لەسەر کەسێتی و مامەڵەی ڕۆژانەیان ڕەنگەداتەوە. کاتێک گرێبەستی هەرێکە لە لەشفرۆش و سەرۆکباند و تەنانەت کڕیارەکانیش دەبینین، بۆمان دەردەکەوێت یەکێ لە ڕێگاکانی پەیداکردنی سێکس بە پارە بریتیە لە سیما و ڕوخساری لەشفرۆشەکان خۆیان. تەنانەت لەشفرۆشەکان لەم دیاردەیەش بێزارن، چونکە دەڵێن زۆر سەیرە بە ئەمری خوا یەکسەر دەناسرینەوە و لەشفرۆش خۆی هاوارەکە، واتە ناتوانن لەم تەڵەزگەیە ڕزگاریان بێت کە ئەوانە لەشفرۆشن. ڕاستە بەشێ لەم ناسینەوەیە دەگەڕێتەوە بۆ شێوەی پۆشاک و خۆ ئارایشکردن، بەڵام لە بەشێکی تریشدا کاتێک کەسێک پیشەکەی ببێتە لەشفرۆش ئەوە کاری ڕۆژانی دەبێتە بەشێ لە هەڵسوکەوتی و دوجاریش لەشفرۆش بەهۆی هەڵسوکەوتیەوە دەناسرێتەوە. کاتێک لە کۆمەڵگاشدا لەشفرۆشی نەفرەت لێکراوە بێ ئەوە جارێکی تر دەڵێین لەشفرۆش بارێکی دەرونی ناجێگیری هەیە کاتێک دەچێتە ناو خەڵکەوە، چونکە دڵنیایە لەوەی دەناسرێتەوە و بە سوکتر سەیرەکرێ، نەک ئەوەندە بەس بێ، بەڵکو زۆرێک لە پیاوان کە بە تایبەت کڕیاری سێکسن بە ئاسانی دەیان ناسنەوە و لە ڕوانگەی ناموسپەرستیەوە لەم کۆمەڵەدا وەک مرۆڤێکی ئاسایی نایان بینەوە. کاتێکیش هەموو لەشفرۆشەکان ڕقیان لە ڕۆژە یان کە لێیانە پرسن ڕۆژێکی خۆش لە ژیانتا زۆر ئاستانگە، یەکێکیان ڕۆژێکی لەبیر بێت و دەڵێن بەس نییە بە شەو کەس نایەتە گیانە ڕۆژی خۆش کوا نەکبەت، یەکێک ئەم هەموو ناخۆشەی بەسەر هاتبێ ڕۆژی خۆشی کوا. پیاوان بە ڕۆژ دێنە گیانی ئێمە و بە شەویش بۆ گیانی ژنەکانیان. تا دوایی بەم جۆرە دەردەکەوێت کە باری ژیانی دەرونی لەشفرۆشەکان لە ئاستەنگایە و ناتوانن هەست بە خۆشیەکانی نیوەی کاتەکەیان کەن کە بە ئاگان. ئەمە جگە لە ئازاری جەستەیی و بێهیوایی لە چارەسەرکردنی کێشەکانیانە. لەلایەکی ترەوە هیواکانی لەشفرۆشیەگە بێتە هیوای سادە و ساکار کە هەموو کەس مافی خۆیەتی ئەو ژیانە پیادە بکە. بە نمونە هیوایەکیان دێتە سەر هەبوونی ژوورێ، مناڵەکەیان تووشی هەمان گرفت نەبێتەوە. تا دوایی کە ئەمانە هیوای سادە و ساکارن و هەموو کەس مافی خۆیەتی وەک مرۆڤێک پەراوەی ئەم ژیانە سادەیە بکە، بەڵام کاتێک ئەوان لە سادەترین پێویستی ژیان بێبەشن ئەوە بە دڵنیاییەوە لە ڕووی دەرونیەوە ناجێگیرن. هەروەک لە دراوی یەکەمدا باسمان کرد لەشفرۆشەکان جەستەیانە شێوێت و دەرەنجام ئەم شێوانەش ناتوانن وەک پێویستیان بە شێوەیەکی ئاسایی چێژ لە پرۆسەی سێکسی ئاسایی ببینن. گەرگەڕینەوە بۆ لایەنی تیۆری توێژینەوەکەمان لە بەشی یەکەمە هاندەری سەرەکی لە لەشفرۆشیە ئەوە ئەو دەستکەوتەیە کە دەست لەشفرۆش دەکەوێت. بۆیە پرۆسەکە پرۆسەی سێکس دەبێتە پرۆسەیەکی بایۆلۆجی ئالی کە تیایدا هەستە دەرونیەکان پێویستە وەلا بخرێ. ئەمەش کاریگەریەکی نێگەتیڤ دەکاتە سەر پێکهاتەی دەرونی لەشفرۆش. هەروەها کاتێ لەشفرۆشەکان چەند جارێ بەم پرۆسە سێکسیەدا تێدەپەڕن لە ڕووی جەستەییەوە بەرکەوتنێکی زۆر هەیە لەگەڵ ڕەگەزی نێردا. بە نمونە کۆ ئەندامی زاوزەی سم و بەشەکانی تری جەستەی ڕەگەزی مێ تووشی لێخشاندن و بەرکەوتنێکی بەردەوامە بێ، بەبێ ئەوەی لە ڕووی بایۆلۆجی و دەرونیەوە بە قۆناغەکانی تێرکردنی سێکسیدا تێپەڕن. بۆیە لە دوێژماوەدا تووشی شکستی چێژی سێکسی دەبن کە ئەگەر بێت و یەکێکیش لە جارەکان لە پێناو چێژی سێکسیدا بەکارەکە هەستێ ئەوە کۆسپێکی گەورە هەیە لە بەردەم یادەوەریەکانیدا کە ڕێگەی پێنادا بگاتە هەمان چێژ کە کەسێکی ئاسایی پێیەگا.
ئەمەش گرێوگۆڵێکی دەرونی گەورە لە لای لەشفرۆش دروست دەکات چونکە یەکێک لە گرنگترین ڕێگەکان کە بەهۆیەوە مرۆڤ هەست بە خۆشەویستی بۆ ژیان و حەزی بە بەردەوامی بۆ ژیانەکە چێژی سێکسیە. ئەمە ئەو خاڵەیە کە دەتوانین بەهۆیەوە دراوەکەمان پشتڕاست بکەین لە بنەما زانستیەکانەوە بەبێ ئەوەی پێویستیمان بە توێژینەوەیەک هەبێ لەم مەیدانەدا. هەر بۆیە ژمارەیە لە گریمانەکان وەک درا و خستومانەتە ڕوو هەرچەند بە گرنگیشیان دەزانین شیکردنەوەیان بۆ بکەین. هەمیشە لەشفرۆش بە چاوێکی سووکەوە دەڕوانێتە پیا و بە تایبەت ئەوانەی ئەزموونیان زۆرە. هەرگیز باوەڕ ناکەن پیاوێ هەبێ ئەو کارە نەکات و کەمیان هەیە بتوانێ باوەڕ بەخۆی بێنێ لەسەرەوە ڕاستیە. چونکە زۆربەیان ژمارەیەکی زۆر لە دەموچاوەکان دەبیننەوە و لە ڕووی ئەنترۆپۆلۆجیشەوە جومجمە و سیماکانی کۆمەلگایەک زۆر لێیە دەچێت. هەروەها چەند هێنەبوونی دەموچاوەکان کاریگەریەک لە لای لەشفرۆش دروست دەکات کە هەر پیاوێک ببینێ وەک سێکس دەیبینێت و پرسیارێکی سێکسی لاشعوری بۆ دروست دەبێت. ئەمەش وا دەکات کە ئەو وەک ڕەگەزێک و پاش ئەو هەموو اختصاب و تونوتیژیا ڕقی لە نیوەی کۆمەلگا ببێتەوە. ئەمەش دشت بە هەموو پرانسیپەکانی مافەکانی مرۆڤە چونکە ڕەگەزێ بەرامبەر ڕەگەزێکی تر ڕق ئەستور و تووڕە دەکات و تۆوی تۆڵەی لەلا دروست دەکات. هەر بۆیە کەسێتی لەشفرۆش پاش اختصاب جارێکی تر ناتوانێت پیا وەک مرۆڤێکی ئاسایی قبول بکاتەوە کە ئەمەش ئاماژەیەکی دەروون نادروستی ترە لە لای لەشفرۆش یان ئەوانەی ئەو کارە دەکەن. دراوی سێیەم ئەوانەی ناچار دەکرێن بۆ ئەوەی بچنە بازاڕی سێکس و لەشفرۆشیەوە لە سەرەتاوە بە ڕێگای اختصاب ناچارەکرێن. گەر بگەڕێینەوە بۆ سەرەتا و سەرگوزوشتەی هەریەک لە فرۆشیارەکان یان سەرۆکباندەکان دەبینین لە سەرەتای دەستپێکردنیانەوە بە لەشفرۆشی لە ڕێگای جارێک یا چەند جارێک اختصابکردنەوە دەستیان کردوتەوە بەکارەکە. هەروەها هەندێکیان هەیە کە سەرەتای سێکسکردنی بە اختصاب دەست پێ کردووە وەک بەسەر هاتەکانی یەکەم یانەوە بەسەر هاتەی کە تەنانەت خەسوەکەشتی بەشدارە بێ لە اختصابکردنە. لەم کۆمەلگایەدا دەتوانین بڵین کە اختصاب لە ژیانی هاوسەرگیری دیشتا یەکێکە لە ڕێگاکان بۆ یەکەم سێکس. ئەمەش وەک دراوێک سیر دەکەین چونکە لە بری پەروەردەی سێکسی بۆ مناڵان و نەوەی نوێ پەروەردەیەکمان لە جێگایدا هەیە کە بریتیە لە پەروەردەی تابووکردنی سێکس. ئەمەش واکە کە کچێکە لە سەرەتاوە پارێزگاری لە خۆی و پەردەی کشێنی بکات و دوجار بۆ ماوەی چەند ساڵێ پارێزگاری دەبێت لە ساتێکدا لە دەستی با ئەو وەهمەی پارێزگاری لێ دەکرد کە ئەمەش دەکاتە لە دەستدانی مێژوویەک. بۆیە ئەوانەی لەشفرۆشی دەکەن بە جۆرێ لە جۆرەکان یەکەم ئەزموونی سێکسیان بە اختصاب دەست پێ دەکەن و هەرگیزیش ئەو ساتە لە یاد ناکەن. گریمانەی یەکەم ئەو تێزوو بۆ چوونانەی داوا دەکەن لەشفرۆشی وەک پیشەیەکی ئازاد و سەربەخۆ پیادە بکرێت و لە ڕێگای یاساوە ڕێخورێت یان لەشفرۆشی و بازرگانی سێکسی بەکارێکی ئاسایی دەبینن. ئەوا تێزیەکەن کۆمەک بە پێشێلکاریەکی بەردەوامی مافەکانی مرۆڤ دەکەن و بەشداریکردن تیایدا تاوانە. هەمیشە پێویستە ئەم تاوانە جودا بکەینەوە لە بیر و بۆچوونی ئازادی سێکسی یان ئازادی بەکارهێنانی جەستا لە ماوەی ڕابردوودا لە توێژینەوەکەمانە توانیمان ئەوە ڕوون بکەینەوە کە چۆن لەشفرۆشی لەم کۆمەلگایەدا دەگوزەرێ. هەروەها لە مێژووی ئەم کارەش تێگەیشتین و چەند نمونەیەکی بچووکی وڵاتە پێشکەوتوەکانیشمان باس کرد. ئەوەی خاوەنی بیرروڕای ئازادکردنی لەشفرۆشی و بازرگانیکردنە بەجەستەوە واتە پشتیوانی لە کۆیلایەتی سێکسی ئەکا. ئەمەش بە تەواوی دژ بە مافەکانی مرۆڤە چونکە لە بەسەرهات و ئەزموونەکانی ئەم توێژینەوەی بۆمان دەرکەوت کە لەشفرۆشی بەشێک نییە لە خواست بۆ پەراوەکردنی ئەم کارە بەڵکو بە ناچاری پەنا دەبەنە بەر ئەم کارە یان هیچ خوێندەواریەکیانی نییە یان سەرمایەیەکیان نییە بۆ کارکردن یان بە تاکە ڕێگای ئاسانی دەبینەوە یان لە ڕێگای پۆرنۆگرافیەوە کراوەتە بازاڕ. ئەمانەش هەمویان بە پاساوی ئازادی بەکارهێنانی جەستا. ئێمە لە سەرەتاوە ئەوەمان سەلماند لە بەشە تیۆریەکەمانە کە سێکس پرۆسەیەکی مرۆییە و دەرەنجامی ماڵی بوون مرۆڤ توانێت توانای بیرکردنەوە و بیرکەوتنەوەی خۆی بۆ مرۆییکردنی سێکس بەکار بکات. خۆ ئەگەر بگەڕێینەوە سەر ڕەوشە ئاژەڵیەکەش ئەوا دەکرێت سروشت ڕێکی بخا نەک بازاری پارە و سەرمایە و دەسەڵات.
لێرەوە دەردەکەوێت کە سەرجەم ئەوانەی بانگەشە بۆ ئازادکردنی کاری لەشفرۆشیەکەن ئەکەونە خانەی ئەو تاوانانەوە کە دەبێ احتیساب ئازاد بکەن. کەواتە گەربگەڕینەوە بۆ هەر سێدراوەکەی پێشوو بە ئاسانی دەتوانین بڵێین بانگەشە بۆ ئازادکردنی لەشفرۆشی لە ئازادی سێکسی دەبێت جیا بکرێتەوە. هەروەها بانگەشە بۆ ئازادکردنی لەشفرۆشی دەبێت وەک تاوان سیر بکرێت. خۆ ئەگەر احتیساب تاوان نییە ئەوە دەبێت بگەڕینەوە بۆ سەردەمانی بەربەرێت. ئەمەش ئەوە ناگەیەنێ کە ئەوانەی لەشفرۆشی ئەکەن مرۆڤ نین، بەڵام بازرگانەکان و ئەوانەی لە ڕووی تیۆر و فکرەوە بانگەشە بۆ ئەم کارە ئەکەن ئەوە تاوانبارە بن. گریمانەی دووەم، تونوتێژی سێکسی دەچێتە یادەوەری درێژخایەنەوە و بەم جۆرەش ئەو ترۆمایانەی ئەنجامی تونوتێژی سێکسی دروست دەبێت وەک نەخۆشیەکی هەمیشەیی بە بەردەوامی دەبێت چارەسەر بکرێت. گەر بڕوانینە کاردانەوەکانی بەسەرهاتی یەکەم و بەسەرهاتی چوارەم هەر یەکەیان بە شێوەیە لە شێوەکان دەیانەوێت تۆڵە بکەنەوە، چونکە لەباری یەکەمدا تونوتیژی باوک بووە هۆی بە زۆربەشودان و پاشان تونوتیژی مێرد. دواتر لە لای چوارەم ئەم دیاردەیە دووبارە دەبێتەوە. هەروەها دەبینین لەشفرۆشەکە خوازیارە جارێ لە جاران کەسێ بەرێ بۆ ئەوەی بە زۆر سێکس لەگەڵ باوکیا بکە، یا دەیەوێ باوکی بمرێت و بچێت فێکی لێ بکە. هەروەها لەباری چوارەمە ئەبینین لەشفرۆشەکە بە زۆر سێکسی لەگەڵەکرێت و تەنانەت هەستەکە هەموو جەستەی وێران بۆ و ناتوانێت وەک پێویست ڕێ بکە. ئەمەش وای کردووە کە ناچارە بێ بەردەوام ئاگاداری خۆی بکە. لەلایەکی ترەوە لەشفرۆش هەمیشە وێنای یەکەم احتیساب و احتیسابەکانی ڕۆژانەی لەبەرچاودایە و هەستەکە جەستەی بە شێوەیەک لە شێوەکان داگیر کراوە و داگیر دەکرێتەوە. یان لە ڕەوشی ژیانی ئەو سەرۆکباندەی دەڵێ من خۆم بۆ مناڵەکانم ئاوا لێ کرد، ئەوان ناتوانن قسەم پێ بڵێن، گەر من نەبوومایە ئەوان دەمرن لە برسانە. لە ڕوانگەی بەردەوامی ئازارە دەرونی و جەستەیەکانی لەشفرۆشیدا کەسێک نییە لەوانی چاوپێکەوتنمان لەگەڵکردن لە کاتی چاوپێکەوتنەکەدا نەگریابێ یان لە خۆیەوە پێکەنینی نەهاتبێ. هەروەها زۆر بەشیان لەبەر خۆیانەوە گۆرانی دەڵێن و لەسەر شێوەی لاوانەوە دەنگ هەڵەبڕن. ئەمانە هەمووی بەڵگەی واقعی و دەرونین لەسەر ترۆماکانیان، بە شێوەیەکی بەرچاویش خۆیان قسە لەسەر تونوتیژی سێکسی دەکەن. لەو کاتانەدا باس لە ئازارەکانی سێکس فرۆشی و تونوتیژی جەستەیی دەکەن. هەمیشە دەموچاویانە گۆڕێت و وەک ئەوە وایە لەو ساتەدا تونوتیژیەکەیان بەرامبەر کرابێ. ئەمەش تەنیا لە کاتی گێڕانەوەی چیرۆکەکانە هەستیان پێ دەکەین. کاتێلیانە پرسین ڕۆژێکی خۆش هەروەک پێشتر ئاماژەیان پێدا ئاستەنگە باز لە ڕۆژێکی خۆش بکەن. کە دەڵێین بۆ ئەوانیش دەڵێن ئەو ڕۆژە خۆشان نییە. ئەمەش واکە ئێمە بزانین کە ئەوان بەردەوام لە ئازارەکانی خۆیانە ئەژین. لە کۆتاییدا بە بەڵگەیەکی زانستی دەڵێن سێکس ئومێدی بەردەوامی ژیانی مرۆڤە، بەڵام کاتێک کردەوەیەکی تونڕەوانە بە مەبەستی ئازاربەخشین لە کاتی ئەم کردارەدا ڕوودەدا ئەوە پێشەوانەی ئامانجی کردارەکە دەکەوێتەوە. هەر بۆیە دژبەیەک بوونێکیش لە نێوان کردار و ڕاستیدا بەرامبەر تووشی سەدمە دەکا. واتە ترۆما کە لە زمانی کوردیدا تا ئێستاش زاراوەیەکی گونجاومان بۆ ئەم دیاردەیە نییە، هەرچەند دەتوانین بە شێوەی لە شێوەکان پێی بڵێن گەشکە. دراوی چوارەم لە کۆمەڵگای کوردستانی عێراقا لابردنی پەردەی کچێنی لەلایەن پیاوانەوە سەرکەوتنێکە پڕە لە سەروەری و بەشانازی دەژمێردرێ. لە سەروبەندی شیکردنەوەکانمانە لە ناو چوار گۆشەکاندا باسمان لە پەردەی کچێنی کردووە. ئەمەش لێرەدا وەک دراوێک داومانەتە قەڵەم کە بەڵگەنەویستە و پێویست بە شیکردنەوەی زیاتر ناکا، بە تایبەت کە یەکێکە لە سیماکانی ئەو کۆمەڵانەی کە کەلتورێکی پیاو سالارانەیان هەیە. دراوی پێنجەم بەردەوامبوونی کۆمەلگای پیاوسالاری کاریگەری هەیە لەسەر هاوزاڵەتی پیاو لە کردداری سێکسیدا کە ئەمەش هاندەرێکی بەهێزە بۆ بازرگانیکردن بە کچانەوە. لە سەرجەم کەلتورە پیاوسالارەکانە ڕەگەزی مێ دەبێتە کەرەسا بۆ ئەوەی ئارەزوو ویستەکانی پیاو تێر بکات و دابینیان بکە، واتە ڕەگەزی مێ سەرجەم ئەو خواستانە دەهێنێتە دی پیاو داوایانەکە، واتە پیاو زاڵە لە ژیانە.
بەشێکی گەورەی ئەم زاڵاتیەش وەک دەسەڵاتێکی ڕەهاوایە کە دەیەوێت دەستی پێوە بگرێ. کاتێکیش سێکس هۆکارە بۆ مانەوەی مرۆڤ، ئەوە پیاو دەیەوێت ئەو هەڵساڵەتیە لەو پرۆسەیەدا بپارێزێ. باشترین بەڵگەش بۆ ئەم ڕاستیە لە توێژینەوەکەمانە دەبینین کە پیاوەکان گرنگ نییە بەلایەنەوە ڕەگەزی بەرامبەر تێر ببێ لە ڕووی سێکسەوە، بەڵکو تەنیا خەمی خۆیانەوە بیر لە فەنتازیاکانی سێکچواڵێتی خۆیانەکەنەوە. بەم جۆرەش جارێکی تر مێینە دەبێتەوە کۆیلەیەکی سێکسی بۆ پیاو لە کۆمەڵگای پیاو سالاریدا و هەوڵ دەدا زۆرترینی فەنتازیاکانی خۆی لە مێینەدا بەتاڵ بکاتەوە. لە کاتێکا پۆرنۆگرافیا گەشا دەستەنێت و بانگەشە بۆ سێکسی منداڵ و نەتەوە جیاوازەکان و جۆرەهای جۆری ژنانەکە گەلایەکی تری هاوکێشەکە بێ. لە کاتێکا پیاوان زۆربەی سەرچاوەداراییەکانی کۆمەڵیان لەبەر دەستا بێ، ئەوە بە سانایی دەخوازن هەر جارە و جۆرە سێکسێک تاقی بکەنەوە. کاتێک لەسەر ئاستی لۆکاڵ تێرە بن، هەروەک باسمان کرد پێشتر شێوە و قەبارە و کەلتوری سێکچواڵەتی جیاواز هەیە لە جەستەدا. ئەمانەش هەموو دەبنە هۆکار بۆ ئەوەی خواز لەسەر ڕەگەزی تر و مێینەی تر زیاد کات و بودجەی زیاتری بۆ تەرخان بکرێ لەسەر ئاستی تاکە کەس و ببێتە هۆی بازرگانی سێکسی بە شێوەیەکی بەرفراوان. دراوی شەشەم، بۆ ئەوەی هێزەکانی ناوخۆ پارێزەری مافەکانی مرۆڤ بن، بە تایبەت مرۆڤی مێ، دەبێت لە ڕووی تیۆری و عەمەلی و دیسپلینەوە ئاستێکی بەرز و پێشکەوتوی مۆراڵە مرۆییەکانیان هەبێت و پابەند بن بە بنەماکانی مافی مرۆڤەوە. ئەم دراوە پەیوەندی بە بەڵگەنەویستی و متمانە هەیە. بەڵگەنەویستی متمانە وابەستەی بڕیار و بکەرە، واتە کاتێک بڕیاردەر داخوازی کردەیەک دەکا، پێویستە یەکەم بکەری ئەو کردەیە بێ. هەر لەم ڕوانگەیەوە کاتە هێزەکانی ناوخۆ بەرپرسی کردەی پاراستنی مافەکانی مرۆڤن یان عەدالەتن، ئەوە دەبێت یەکەم جێبەجێکار و داکۆکیکار خۆیان بن. لەم بەڵگەنەویستیەوە ناکرێت پێشەرکاری لای هێزەکانی ناوخۆ دەست پێ بکە. ئەمەش نەک بۆ لەشفرۆشی، بەڵکو بۆ هەموو ئەلگۆیەکی ناوخۆیی ڕاستە. بەڵام لێرەدا ئێمە بابەتەکەمان بابەتی لەشفرۆشیە و دەبێت قسە لەسەر ئەو مەسەلەیە بکەین. لە پاراگرافەکانی پێشوو داڕوونمان کردەوە کە پارێزگاری لە ئازادی سێکسی و قەدەغەکردنی لەشفرۆشی و سیرکردنی بە تاوان یەکێکە لە پێشمەرجەکانی بەمرۆیی بوونی کۆمەڵگایە، یان ڕاسترە بڵێین ماڵی بوون و دەستەمۆبوونی ئەو کۆمەڵگایە بۆ بەها مرۆییەکان. لێرەشدا دەڵێن کاتی هێزەکانی ناوخۆ پێشەرکاری بکەن لەم بەندەدا، ئەوە ئاستەنگە خەڵکی بتوانن پابەند بن بە بنەما کلتوریەکانەوە یان تەنانەت یاسایی و مرۆییەکانیشەوە کە ڕێگا لە لەشفرۆشی دەگرێت. بۆیە بەبێ هۆشیاری و دیسپلینێکی بەرزی هێزەکانی ناوخۆ لەم بوارەدا ئاستەنگە بتوانین بگەینە ئەنجامێکی باش لە چارەسەرکردنی لەشفرۆشیدا. دراوی حەوتەم، لەگەڵ هەموو وەرچەرخانێکی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریدا دەرفەتی لەشفرۆشی زیاد دەکات و بە پێچەوانەوە. بەپێی ئەم دراوە وەرچەرخانەکان سێ جۆرن، یەکەمیان کۆمەڵایەتی و دووەم سیاسی و دوجاریش ئابووری. ئەم وەرچەرخانانە کاریگەریان لەسەر تەواوی کۆمەڵگا هەیە. پاشتر ڕەنگدانەوەکانی لەشفرۆشی وەک یەکێک لە دیاردە و گرفتەکانی ناو کۆمەڵ بەم وەرچەرخانانەوە کارتێکراو دەبێت. گۆڕانکاریە ئابووری و سیاسیەکان وەک دوو جووتەک یەکتر دێنن و دەبن، بەڵام ئەمانەش هەمووی لەسەر پشتی گۆڕانە کۆمەڵایەتیەکان دووسەرەکات و پەیوەندی بە مرۆڤەوە هەیە. بۆیە لێرەدا و لەم دراوەدا دەڵێین هەر گۆڕانێ لەو گۆڕانکاریانە دەبێتە مایەی هەڵوێستە و تێڕوانین لەمەڕ هەموو بەسەرهات و پێکاتەکانی ژینگەی کۆمەڵایەتی. یەکێکیش لەوانە لەشفرۆشیە. لە کاتی سەقامگیریدا ئاستی کەبت یان بە کوردەکەی سەرکوتکردنی سێکسی کەمە،
واتە ئەو ئاستی سەرکوتکردنە بەرپەرچەکەی بریتی دەبێت لە ئاستێکی دیاریکراو لە لەشفرۆشی بۆ تێرکردنی ئەو سەرکوتکردنەی لە ئارادایە. بەڵام لە کاتی پشێویدا هەروەک بینیمان سێکشواڵەتی خەڵک دەخوازێت لە ئاستی باو سەرکوتکراوە دەرچێت. بۆیە پەنا دەباتە بەردامرکانەوەی خۆی لە ڕێگای نادروستەوە و دەرفەتێکی گونجاو دەکاتەوە بۆ لەشفرۆشی. بەم جۆرەش لەشفرۆشی لە کاتی وەرچەرخانەکانە ڕێژەیەکەی بەرز دەبێتەوە، چونکە گۆڕانکاری ئابووری و سیاسی یەک ئەوی تر بە دوای خۆیان دەهێنێت و هەردووکیشیان لەسەر جەستەی کۆمەڵ گوزەرەکەن و ئەژین. بۆیە بە دوای خۆیانە گۆڕانکاری کۆمەڵایەتیش لەبار دەکەن، خۆ بە پێچەوانەشەوە تەواو ڕاستە. گریمانەی سێیەم، هەموو پێشکەوتنێکی تەکنەلۆجی کە هاوکات پێشکەوتنێکی کۆمەڵایەتی و مرۆیی لەگەڵدانەبێ زیانێکی گەورە دەگەیەنێ بە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە ڕوانگەی دیاردەی بازرگانی سێکس و کۆیلایەتی سێکسیەوە. وەک یەکێک لە بەڵگە نەویستە مێژوویەکان ئەتوانین بڵێین پێشکەوتنی تەکنەلۆجی هەمیشە خێراتر بووە لە پێشکەوتنی کۆمەڵایەتی و مرۆیی. هۆکاری سەرەکی ئەمەش دەگەڕێتەوە بۆ قازانج، چونکە قازانجی مادی خاڵێک و بابەتێکی بەرجەستەیە و ناتوانین نکۆڵی لێ بکەین. قازانج لە ڕووی مادیەوە هەمیشە مەلموسترە و بە بەرجەستەیی دەتوانین بەرهەمەکەی بشنینەوە. بەڵام پێشکەوتنی کۆمەڵایەتی مرۆیی هەمیشە سەرجەمی ڕەفتارەکانمان دەخاتە ژێر پرسیارەوە و دەبێتە کۆست لە بەردەم پەیڕەوکردنی ئەو فەنتازیایانەدا کە دەمانەوێت چێژیان لێ ببینین. بەم جۆرە هەموو پێشکەوتنێکی تەکنەلۆجی زیان دەگەێنێتە ڕەوشەکانی مافی مرۆڤ ئەگەر بێت بە تەریبی لە ڕووی کۆمەڵایەتی مرۆییەوە گەشە بە تێگەشتن و ئاستی وشیاری مرۆڤ نەکەین. باشترین بەڵگا دەتوانێت ئەم گریمانەیە بسەلمێنێ بریتیە لە پێشکەوتنی وێنە و دەنگی دیجیتاڵ کە بازاڕەکانی پۆرنۆگرافیا زۆر سوودیان لەم تەکنیکە بینیوە. هەرەوەندەش بەس نییە لە کۆمەلگایەکی دواکەوتوی وەکو کوردستاندا دەبینین کە ئەوەندەی گرنگی بە پۆرنۆگرافیا دەدرێت بە هەمان ئاست گرنگی نادرێتە ئەو بوارانەی لە ڕێگای دنیای گلۆبالیزمەوە ئەمڕۆ دەکرێت سوودی لێ ببیندێ. ئەمەش ئاماژەیەکی وردە بۆ پێویستی گەشەسەندنی ئازادی سێکسی و بەرفراوانی ڕۆشنبیری سێکسی، نەک گەشەسەندنی پۆرنۆگرافیا و بەرفراوانبوونی بازاری لەشفرۆشی، چونکە سەرجەم ئەمانە دوای دەرهاویشتەی سلبی کۆمەلگای گلۆباڵین لەمڕۆدا. لەم ڕوانگەیەوە بە کورتی دەتوانین بڵێین بە پێی پێشکەوتنی کۆمەڵایەتی مرۆیی لە هەر کۆمەلگایەکدا بێت گەشەسەندنی تەکنیکی و مادی دەبێتەوە بە هۆکار بۆ زیادکردنی نەخۆشیە کۆمەڵایەتیەکان و بە شێوەیەکی سەراپاگیر زیانەکانی لە سوودەکانی زیاتر دەبێت. گریمانی چوارەم، زیاتر لە نیوەی ئەوانەی لەشفرۆشی ئەکەن هەمیشە پێویستیان بە فریادڕەسێک هەیە کە بێتە پاڵەوان و دەربازیان بکات لەو ژیانەی تیایدا دەژین، چونکە خۆیان ناتوانن ببنە ئەو پاڵەوانە بۆ خۆیان و خۆیان ڕزگارکەن. ئالبەر ئەینشتاین دەڵێ هەرگیز ناکرێ ئەوانەی دەبنە هۆی دروستکردنی کێشەیەک خۆیان بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن. ئێمە لە ماوەی ڕابردوودا بۆمان دەرکەوت ئەوانەی دەبنە قوربانی بازاڕەکانی سێکس سەرنجامی پێویستیەک ئەو کارە ئەکەن. هەروەها بۆشمان دەرکەوت ئەوانەی ئەم کارە ئەکەن خۆیان نەدەتوانن کارێکی ترکەن، نەدەزانن چۆن لەم گرفتە ڕزگاریان ببێ. زۆربەیان نەخوێنەوان و ناتوانن ئیشێ بدۆزنەوە. کۆمەلگا و دەسەڵات لەدەست ئەو کەسانەدایە کە ناتوانن دەربازیان ببێ لە گرفتە سێکسیەکانی خۆیان و ئیشێ بۆ ژنێ ناکەن کە بەرامبەر سێکسیان لی دەست نەکەوێت. هەموو دەرگاکان داخراو دەبێت لە بەردەم ئالوودەبوویەکی لەشفرۆشیدا، بۆیە هەمیشە پێویستی بە پاڵەوانێک هەیە ڕزگاری بکە. لایەنی کەم لە پێکەوتی ئەودا نەبێ، چونکە کێشەکانی خۆی بەخۆی هەرگیز چارەسەر ناکرێ بە بەردەوام دەگەڕێ بە دوای کەسێکدا کە ڕزگاری بکە. گریمانەی پێنجەم، ئەوانەی کڕیاری سێکسن جۆرە لە جۆرەکانی سێکسی نەئاساییان تێدایە، شوژوز جنسی یان ئەنجامی ئالوودەبوون بە کڕینی سێکسەوە، ئەو جۆرە لە سێکسی نەئاساییان تیادا دروست دەبێت. هەموو ئەو لەشفرۆشانی چاوپێکەوتنمان لەگەڵاکردن باسییان لە سێکسی نادروست کرد، واتە بەکارهێنانی بەشەکانی تری جەستەی مرۆڤ بۆ کاری سێکسی و بەتایبەت کۆم. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە مرۆڤ لەژێر کاریگەری چێژ و تەکنیکەکانی پۆرنۆگرافیادا گەل لە خودی خۆشیدا لە ڕووی سێکشواڵەتیەوە نائاسایی نەبێ، ئەوە لە ئەنجامی کاری لەشفرۆشی نائاسایی دەبێتەوە. وەک دەرکەوت بۆمان ژمارەیەکی کەم لەم پیاوانە هەستی مرۆییانیان جوڵاو سێکسیان لەگەڵ لەشفرۆشەکان نەکرد بە زۆر، بەڵکو زۆربیان پەنایان بردە بەر ئازاردان و تونوتیژی سێکسی لە کاتی سێکسکڕینە. گەر تێبینی بکەین لە هەر لەشفرۆشێکدا بە درێژایی چەندین ساڵ لە لەشفرۆشی بە نمونە هەیانە 10 بۆ 7 ساڵ یان 8 ساڵە لەشفرۆشن.
بەڵام کاتێک لیان دەپرسین ئایا کەس هەبوو سێکست لەگەڵدانەکە کاتێ دەزانێت تۆ زۆر گرفتە هەیە، هەریەکەیان بە درێژایی تەمەنی یان کەسێکی ناسیوە یان نەبووە. واتە هەموو ئەوانەی پەنا دەبەنە بەر کڕین خەڵکی نائاساین و لە ڕووی سێکشواڵەتیەوە نادروستن. بە پلەی یەکەمیش هۆکاری ئەم گرفتە دەگەڕێتەوە بۆ نەبوونی پەروەردەیەکی سێکسی تەندروست. گریمانەی شەشەم، کڕیارەکانی لەشفرۆشی لە کوردستاندا زیاتر بریتیە لە خەڵکی خوێنەوار و ڕۆشنبیر، ئەویش بە ڕێژەیەکی زۆر بەرزتر لە خەڵکی نەخوێنەوار. لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا خەڵکی کوردستان و بەتایبەت ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بە شێوەیەکی بەردەوام تێکۆشین لە پێناو ڕسواکردنی فرەژنی و قەدەغەکردنی پۆلیگامی. هەروەها بانگەشەیەکی بەرفرە و هەمەجۆرەش کراوە بۆ بەرەنگاری تونوتیژی و ڕێگرتن لە چەوسانەوەی ڕەگەزینێ، هەر جارە و بە جۆرێک، هەر ماوەیە و بە تیشک خستنە سەر بابەتێ. نابێ ئەوەش لە یاد بکەین کە دەسەڵاتیش گوشارێکی گەورەی خراوەتە سەر تا بە شێوەیەکی چالاکانەتر ڕێگا لە پێشالکاریەکان بگرێ. بەم جۆرە خەڵکێکی ڕۆشنبیر دووچاری وتە و داکۆکیەکانی خۆیان ئەبنەوە و ناتوانن دەربازیان ببێ لە قسەکانی خۆیان، هەر بۆیە ناتوانن بە شێوە باوەکەی ژنی دووەم و سێم و بەو جۆرە مارە بکەن. بەڵام لە هەمان کاتدا ڕەگەز و پێکهاتەکانی کۆمەلگای پیاوسالاریش لە نێوانیانە نەپووکاوەتەوە و هەموو ئارەزووی فرەژنی دەکەن لە پێناو هەمەجۆری سێکسدا بەبێ ئەوەی بتوانن ئارەزوەکانیان لەگەڵ هاوسەرەکانیانە تێر بکەن، چونکە لە بنەڕەتەوە پرۆسەی هاوسەرگیری هیچ جۆرە حسابێ بۆ گونجاوی واتە تەوافقی سێکسی ناکە. ئەمەش گرفتێکی گەورەی هەردوولایە، چونکە گرفتەکە لە پرۆسەی هاوسەرگیریەوە دەستپێکە. لەو کێشەیەوە دەستپێکە کاتێ پەروەردەیەکی سێکسی دروست نییە بەر لە هاوسەرگیری یان ئازادی سێکس بە تەواوی سەرکوت کراوە. لێرەوە ڕۆشنبیرەکان خۆیانە پارێزن لە توانج و تەشەری فرەژنی و بەرپرسیارەتێکی کەمترەوە لە هاوسەرگیری پەراوەی هەمەجۆری سێکس دەکەن و بازاڕی بازرگانی سێکسی زیاد دەکات. گریمانەی حەوتەم، لە ڕابردوودا لەشفرۆشی لە کوردستاندا لە پێناو دابینی بژێوی و چارەسەرکردنی باری ناهەمواری گوزەرانە بووە، بەڵام ئەمڕۆ لە پێناو جوانکاری و ئەو پێداویستیانەدایە کە دەستکردەی بازار و سیستمی سەرمایەداری هێناونیەتە ناو بازاڕەکانەوە. بە پێی وتەی هەرسێک گروپەکەی توێژینەوەکەمان لەشفرۆش، سەرۆکباند و کڕیارەکانیش ئێستا لەشفرۆشی زیاتر لە ساڵانی ڕابردوو بە تایبەت گەربەراوردی بکەین بە نەوەتەکانی سەدەی ڕابردوو، زۆربەی هەرە زۆری لێ توێژراوەکان دەڵێن پێشتر لە پێناوی مەعیشەتدا خەڵک دەچوو لەشفرۆشی دەکرد. ئەمڕۆ بۆ مۆدێلێکە کەواتە گریمانی توێژینەوەکەمان بە ئاقارێکە ئەسەلمێ کە ئەوانی چاوپێکەوتنمان لەگەڵ کردوون هەموو جەختی لەسەر دەکەنەوە. بەڵام گەربەی نەسەر لێکدانەوەیەکی زانستی بۆ ئەم واقعە سەلمێنراوە ئەوە دەڵێین گەر بە یادەوەری و مێژووی ئابووری و بازاڕی کوردستاندا بچینەوە لە ماوەی 1993 تا 2001 ئەوە بەشێکی گەورەی خەڵک شتومەکی ناو ماڵەکانیان نەفرۆشت بۆ ئەوەی بتوانن بژێوی ڕۆژانەی خۆیانی پێدابینکەن. هەروەها مۆدێلەکانی جلوبەرگیش پشتی دەبەست بە بازاڕەکانی دەستی دوو کۆنەکە. لەلایەکی ترەوە کەناڵەکانی ڕاگەیاندن و تەکنۆلۆژیای دیجیتاڵ و بەتایبەت پۆرنۆگرافیا و کلیپارت بوونە تا قوتابخانەیەکی گەورە بۆ فێرکردن لە بواری سێکسدا. زۆربەی هەرە زۆری سەرۆکباندەکان دەڵێن خەڵکەکە لە سەتەلایت و سیدیەوە شتیوا فێر بوون. هەرمە پرسە گەر سەیری ئەم دوو ڕاستیە بکەین ئەوە بۆمان دەردەکەوێت کە لە ئەنجامی هەژاری و گەمارۆ جۆراوجۆرەکانی ئابووری سەر کوردستان بێگومانیەکێک لە هاندەرە سەرەکیەکانی لەشفرۆشی بریتی دەبێت لە دابینکردنی بژێوی چارەسەرکردنی باری ناهەمواری گوزەران. هەر لەم ماوەیەشدا ڕاگەیاندن توانی بانگەشەیەکی گەورە بۆ چێژە سێکسێنیۆیەکان لەم کۆمەلگایەدا بکات. وەهانی خەڵکی بدا بۆ تاقیکردنەوەیان. پاش نەمانی گەمارۆ لەگەڵ ڕزگارکردنی عێراقیشدا هەڵاوسانێکی نائاسایی کەوتە بازاڕەکانی کوردستانەوە و لە سەرەتاوە وەک بوژانەوە دەرکەوت. بۆیە هەموو خەڵکەکە لە هەوڵی دوو ئامانجی شاراوەدا کاریان کرد. یەکەمیان گەڕانەوە بۆ یادەوەری ئەو متعەفرەیەی کۆن لە سەردەمی سیستمی دابینکردنی دەوڵەتیدا هەبوو، دووەم بۆ پەراوەکردنی ئەو فەنتازیانویانەی لە ڕێگای ماس میدیاکانەوە دەستیان دەکەوت و ئەمە جارێکی تر بووەوە بە مۆدێلی سەردەم. بێگومان لە کۆمەلگایەکدا کە کەلتوری پیاوسالاری باڵادەست بێت و ئاستی ڕۆشنبیری لە پلەیەکی نزمدا بێت، ئەوە مۆدێل جێگای گەورەترین پایەگای کۆمەڵایەتی دەگرێتەوە و گەر خەڵکی نەتوانن پەراوەی مۆدێلەکان بکەن ئەوە بە چاوێکی سووک سەیر دەکرێن. ئەمەش ئەو بنەما کلتوریەیە کە بازاڕی سەرمایەداری توانیوێتی کارێکی گەورەی لەسەر بکات و هەمیشە بە باشی ئەزانێ
چۆن کڕیاری خۆی زیادەکە. ئەوەی پەیوەندی بە لەش فرۆشیەوە هەیە بریتیە لە کارکردنی بازاڕی سەرمایەداری لە زیادکردنی بەکارهێنانەکانی خۆیدا بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی دەرامەتی کۆمپانیا هەمەجۆرەکانی. بۆ ئەم مەبەستەش هەستا بە بەکارهێنانی ماسمیدیا بۆ بانگەشە و ڕەواشپێدانی کاڵای نوێ، هەروەها هەوڵی دەدا بە باشترین شێوە ئایدۆلۆژیای چێژ لە ڕێگای پۆرنۆگرافیاوە بڵاو بکاتەوە. بەم جۆرەش ڕێژەی لەشفرۆشی لە هەردوو جەمسەری بازاڕەکەوە کاری لەسەر کرا. لەلایەک لە کۆمەڵگایەکی پیاوسالاریدا تەنیا پیاوەکانی سەیری پۆرنۆگرافیایان دەکرد و ژنەکانیان دەکردە دەرەوە لە پاش 11 شەو هەروەک قوربانی چوارەم باسیەکە. هەروەها بازاڕەکانی ڕیکلامیش بۆ کەرەسە و پێداویستی نوێ کاریگەریەکی گەورەیان لەسەر ژنان دادەنا و بە هەر نرخێ بووایە دەیانویست کەمتر نەبن لە ئاستی هاوڕێکانیان. بەم جۆرەش لە دوو جەمسەرەوە خواست و خستنە ڕوو لە بازاڕی لەشفرۆشیدا لە ماوەی زیاتر لە 5 ساڵی ڕابردوودا بەهێزتر دەبوون. کۆتایی باسی یەکەم. باسی دووەم. گۆڕانی کەلتوری و مامەڵەکردن لەگەڵ کێشەی لەشفرۆشیدا. باری نمونەی لاپەڕا 391. لە چوارچێوەی ئەم باسەدا هەوڵ دەدەین بەپێی زانیاریە زانستیەکانمان گفتوگۆ لەسەر سروشتی سێکس بکەین لە چوارچێوەی کۆمەڵگای توێژینەوەکەماندا و لە خاڵە لاوازەکان بدوێن کە بوونەتە هاندەر بۆ بەرزکردنەوەی لەشفرۆشی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا. پاشان لە کۆتایی باسەکەدا هەوڵ دەدەین باری نمونەیی و دروستی کۆمەڵایەتی لە ڕووی سێکچواڵەتیەوە باس بکەین، ئەگەرچی ئەمەی دواییان لەوانەیە لە شێوەیەکی تیۆری یۆتۆپیدا بێ، بەڵام دەکرێت وەک پێوەر بەکاری بێنین، واتە ئەو لایەنەی تیۆری زانستیە کە بۆ پێوانەکردن بەکاردێ. تێبینی یۆتۆبیا یعنی خەیاڵ، واتە تیۆری یۆتۆبی بە واتای تیۆری خەیاڵی دێن لێرەدا. سروشتی کەلتوری سێکس لە کۆمەڵگای توێژینەوەکەدا. کۆمەڵگای توێژینەوەکەمان وەک هەر کۆمەڵگایەکی مرۆیی تر لە هەردوو ڕەگەز پێک دێت و بەپێی نێوەندی هاوسەرگیری بۆ تەمەن یەکێکە لەو کۆمەڵگایانەی کە بە شێوەیەکی ڕێژەیی هاوسەرگیری تیایدا لە تەمەنی گەنجیدا ڕوودەدا. هەروەها بە شێوەیەکی شەرعی و یاسایی سێکس لە هەموو نێوەندەکاندا قەدەغەیە لە دەرەوەی پرۆسەی هاوسەرگیری، تەنانەت بۆ ئەوانەی کە هاوسەریشیان نییە. یەکێکی تر لە خەسڵەتەکانی ئەم کۆمەڵگایە نەبوونی پەروەردەی سێکسیە لە قوتابخانە و خێزاندا. بۆیە باشترین ناوەند بۆ فێربوون لەم بارەیەوە لە کۆندا بریتی بۆ لە نێوەندەکانی هاوڕێیەتی هەمان ڕەگەز و لە ماوەی 12 ساڵی ڕابردووشدا ماس میدیا سەرچاوەیەکی سەرەکی پەروەردەی سێکسی چ بۆ ئەوانەی تەمەنیان تێپەڕیوە چ بۆ ئەوانەی نەوەی نوێ. تابووبوونی سێکس بۆ هەردوو ڕەگەزە، بەڵام بێگومان سانسۆر لەسەر ڕێگەزی مێینە زیاترە. لە ساڵەکانی ڕابردوودا و تەنانەت لەم دوایانەشدا سێکس لەگەڵ ئاژەڵ خەسڵەتێکی دیاری ئەو کەسانە بوون کە لە شارەکانەوە دوور بوون. تەنانەت شارنشینەکانیش لەم دۆخەدا ئەم کارەیان کردووە. ئەم جۆرە لە سەرکوتکردن لە کۆمەڵگای توێژینەوەکەمانە بێگومان کاردانەوەیەکی گەورەی دەبێت و لە ماوەی ڕابردوودا بە ئاسانی هەستی پێ دەکەین، ئەویش بە بەرزبوونەوەیەکی گەورەی ڕێژەی لەشفرۆشی. هەریەک لە دوو ڕەگەزەکە بە شێوەیە سەرکوت کراون. نێرینەکان لەژێر گوژاری عیبە و شەرمدار بۆ مێینەکانیش گوشاری کوشتنیش لەسەر ناموسپەرستی هاتوۆتە پاڵی. ئالێرە و لەم پێودانگەوە هاوسەرگیری تەنیا ئەو شوێنە بووە کە جێی عادە سڕی گرتوتەوە لە ڕووی سێکچواڵەتیەوە، نەک ئارامگایەک بێ بۆ سێکسێکی تەندروست. هەروەک کڕیارەکان ئەڵێن ئەوەی لەشفرۆشێک بۆتەکە هەرگیز خێزانەکەت بۆت ناکا.
ئەمەش ئاماژەیەکی باشە بۆ زاڵبوونی کەلتوری عەیبە و نەخوێنەواری لە بواری سێکسدا، چونکە هیچ گومانی تێدا نییە کاتێ ژنێ زانیاری هەبێ لەسەر چۆنیەتی تێرکردنی مێردەکەی، ئەوە ڕاستەوخۆ دەکەوێتە ژێر پەردەی گومانەوە کە ئایا لەکوێوە ئەو زانیاریانەی هێناوە. بە هەمان شێوەش پیاوان لە چوارچێوەی خێزاندا پەراوەی هەندێک چالاکی سێکسی ناکەن، چونکە پێیان وایە کە ئەوان سەرداری ماڵن و سێکس عەیبێ و لە چوارچێوەی هاوسەرگیریدا بەتەنیا بۆ پەراوەی دەسەڵات و دروستکردنی منداڵ دەبێت بکرێت. لەم ڕێگایەوە سێکس لە قاڵبە میکانیکیەکەی دەرنەچوە و لەژێر گوشاری شوورەیی بوون و بە تاوان ناسینی سێکسدا پۆرنۆگرافیەکانیش نەبوونە ئەو قوتابخانەیە کە قەرەبووی کە موشیاری سێکسی بۆ خەڵکی ئەم کۆمەلگایە بداتەوە. هەمیشە پیاوان ڕەگەزی مێینە وەک سێکس دەبینەوە و هەبوونی بە شوورەیی دەزانن و هەرگیز وەک مرۆڤێک هەژماری ناکەن. گەر تێبینی پیاوان بکەین لەسەر شەقامەکان چۆن دەڕواننە ڕەگەزی بەرامبەر، ئەوە بۆمان دەردەکەوێت کە لە ناخی نێرینەی ئەم کۆمەلگایەدا وەحشێکی زۆر گەورە خۆی حەشارداوە و زۆر تینووە، ئەوەش سێکسە. باشترین نمونەش تێرنەکردنی لەشفرۆشەکانە لە کاتی سێکسدا، چونکە تەنیا بیر لە خۆیانەکەنەوە. بابینە سەر لایەنەکەی تریش بە شێوەیەکی گشتی سەرکوتکردن بۆ ڕەگەزی مێینە لە ئاستێکی بەرزدایە و ناتوانێت بە هیچ شێوەیە گزارش لە خواستە سێکسیەکانی خۆی بکات و تەنانەت بەشێکیشیان نازانێت، چونکە لەژێر گوشاری نەزانیدا بۆ ڕەگەزی مێ ئاستەنگترە هەست بە پێویستیەکانی خۆی بکات لە ڕووی سێکسەوە، چونکە پێکهاتەی بایۆلۆجی وەک نێرینە هەمان ئاسانکاری بۆ ناکا. لەم پێوەرانی سەرەوە بۆمان دەردەکەوێت سێکس تا ئەو پەڕی سنوورەکانی شوورەیی بوون شوورەییە. سێکس تاوانە چونکە ناموسی پێوە بەندا، بە تایبەتیش بۆ مێینە لە چوارچێوەی هاوسەرگیریدا گرفتێکی زۆر گەورە نییە، چونکە شەرع ڕێگای داوە. ڕاستێکی زانستیش هەیە کە پەیوەندی بە پێکهاتەی بایۆلۆجیا و بایۆکیمستری لەشی مرۆڤەوە هەیە کە سێکس پێویستە و ناتوانرێت تا سەر قەتیس بکرێت. کاتێک مرۆڤ بەتەنیا بوو بە تایبەت نێرینە یەکەم شت کە بیری لێ دەکاتەوە سێکسە. هەر بۆیە دەبێ بزانین ئەم پێویستیە سەرکوتکراوە و قەتیس خواردووە بە دوای کەناڵێکی دەربازبوونە ئاگەڕێت و لەشفرۆشی یەکێکە لە ڕێگا چارەکان. واتە ئەوانەی لەشفرۆشیەکەن وەک هەموو ئەوانەی تر کە نایکەن مرۆڤن و بەشێکی گەورەی تاوانەکان لە ملی کلتور و کۆمەلگایەکە کە تا سەر کۆنە پارێز و نازانستیانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی ناوخۆی خودی خۆی دەکات. لەسەر ئاستی دامەزراوە جۆر بە جۆرەکانیش پلان و بەرنامەیەک بەدی ناکرێ بۆ ڕاستکردنەوەی ئەم گرفتانە. خاڵەکانی لاوازی بۆ بەرزکردنەوەی ئاستی لەشفرۆشی. بەپێی چیرۆکەکان و شیکردنەوەکان کۆمەڵە خاڵێکی زۆرزەق و ئاشکرامان بۆ دەردەکەوێت کە ئەم خاڵانە بوونەتە هۆکار بۆ بەرزکردنەوەی ئاستی لەشفرۆشی. لەوانە کەلتوری بەکارهێنانی و گەرمی بازاڕەکانی چێشت تەنیا بۆ چێژ و فەنتازیا، لاوازی پەروەردەی سێکسی و نەبوونی بەختیاری سێکسی لە چوارچێوەی هاوسەرگیریدا، بە شوورەی زانین و بە تاوانناسین و بە پیسەیرکردنی سێکس لە هەمان کاتدا ئەمانە هیچیان ئەوە ڕەت ناکەنەوە کە سێکس پێویستیە. کرانەوەی بازاڕەکانی کوردستان بۆ هەموو کاڵایەک و بەرفرەیی بەکارهێنانی پۆرنۆگرافیا کە یەکێکی ترە لە دەرهاویشتەکانی ئەو خاڵانەی پێشتر. هەڵاوسانی ئابووری و نەبوونی چاودێری پێویست لەسەر چۆنێتی دابەشکردنی داهات. بەرزی ئاستی گەندەڵی کارگێڕی. ئەو یاسایی چارەسەری لەشفرۆشی پێکراوە یاسایەکی لاوازە و لەرزۆکە، چ لە ڕووی سزادانەوە بە یەکسانی سەیری هەردوو ڕەگەز ناکات، چ لە ڕووی تۆمەتبارکردنەوە. باری نمونەیی و دروستی کۆمەڵایەتی لە ڕووی سێکچواڵەتیەوە لاپەڕا 394
زۆرە نەو پرسیارانەی کە لەم کۆمەڵەدا دەبێت وەڵام بدرێتەوە سەبارەت بە ژیانی سێکسی هەر مرۆڤێک. ئایا کە کێشەیەکی سێکسیت هەبوو ڕوو دەکەیتە کێ؟ ئایا سێکس پێویستە یا پێویست نییە؟ ئەگەر کەم و کورتی سێکسی هەبوو دەبێت ڕوو بکەینە کێ و کێ چارەسەری دەکا؟ ئەگەر و ئەگەرێکی تر بەردەوام ئەگەر لەم بارەیەوە هەیە. بە شێوەیەکی گشتی دروستی سێکسی و دروستی کۆمەڵایەتی لە ڕووی سێکسەوە لە کۆمەلگای توێژینەوەکەمانە نائامادەیە. لەباری نمونەیەیدا پێویستە هەندێک بنەمای تیۆری بخەینە ڕوو سەبارەت بە سێکسی دروست، چونکە سێکس وەکو هەموو هێزێکی سروشتی تر کاریگەری هەیە لەسەر کردەوەکانی ڕۆژانەمان و وەک هێزێکی گەورە ئاراستەی ژیانی ڕۆژانەمانەکە. بەڵام کاتێک ئەم هێزە بە ئاراستە سالبەکەیدا بەکاردێ بۆی هەیە هێزێکی وێرانکار بێ بۆ کۆمەڵیش و بۆ تاکە کەسیش. سێکسی تەندروستە و سێکسە دەگرێتەوە کە هوشیاری لەگەڵدا بێ. دەربڕینێکی پۆزەتیڤە نەمان هەبێ بۆ ڕەهەندەکانی بە جۆرێ توانە و چالاکی تاک بەرەو پێش بەرێ لە ڕووی تەندروستیشەوە سەلامەت بێ. لە کۆتاییشدا پەیوەندیەکانی ژیان لە نێوان خەڵکدا بەهێز بکە نەک بە پێچەوانەوە. بەواتایەکی تر سودبەخش بێ بۆ هەردوو لاو زیان بە کەسی تر نەگەێنێ. تێبینی ئەم زانیاریانە لە سەرچاوەیەکی بیانیەوە وەرگیراوە. بەداخەوە ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین بەردەوام بە وێنای نادروستی سێکسی بۆردومان دەکرین کە هیچ پەیوەندێکیان نییە بە ژیانێکی سێکچواڵەتی دروستەوە و لە ڕێگای پۆشاک و جلوبەرگەوە، لە ڕێگای فیلم و تەلەڤیزیۆنەکانەوە، لە ڕێگای نووسرا و سایتەکانی نێتەوە، لە ڕێگای گۆڤار و ڕۆژنامە و ڕیکلامەکانەوە تا دوایی. بەردەوام ئەم بۆردومانە سێکسی خێرا و ئاژەڵ ئامێزمان پێ نیشان دەدات و بە دڵنیاییەوە ژمارەیەکی زۆر لە ئێمەی مرۆڤ تەعەدای سێکسی چەشتووە لە هەر تەمەنێکی ژیانیدا بێ. تێبینی ئەم زانیاریانەش لە هەمان سەرچاوەی بیانی پێشەوە وەرگیراوە. لەم نمونەیەوە هەندێک ئاماری بچووک دەدەین. 1. سێیەکی هەموو مێینەکان و 6 هەموو نێرینەکان لە سەردەمی منداڵیدا تەعەدای سێکسیان لێ دەکرێت. 2. 4 ژنان لە ماوەی ژیانیاندا اختصاب ئەکرێن. 3. 5 ژنان نەخۆشیان بۆ دەگوێزرێتەوە لە ڕێگای سێکسەوە. 4. 2/5 هەر ژنێ دووچاری بەراوی تەبوون دەبێت. 5. لە کۆی هەر 20 پیا و پیاوێک هەیە بە شێوەیەکی نادروست سێکس بکات. 6. 5 ژنان و 1 پیاوان هەز بە شادمانی ژیانی سێکسی خۆیان ناکەن. تێبینی ئەم زانیاریەی خاڵی شەشەم لە سەرچاوەیەکی بیانیەوە وەرگیراوە. کێشەکە لەوەدایە کە زۆربەی پەروەردەکان ئەم ڕۆژەخت لەسەر مناڵبوون و ڕێگرتن لە مناڵبوون و خۆپاراستن لە نەخۆشیەکەن. هەرچەندەمانە گرنگن بەڵام ئەوەش گرنگتر ئەوەیە ئێمە فێر ببین کە چۆن خۆمان لە تونوتیژی سێکسی دەپارێزین. ڕێگری لە ئالوودەبوون دەکەین و نائاسوودەیی سێکسی چۆن چارەسەرەکەین. کۆمەلگا پێویستی بە ژمارەیەکی نوێ لە پسپۆر هەیە بە تایبەت کۆمەلگای توێژینەوەکەمان. بە نمونە پەیکەری خزمەتگوزاری تەندروستی سێکسی دەبێت پێکهاتبێ لە پزیشکی تایبەت بە گرفتە تەندروستی و بایۆلۆجیەکانی سێکس، هەروەها پزیشکی تایبەت بە دەروونزانی سێکس. ئەمە سەرەڕای پێویستی کۆمەڵ بە سێکسۆلۆجیست لە بواری دەروونزانیدا و سێکسۆثێراپیست لە هەردوو ڕەگەز و لە ڕووی پەیکەری خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانیشدا پێویستە. کۆمەڵناس و یاریدەدەری کۆمەڵایەتی تایبەتمان هەبێ بۆ چارەسەرکردنی گرفتی خۆشەویستی و سێکس. پەروەردەی مناڵ لە ڕووی سێکس و ئامۆژگاری تایبەت هەبێ بۆ خۆپاراستن لە نەخۆشیە کۆمەڵایەتیەکان کە سەرنجامی سێکس و نادروستی مامەڵەی سێکسی دروست دەبن. ئەمانەش هەموو سەرەڕای پێویستیەکی گەورە بۆ توێژینەوەی ورتر لەسەر گرفتەکانی سێکس لە کۆمەلگای توێژینەوەکەدا و دۆزینەوەی چارەسەری باشتر. کۆمەلگای توێژینەوەکەمان ناتوانێت قورتار بێ لە پاش هاتە نێگەتیڤەکانی لەشفرۆشی بە دوو ڕێگا. یەکەم بە ئازادکردنی تەواوی لەشفرۆشی و دووەم بە قەدەغەکردنی تەواوی سێکس لە دەرەوەی هاوسەرگیری. بەڵکو ئەم دوو ڕێگایە هەردووکیان بەرەو هەڵدەرگەی گەورەترمانە بن. یەکەمیان لە ڕووی ئاسایشی نەتەوەییەوە مەترسیدارە، بۆی هەیە کۆمەلگای توێژینەوەکە بکاتە مەیدانێکی بەرفراوانی بازرگانی بەجەستەوە. دووەمیشیان گوشارەکانی سەرکوتکردنی سێکسی زیاد دەکات و لە ئایندەدا ڕنگدانەوەی خراپی دەبێت، بە تایبەت گەر کۆمەلگا دووچاری جەنگ یان کارەساتی سروشتی بێتەوە. بۆ بەرقەرارکردنی شێوازێکی نمونەیی لە ژیانی سروشتی سێکس پێویستیمان بە تێگەیشتن هەیە لە هەموو سیمپۆتیۆمەکانی نیشانەکانی سێکسی نائاسایی. گەر هاتوو هەر کەسێکیش هەستی بە نائاسایی سێکسی خۆی کرد دەبێت پەنابەرێتە بەریەکێک لەو پسپۆرانەی لەسەرەوە باسمان کردن تا چارەسەری گونجاویان بۆ بدۆزێتەوە. لەم خشتەیەی خوارەوەدا نیشانەکانی سێکسی ئاسایی و سێکسی نادروست دیاری دەکەی. تێبینی
ئەم خشتەیە لە سەرچاوەیەکی بیانیەوە وەرگیراوە. سێکسی دروست وزەیەکە خاوەنەکەی دەتوانێت کۆنتڕۆڵی بکە. ئالوودەبوونی سێکسی یان نائاسایی وزەیەکە خاوەنەکەی ناتوانێت کۆنتڕۆڵی بکە. دوو، سێکسی دروست دەتوانیت خۆت بڕیاری لێ بدەی کەی دەیکەی یان نایکەی. ئالوودەبوونی سێکسی یان نائاسایی سێکس ناچاریە هەر دەبێ بیکەی. سێ، سێکسی دروست بە شێوەیەکی سروشتی ڕوودەدا. ئالوودەبوونی سێکسی یان نائاسایی سێکس ئالوودەبوونە. چوار، سێکسی دروست دەبێتە هاندەر و نوێکەرەوەیە بۆ ژیان. بەڵام ئالوودەبوونی سێکسی یان نائاسایی سێکس هەستێکی بریندارکارە. پێنج، سێکسی ئاسایی یاخود دروست ئەنجامی دەربڕین دروست دەبێ بۆ خۆشەویستی. بەڵام ئالوودەبوونی سێکسی یان نائاسایی ئەنجامی سێکسە و خۆشویستن دروست دەبێ یان بەبێ خۆشەویستی ئەنجام دەدرێت. شەش، سێکسی دروست لەگەڵ بەرامبەردا بەش دەکرێت. بەڵام ئالوودەبوونی سێکسی یان نائاسایی سێکسێکە هیچ پێویستی بە لێگەیشتن نییە و هەروەها سێکسێکە بۆ خود یان یەکێکی تر دەکرێت. حەوت، سێکسی دروست بەبێ گفتوگۆ و خۆشەویستی ڕوونادا. بەڵام ئالوودەبوونی سێکسی یان نائاسایی سێکسێکە هیچ پێویستی بە لێگەشتن نییە. هەشت، سێکسی دروست سێکسێکی تایبەتە. بەڵام سێکسی نائاسایی کردارێکی نهێنیە. نۆ، سێکسی دروست سێکسێکە پڕە لە ڕێزگرتن. بەڵام ئالوودەبوونی سێکسی یا سێکسی نائاسایی کە بەرامبەرەکەت ڕازی نەکردبی ڕقە هەڵەسێت و بێڕێزی دەکەی. دا، سێکسی دروست سێکسێکی پرشانازیە. بەڵام سێکسی نائاسایی پڕە لە درۆ و هەڵخەڵەتاندن. یانزە، سێکسی دروست سوودەکانی دوولایەنن. بەڵام سێکسی نادروست تەنیا لایەنێکی کردارەکە سوودی لێ دەبینێ. دوانزە، سێکسی دروست بە بەهای مرۆیی پێوانە بەخشە واتە عەقڵانیە. بەڵام سێکسی نادروست بە بەهای ئاژەڵی پێوانە بەخشە واتە غەریزیە. سیانزە، سێکسی دروست نزیکمان دەکاتەوە لە بەرامبەر. بەڵام سێکسی نادروست لە ڕووی سۆزەوە دوورمان دەخاتەوە لە بەرامبەر. چواردە، سێکسی دروست پڕە لە بەرپرسیارەتی. بەڵام سێکسی نادروست هیچ هەست بە بەرپرسیارەتی ناکەین تێیدا. پانزە، سێکسی دروست سەلامەتە لە ڕووی تەندروستی و کۆمەڵایەتیەوە. بەڵام سێکسی نادروست پڕ مەترسیە لە ڕووی تەندروستی و کۆمەڵایەتیەوە. شانزە، سێکسی دروست سنووردارە واتە تێربوون قبوڵ دەکا. بەڵام سێکسی نادروست بێ سنوورە واتە تێربوون قبوڵ ناکا. حەڤە، سێکسی دروست هەردوو لا بەهێز و بەتوانا دەکا. بەڵام سێکسی نادروست سێکسێکە لایەنێک بەسەر ئەوی تردا زاڵ دەکات. هەژدە، سێکسی دروست خودی کەسەکە بەرەو پێش دەبا لە ڕووی کەسێتیەوە. بەڵام سێکسی نادروست دەبێ کەسەکە بگاتە کەسێتێکی جووتەک واتە ئیزدیواجی دەبڵ ستاندەرد. نۆزدە، سێکسی دروست ڕەنگدانەوەی بەهاکانی خۆتی تیادایە. بەڵام سێکسی نادروست بەهاکانی خۆتی بۆ دەگونجێنی. 20، سێکسی دروست لە ڕووی کەسێتیەوە پڕشانازیمانەکە. بەڵام سێکسی نادروست کەسێتی مرۆڤ شەرمن و شەرمۆک دەکا. بەم جۆرەش دەتوانین باری نمونەیی لە ژیانی کۆمەڵایەتی لە ڕووی سێکشواڵیتیەوە پێناسە بکەین بەو ژیانەی کە کەلتوری سێکسکردن لە نێوان تاکەکانە هەڵگری ئەم سیفاتانەی لای خوارەوە بێ. یەک، دوولایەنە پشتڕاستکراو بێ واتە بە شێوەیەکی ئازادانە و بەبێ هیچ گوشارێکی کۆمەڵایەتی ئابووری یان سیاسی یان دەرونی بەرامبەرەکەت هەڵبژێرد بێت کە لەگەڵیدا سێکس بکەیت و بتوانیت هەر کاتێ خوازیار بووی بتوانی بیوەستێنی. واتە لە نێوان هەردوو ڕەگەزان نابێ هیچ پێکاتەیەک بمێنێ بۆ ناچارکردنی خێزانیان بەسەڵات یان یاسایان باری دەرونی ئەو دوو کەسە بۆ ئەوەی ناچاریان بکا بە یەکەوە بمێننەوە و سێکس بکەن. دوو، دەبێ بە یەکسانی دەستکەوتەکانی ئەو سێکسەدا بەش بکرێمە. بەستمان هەموو ئەو خۆشی و ڕەزامەندی و مناڵانەیە کە ئەنجامی ئەو سێکسکردنەدا بەشە بێ. واتە بێ هەموو هەستەکان وەک یەک دابەش ببن لە نێوان هەردوولادا و کەسێکیان نەتوانێ بەهۆی سێکسەوە پەراوەی دەسەڵات بکە. واتە نابێ هیچ کام لەو دوانە زەرەرمەند و ئەوی تر سوودمەند بێ لە هیچ کام لە ڕووەکانی دەستکەوتەوە. سێ، پڕ بێ لە ڕێزگرتن واتە سەرەتا دەبێ ڕێزە بۆ خۆت هەبێت کە ئەو کارە دەکەیت و شانازی پێوە بکەی بۆ خۆت بە هەمان هەست و پێزانی نیشە هەبێ بۆ بەرامبەرەکەت. ئەمەش واتای نابێ نەخودی خۆت و نەبەرامبەرەکەت بەکەم سیر نەکەی ئەنجامی سێکسکردنەکە. یان
بیکەیتە مای گاڵتە و گاڵتەجاری لە نێو کۆمەڵدا و یەکێ لە سیفاتەکانی ئەوەیە زۆر شوورەیە هیچ کام لە پاشهاتەکانی سێکسکردن بۆ کەسێکی تر باس بکەیت. 4. متمانە. متمانە یەکێکی ترە لە پێویستیەکانی سێکسی دروست و دەبێ هەردوو لا متمانەیان بە یەکتر هەبێت و بەبێ متمانە ناتوانین هیچ گرنتیەک بدەینە خاڵەکانی تر. بۆیە دەبێ هەردوو لایانی کردارە سێکسیەکە لە ڕووی هەست و سۆز و تەندروستیەوە لە یەکتری دڵنیابن و هەست بە ئاسوودەیی بکەن و گومانیان بەرامبەر یەکتر نەبێت و دڵنیابن لە شوێن و کات و گونجاوی ئەنجامدانی کردارە سێکسیەکە و کەسیان هەست بە گوناه نەکا، تەنانەت بە شێوەیەکی لاشعوریش نەبۆ خودی خۆی نەبۆ بەرامبەرەکەی. 5. سەلامەتی. پێویستە هەردوو لایەن لە ڕووی سەلامەتی کۆمەڵایەتی و تەندروستیەوە دڵنیابن، واتە نابێ ئەنجامی کردارە سێکسیەکە لەلایەن کۆمەڵگاوە هیچ کام لە دوو کەسەکە بکەوێتە مەترسیەوە و نابێ هیچ ڕێگریەکی لێ بکرێت. بە هەمان شێوە لە ڕووی تەندروستی و ئەو نەخۆشیانەی ئەگەری گواستنەوەیان هەیە. 6. ئازادی. دەبێت سێکس ئازاد بێت و هەر یەک لە دوو لایەنەکە ئازادانە بڕیاری سێکسکردنی دابێت و هیچ جۆرە مشتومڕێک یان ناچارکردنێک نەبێ لە نێوانیانە، تەنانەت لە ڕووی دەرونیشەوە یەکتری نەخەنە ژێر گوشار. 7. نەبوونی بەرژەوەندی تر جگە لە سێکس و خۆشەویستی پێکەوە. پێویستە لە کردداری سێکسی دروستدا جگە لە بەرژەوەندی خۆشەویستی و سێکسی سوود بەخش وەک یەک بە دوو لایەنەکە هیچ بەرژەوەندێکی تر نەبێت، وەک بەرژەوەندی ئابووری، مادی، معنەوی، دەسەڵات، سیاسی یان کۆمەڵایەتی یان هەر بەرژەوەندێکی تر. بەم جۆرەش سێکس بۆ تەواوکردنی ئامانجەکانی خۆشەویستی دەبێت. ئەمانەی لەسەرەوە باسمان کردن باری نمونەین کە دەکرێت بڵێین لەباری تیۆریدا ئەگەریان هەیە، بەڵام پێویستە لە ڕووی پراکتیکی و واقعەوە چەند دەکرێت و چەند دامەزراوەی پێویستە بۆی دروست بکرێت تا بتوانین کەلتوری سێکچواڵەتی کۆمەلگا لەم پێشمەرجانە نزیک بکەینەوە. ئەو کات دەتوانین بڵێین کەمترین پێشێلکاری سێکسی هەیە لە کۆمەڵدا بۆ مافەکان، کە ئەمەش ئاستەمە بە زۆر یان بە ئازادکردنی تەواو لە کۆمەلگایەکی پیاوسالاری یان سیستمی کار و سەرمایەدا بەرقەرار بکرێت. کۆتایی باسی دووەم. باسی سێم. کورتەی توێژینەوەکە. چەند ڕاستیەک پێویستە دانیان پیادا بنرێ. لاپەڕا 399. کۆمەڵە ڕاستیەکە لەم توێژینەوەیەوە پێی گەشتوین و بە پێویستی دەزانین دانیان پیادا بنین تاکە هەندەریش بۆدان پیادانانیان پارێزگاریە لە چەمکی مافەکانی مرۆڤ و باوەڕبوون بە بنەماکان بۆ ئەو مافانە کە دەکرێت ئەو ڕاستیانە خاڵبەند بکەین بەم شێوەیەی لای خوارەوە. یەکەم ئەوانەی لەشفرۆشیەکەن لە کۆمەلگای توێژینەوەکەمانە مرۆڤن و هەمان ئەو مافانەیان هەیە کە مرۆڤێکی ئاسایی هەیەتی و نابێت بە هیچ کلۆجێک بە سوک سیر بکرێن، چونکە ژینگە و بارودۆخ ئەوانەی خستۆتە سەرە و کارە. ئەمەش بە پێی هەلو مەرجەکانی زیندەکی و ژیانی ڕەگەزیمێ لە کۆمەلگای توێژینەوەکەماندا ڕاستە. دووەم، هەر کەسێ بە هەمان ئاستی وشیاری و نالەباری ژینگەی خێزانی یان کۆمەڵایەتی یان سیاسی ئەو لەشفرۆشانەدا بڕوا ئەگەری ئەوەی هەیە هەمان ڕێگە چارە بگرێتە بەر. سێەم، کڕیارەکانی سێکس و بازرگانەکانی جەستە تاوانبارن بە پێی ئەو بنەمایانەی لەم توێژینەوەیەدا هاتووە و پێویستە سنوورێکی یاساییان بۆ دابنرێ بە جۆرێک چاکسازیان تیادا ئەنجام بدە. چوارەم، هەرگیز ئەوانەی ئالوودە بوون بەم کارەوە ناتوانن خۆیان لە بازاڕەکانی سێکس ڕزگار بکەن و پێویستیان بە کەسێک هەیە دەستیان بگرێ بۆ ڕزگاربوون لە بازرگانی سێکسی. پێنجەم، لە هەر شوێنێکدا ئازادی یان نیمچە ئازادیەک هەبوو بۆ لەشفرۆشی ئەوە کۆمەڵە گرفتێکی تریش هەیە، یان پاش ماوەیەکی کەم پەیدا دەبێت لە بەناوبانگترینیان سیخوڕی لە ڕێگای لەشفرۆشیەوە، گەندەڵی کارگەری و سیاسی، بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە نەخۆشیە گوازراوەکانی سێکس، هەروەها بازرگانی نێودەوڵەتی بە ئافرەتانەوە.
پێشنیار و ڕاستپاردەکان لاپەڕا 403 یەک پێویستە لەسەر کۆمەڵگا دەرفەت ئاسان بکە بۆ ڕەگەزی مێینە بۆ ئەوەی بە هەر نرخێبێ خوێندن تەواو بکات و ئاستێکی باشی هەبێ لە ڕووی پلەپایی کۆمەڵایەتیەوە چونکە لەم ڕێگایەوە دەتوانێت داکۆکێکی زیاتر لە خۆی بکە. دوو گەر حکوومەت لە بارودۆخێکی وەک ئەم ڕۆژدا نەتوانێ وەک پێویست و لە ئاستێکی باشدا کارمەند و پلەدارەکانی هێزی ناوخۆ دەستنیشان بکات و مەشقداریان بکە سەرەڕای ئەرکی سەربازی بەتوانە و مامەڵەیی مرۆیی ئەوا دەتوانێت لە پرۆسەیەکی هێواشدا ئەم دامەزراوانە بە خەڵکی گونجاو پڕ بکاتەوە چونکە ئەو ڕەفتارانەی لە هێزەکانی ناوخۆ بەرامبەر حاڵەتێکی وەک میم بەسەر هاتی یەکەم ئەنجام دەدرێت زۆر کاریگەرە و متمانەی خەڵک بەرامبەر هێزی ناوخۆ کەم دەکاتەوە و دەرفەتی تاوانکاری زیاد دەکات. سێ پێویستە لەسەر دامەزراوە حکومیەکان بە تایبەت پەروەردە دەستەی تایبەتیان هەبێ بۆ لێکۆڵینەوە لە ڕۆژی ئەو کچانەی واز لە خوێندن دەهێنن و چارەسەری گونجاوی پێبێت تا بتوانێت ڕێگا بگرێ لە واز هێنانیان چونکە یەکێکە لە هۆکارەکان کە بەهۆیەوە باوکانیان براگەورەکانیان یان ئەوانەی لیان بەرپرسن لە خێزانە دەستیان بەسەردا دەگرن و ناچاریان دەکەن لە بوارە جۆرە و جۆرەکانی ژیاندا وەک ژن بە ژنە کە یەکێکە لە هۆکارەکانی زیادکردنی لەشفرۆشی. چوار پێویستە لەسەر سەرجەم ڕێکخرا و دامەزراوەکان کاتێک مامەڵە لەگەڵ کێشەیەکە ئەکەن و هەوڵی چارەسەرکردنی دەدەن خەڵکێکی پسپۆر بەم کارە هەستێت چونکە ئەگەر کەسێ شارەزایی نەبێ بۆی هەیە کێشەکە قوڵتر بکاتەوە. هەروەها مەرج نییە کە کەسێ دەرچووی بەشێکی تایبەت بوو بتوانێ بەم کارە هەستێ ئەگەر بە تایبەت بۆ چارەسەری لەشفرۆشی مەشقێکی تێروتەسەلی بۆ نەکرابێ. بە نمونە لە یەکەم بەسەرهاتە میم ڕاستەوخۆ دەکەوێتە ئەم تەڵەزگەیەوە کە هەموو پشتیوانێکی خۆی دەخاتە دەست ڕێکخراوەکان و پاشان دەبینینەوە چۆن بە هەڵا میم دەبنەوە بۆ هەمان دۆزەخ ئەوەش لە بری ئەوەی چارەسەرێکی گونجایی بۆ بدۆزنەوە. 5 پێویستە بەپێی هەموو ڕێسا و یاسایە ژن بەژن قەدەغە بکرێت بەهۆی ئەو نالەباریانەوە کە بۆ یەکێ لە لایەنەکانی ژن بەژنەکە دروست دەبێ یان بۆ هەردوو لایەنەکە کە ئەگەرێکی زۆری هەیە ئەم نابەرابەری و گوشارانە لەلایەن بازاڕەکانی سێکسەوە ئیستیغلال بکرێت. 6 پێویستە دامەزراوەیەک لە کۆمەڵا هەبێ کە ژنی لێ قەوما و متمانەی پێ بکە یان هەر کەسێکی تر کە گرفتێکی دیاریکراوی هەیە. ڕاستە زۆرێ لە دامەزراوە هەن لەم کۆمەڵگایەدا بەڵام دیارە کارەکانیان لە ئاستی پێویستی متمانەدا نییە بۆیە لەلایەک دەبێ کارکردنی و دامەزراوە ڕێکخراوانە لە ڕووی چۆنیەتیەوە چاپ بکرێ لەلایەکی تریشۆ ئەبێ دامەزراوەی نیە و زیاتر دابەزرێ بۆ داکۆکیکردن لەو ژنانەی دووچاری تونوتیژی و دەستدرێژی سێکسی ئەبنەوە. 7 گەر نەخۆشێکی وەک ئەیدز وەک یەکێک لە گرفتەکان وەربگرین ئەوا دەڵێن سەرنجامی بەربڵاوی دیاردەی لەشفرۆشی ئەم نەخۆشیە چەند هەند دەبێتەوە. لەوتەکانی بەسەرهاتی یەکەمەوە تێگەشتین کە بێلانەیی یەکێکە لە گرفتەکانی بەربڵاوی دیار دەکا بۆیە لەسەر دامەزراوەکانی حکوومەتی هەرێم پێویستە لانەی پێویست بۆ ئەو کەسانە دابین کە بێلانن و دووچاری جەستەفرۆشی بوونەتەوە چونکە بەربڵاوی دیاردەکە و مەترسیە تەندروستیەکانی نەخۆشیێکی ئاوا بە تەنیا لە ڕۆژێکدا سەدان ئەوەندەی دابینکردنی لانە بۆ بێدەرەتانەکان تێچوونی هەیە. 8 پێویستە لەسەر دامەزراوەکانی حکوومەت کاتێ ڕازیە بن لەسەر هەڵگرتنەوەی مناڵێ ئەوا بە وردی چاودێری ئەو هەڵگرتنەوەی بکەن بە تایبەت تا تەمەنی 18 ساڵی چونکە ئەگەری ئەوەی هەیە مناڵ لە خوێندن و دەرنرێ یان بە شێوەیەکی نادروست مامەڵەی لەگەڵ بکرێ کە دواتر زەمینە خۆشەکە بۆ کارێکی وەک لەشفرۆشی. بە نمونە پێویستە هەفتانەیە مانگانە سەردانی بکرێت و چاودێری ڕەوشی ژیان و مامەڵەی باوان و گۆڕانکاریەکان ببیندێ. هەر لە هەمان کاتا دایک باو یان هەر یەکێکە سەرپەرشتیاری خێزان بێ بە پێی یاسا و لە بەردەم دادگادا بەرپرسیار بێ لە ئامادەکردنی مناڵی هەڵگیراوە تا بە تەواوی مناڵەکە ئەتوانێت بێتە خاوەنی بڕیاری خۆی. 9 پێویستە لەسەر دامەزراوەکانی حکوومەت مسمانە لە نێوان خۆیان و خەڵکدا زیندووکەنەوە چونکە سەرنجامی نەبوونی زانیاری و شارەزایی هەندێک لە دامەزراوەکانی حکوومەت بە تایبەت دامەزراوە کۆمەڵایەتیەکان و دامەزراوەکانی ناوخۆ متمانەکەم بۆتەوە لە نێوان ئەو ژنانی دەچەوسێنەوە و دەستدرێژیان بەرامبەر دەکرێت لەگەڵ دامەزراوەکانی حکوومەتدا. پۆرنۆگرافیا و بازرگانی بە بەرهەمە سێکسیە بینراوە و بیستراوەکانەوە تاوانێکی ڕێکخراوە لەژێر سایی سیستمی بازاری کار و سەرمایە بازاری ئازاددا بۆیە هەر حکوومەت و دەوڵەتێ بێوێ پارێزگاری لە مافەکانی مرۆڤ بکات و یەکێ بێ لەو دەوڵەتانەی لە ڕیزی پێشەوەی پارێزەرانی مافەکانی مرۆڤ بێ ئەوە پێویستە سنوورێ بۆ بەرهەمەکانی پۆرنۆگرافیا لە ناو وڵاتەکەیدا دابنێ چونکە هاندەرێکی بەهێزە بۆ بازرگانی بە ڕەگەزی مێینەوە. 11
پێویستە لەسەر ئەو ڕێکخراوانەی ژنان دەپارێزن لە تونوتیژی زۆر بە ئاشکرا و بە شێوەیەکی ڕوون و دیار ناونیشان و شێوەی ئیشکردنی خۆیان لە دەرەوەی پارێزگاکانیان ڕابگەێنن و خەڵکی بێدەرەتان بە تایبەت ئەوانەی توانای دەستگەیشتنیان بە ئەنتەرنێت نییە بە ئاسانی بیاندۆزنەوە چونکە بازاڕەکانی لەشفرۆشی زۆر شێلگیرانە بە دوای ئەو قوربانیانەدا دەگەڕێن و بە ئاسانی تەجنیدیان دەکەن بۆ نێو باندەکانی خۆیان. هەروەها پێویستە ئەو ڕاگەیاندانە بە زمانی عەرەبی و فارسی و تورکیش بکرێت سەرەڕای زمانی کوردی. 12 پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم گرتوخانەکانی گرتن و گواستنەوە و شوێنەکانی تەوقیفی ژنان چاپ کات و بە ئەندازەیەکی زیاتر گرتوەکان لە یەک دوور بخاتەوە چونکە یەکێک لە هەرە هۆکارە گەورەکان بۆ بەرزبوونەوەی ڕێژەی لەشفرۆشی و تەجنیدکردنی ژنانی لێقەوما و بۆ بازاڕەکانی سێکس گرتوخانەکانە کاتێک سەرۆکباندەکان دەگیرێن و ژنانی تر توش دەکەن لە ڕێگای گرتوخانەوە. 13 پێویستە لەسەر دامەزراوە تایبەتمەندەکانی تەندروستی کە گرنگیەکی زیاتر بدەن بە خۆپاراستن و کۆمەڵپاراستن لە گرفتی ڤایرۆسی ئەیدز چونکە ئەرچی هۆشیاری کۆمەڵ لەمەڕ ئەم مەسەلەیە تەواو لاوازە و کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەمنی قەومی. هەروەها ئەوەمان نابێت لە یاد بچێت باسکردنی کێشەکە لەلایەن وەزارەتی تەندروستی و هەروەها فەرمانگەکانی تەندروستیەوە یەکێکە لە هەرە پێویستیە هەنووکیەکان کە بەهۆیەوە دەتوانرێت قەبارەی گرفتەکە لە کۆمەڵدا بزانرێت. جگە لەوەش سەرچاوەیەکی باشی وشیارکردنەوەیە بۆ خۆپارێزی. لێرەدا گرنگە ئاماژە بم مەترسیە بدەین چونکە جیاوازیە جەندەریەکان بارێکی گرانی تر لەسەر ڕەوشی مێینە دروست دەکەن بە بەربڵاوی ڤایرۆسەکە. سەرچاوەکان لاپەڕا 407 گوێگری ئازیز ئەو سەرچاوانەی کە لەم توێژینەوەیە یاخود لە نووسینی ئەم کتێبە بە نرخەدا بەکار هاتووە بریتین لە 10 سەرچاوەی عەرەبی 10 سەرچاوەی کوردی 25 سەرچاوەی ئینگلیزی بەڵام مەخابن لەبەر هەڵەی چاپ کە وەک لەو پێش لە کاتی خوێندنەوەدا تەنها وتومە لە سەرچاوەیەکی بیانیەوە یاخود عەرەبیەوە وەرگیراوە ئەو زانیاریە بۆیە لێرەدا تەنها ژمارەی سەرچاوەکانم ئاماژە پێداوە بەبێ هێنانی ناوەکانیان کە زۆر ئاسانە بۆم بەڵام لەبەر ڕێز و حورمەتی نووسەرەکانیان وەبوونی هەڵەی چاپ لە تۆمارکردنی ناوی ئەو نووسەر و داهێنارانەدا کە سەرچاوەکانیان بەکارهێناوە بۆ ئەمانەت بەرامبەریان دووبارە دەڵێمەوە سەرچاوەکان بریتین لە 10 سەرچاوەی عەرەبی و 10 سەرچاوەی کوردی و 25 سەرچاوەی ئینگلیزی بەبێ هێناوی ناویان بۆ تۆی ئازیز لەبەر ئەمانەت و هەڵەی چاپ بە ئومێدم تۆی گوێگەر لەو ئەمانەت و ڕازگۆییە تێبگەی. کۆتایی کتێبی ئۆقیانوسێک لە تاوان